کتێبخانەی ڕادیۆیی لە هەوڵی نەساندنی شاکارە هونەرەکاندا و ئاشناکردنی ئێوەی گوێگر بنەوەڕۆکی یەکێک لە ڕۆمانە بەناوبانگەکانی جیهان، ئێزگەی دەنگی گەلی کوردستان ئەڕۆمانی تاوان و سزا بە زنجیرە پێشکەش دەکا. ئەم ڕۆمانە فیۆدۆر دۆستۆیڤسکی نووسیوێتی و ڕەوڤبێگەد لە فارسیەوە کردوێتی بە کوردی. مافی بەرەمێنانی ڕادیۆییشی پارێزراوە بۆ ئێزگەی دەنگی گەلی کوردستان. ڕۆمانی تاوان و سزا ئەڵقەی 21. دوای ئەوەی ڕاستکۆڵنیکۆف بێباکانە جەنابی لۆژینی هەڵسەنگاند، زەردەخەنێکی تەوساوی هاتە سەر لێو. دیسانەوە سەری لەسەر سەرینەکە نایەوە و لە بین میچەکەی ڕوانیەوە. وەلێ جەنابی لۆژین خۆی گرت وەگەوەی بڕیاری دابێ ماوەیەک ئەو ڕەفتارە سەیرانە بەسەر خۆیدا نەهێنێ. پاشان بە ناچاری بێدەنگەکەی شکاند و دەستی بە قسە کردەوتی: زۆر بەداخەوم کە تۆ بەم حاڵەوە بینم. ئەگەر بەم زانیە نەخۆشیت زووتر ئەهاتمە دیدەنیت، بەڵام ئەزانیت چەند ئەرکم گرانە. بێژگەلەوەی کە وەک پارێزەرە کارەکەم کاری تا ڕادێ گرنگی ئەنجومەنی پیرەیانیشم لەسەر شانە. ئەمە بێژگە لەسەر قاڵی تر کە بێگومان خۆتان دەرکیەکەن. هەر لە ئێستایشەوە چاوەڕێی دایک و خوشکتم. ڕاستکۆڵنیکۆف جوڵا و ویستی قسەیەک بکە. لە دەموچاویە جۆرە هەڵچوونێک بەدیەکرا. پیتەر پیترۆڤیچ بێدەنگ بوو، چاوەڕێی کرد کە زانی دەنگ نەبوو، کەوتەوە قسەوتی: بەڵێ، لە ئێستاوە چاوەڕێم، وەک سەرەتا خانوویەکیشم بۆ گرتوون. ڕاستکۆڵنیکۆف بە دەنگی نزموتی لەکوێ؟ لۆژینوتی تا ڕادێک نزیک بە ئێرەیە، لە ماڵی باکالیف. ڕاز و میخین قسەی پێبڕیوتی: واتە لە وازن سینسکی تەلارەکە دوو نهۆمە بە هەموو کەرەسەکانی ناوماڵەوە یوشین بەکەیانەدا. من لێوێ بووم. لۆژینوتی: بەڵێ، بە هەموو کەرەستەکانەوە. ڕاز و میخێنوتی: شوێنێکی پیس و پۆخڵ بۆ گەن و ترسناکە، لەگەڵ ئەمانێشدا گومانی لەسرە. لەوێدا کارەساتی سەیر ڕوویداوە، خوا نەبێ کەس نازانێت کێ لێوێداژی. من خۆشم بە بۆنەی بەسەرهاتێکی ئابڕووبەرەوە ڕێم لێوێ کەوتووە، بەڵام نرخەکەی هەرزانە. پیتەر پیترۆڤیچ بە ئەدەبێکی دەستکردەوەتی: هەڵبەت من نەمەتوانی ئەم هەمووشتانەی لێوە بزانم، چونکە خۆشم تازە بەیۆم زانیوە. وەلێ بێت ئەوە بڵێم ئەو دوو ژوورەی کە لەوێ گرتومە زۆر پاک و خایەنن، لەبەرەوەیش کە تا ڕادێک بۆ ماوەیەکی کورتە. پاشان ڕووی لە ڕاستکۆڵنیکۆف کرد و بەردەوام بوو لە قسەکردنوتی: من لە ئێستاوە ماڵی خۆمانم پەیدا کردووە، واتەوە شوێنەی کە بێتە ماڵی ڕاستەقینەمان، و ئێستا لە چاکردنیدام. تا ئەو کۆتایی دێناچارم لە ژووری بەکرێدا بژیم کە هەموو شتێکی تیابێ. من خۆم لە ئێستادا دوو هەنگاوێک لێرەوە دوورم، لە ماڵی لیپێ ڤێغزێڵ لە ئاپەرتمانی هاوڕێکی لاومدا، ئاندری سیمۆنۆڤیچ لێبزیاتینکۆف، هەر ئەویش تەلارەکەی باکالیفی پیشاندام. ڕاستکۆڵنیکۆف وەک شتێکی بیرکەوت بێتەوە بە هێوری وتی: لای لێبزیاتینکۆف؟ پیتەر پیترۆڤیچ وتی: بەڵێ. ئاندرێ سیمۆنۆڤیچ کارمەندی وەزارەتێک، ئەیناسیت؟ ڕاستکۆڵنیکۆف وەڵامی دایوتی: نا، نەخێر. پیتەر پیترۆڤیچ وتی: ببوورە، وا لە پرسیارەکە تێگەشتم. سەردەمانێک من خاوەنداری بووم، لاوێکی زۆر چاک و دروستە، و منیش لای خۆمەوە مامەڵەی گەنجان و تێکەڵیانم پێخۆشە. لەوانەوە پیاوەتوانێ فێری شتگەلێکی تازە بێ. پیتەر پیترۆڤیچ تەماشای ئامادەبوانی کرد و بە تەمای ئافرینکردنیان بوو. ڕاز و میخین پرسی: ئاخر لە چ بارێکەوە؟ پیتەر پیترۆڤیچ خۆشی لە پرسیارەکە هاتووتی: بە تەواوی ڕاستیەوە ئەماڵێم، لەباری ناوکی مەبەستەکەوە. ئاخرەزانیم من 10 ساڵە نەهاتوومەتە پترسبۆرگ. هەڵبەت هەموو ئەم شتە تازانە، گشت گۆڕانە فکریەکان گەیشتونەتە ناوچەکان ئێمە، بەڵام بۆ ئەوەی شتەکان زیاتر بە چاکی و ڕوونی ببینیت ئەبێ لە پترسبۆرگ دابی. بە بڕوای من باشترین ڕێگا بۆ تێگەیشتن سەرنجدانە لە بارودۆخی گەنجەکانی خۆمان، و مندان بەمەدانێم و خۆشحاڵیشم. ڕاز و میخین وتی: لە چی خۆشحاڵیت؟ پیتەر پیترۆڤیچ وتی: پرسیارەکەتان فرەلایەنە، ڕەنگە هەڵە بم، بەڵام من وازانم کە لە گەنجاندا سەرنجی ورد و ڕوون توانایەکی زۆری ڕەخنەگرتن بیرکردنەوەیەکی فراوان هەیە. زوسیمۆف بەلالو تێکەوتی: ئەمە ڕاستە،
ڕاز و میخین هاتە ناوتی درۆکەی چ بیرێک لە ئارادا نییە بیری کۆک بە زەحمە دێتە دەست و هەر لە خۆ لە ئاسمانەوە داناکەوێت ئێمە نزیکەی 200 ساڵە دەستی کار و کردەوەمان لە بنی هەمانەکەەوە دەرچووە ڕووی لە پیتەر پیترۆڤیچ کردووتی ئەشێت هزرێک لە ئارادا بێ ئارەزووی چاکسازی هەبێ هەرچەندە بە شێوێکی مناڵانێش بێ خانەدانی و جوامێریش لە نێو ئەم هەموو فێڵزان و تەڵەکە بازانەدا کە هێرشیان هێناوەتە ئێرە بەرچاوەکەوێ وەلێ لەگەڵەمانیشدا کار و کردەوەی زۆر لە ئارادا نییە ئەشێت چاوەڕێی کاری چاکە لە بازرگانێکی چەکمەڕق بکرێ پیتەر پیترۆڤیچ بە هەستێکی ڕەزامەندانە و وەڵامی ڕاز و میخین دایوتی من لەگەڵ بۆچوونەکانی تۆ دانیم بێگومان هەڵە و لە ڕێدەرچوون هەیە وەلێ ئەبێت چاوپۆشی شەبێ لە ڕێدەرچوون بەڵگەی ئەوەیە کە ئەو کەسانە حەزیان بەکارە و ئێستا لە هەلوو مەرجێک داژین کە ئەو کارانیان بۆ دەستەبەر ناکرێ ئەگەر ئەوەی ئەنجام دراوەکەمە بەڵام کاتی تەواویش لە بەردەستا نەبووە هەروها باز لە هۆکارەکانیش ناکەین کە بەدی نەهاتون بەڕای من گەڕاستە دەبێ تەنانەت هەندێک کاری شەرکراوە بۆ نمونە بیری نوێ و بەسوود بڵاو بۆتەوە هەروها بەرهەمی تازەی بەکەڵک لە جێی بەرهەمی خەیاڵاوی ڕۆمانسی کۆن بڵاو بۆتەوە ئەدەبیات ڕەنگی پوختەتر بووە گەلێک لەوە هەمە زیان بەخشەکان بوونە تەمایی گاڵتەجاڕی و ڕیشەکێش کراون بە کورتی ئێمە پەیوەندی خۆمانمان بە تەواوی لەگەڵ ڕابردوو دابڕیوە ئەمەیش بەڕای من لە خۆیدا کارێکە لە پرێکدا ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەوەی لەبەری کردووە خۆی نوێنێ پیتەر پیترۆڤیچ کە گوێی لە قسەکانی نەبوو پرسی چۆن بەڵام وەڵامی نەبوو زوسیمۆف بە پەلەوتی هەموو ئەمانە ڕاستن پیتەر پیترۆڤیچ بەخۆشیەوە تەماشای زوسیمۆفی کردووتی وانە پاشان ڕووی لە ڕاز و میخین کرد وەگەوەی هەز بە سەرکەوتووی و جۆرە گەورەیەک بکاوتی ئەبێت بڕوا بەوە بکەیت لەوەدا بوو بڵێ گەنجی بەڕێز بەڵام کەوتەوە سەر قسەکانی پێشووی وتی کە هەنگاو بەرە و پێشەوەندراوە سەرکەوتن لە بواری زانستی و ئابووریدا بەدەساتوە ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەمانە وتراون و دووبارە بنەوە پیترۆڤیچ زۆر بەپە لە هاتەوە سەر قسەکانی وتی نا دووبارە نین بۆ نمونە گەر تا ئێستا منیان فێری ئەوە کردبێ کە خزمەکانم خۆش بێت و منیش خۆشم ویستە بن ئەنجامی ئەمە چۆن شکاوەتەوە ئەنجامەکەی ئەوە بووە کە من پاڵتۆکەم کردوتە دوو پارچە و یەکێکیانم داوەتە خزمەکەم و هەردووکمان بەنیوە ڕووتی ماوینەتەوە بە پێی ئەو پەندە ڕووسیەکەڵێ ئەگەر لێ کاتدا بکەویتە دوای چەند کەروێشکێک هیچیانت دەستگیر نابێ وەلێ زانست دەڵێ لە پێش هەر کەسێکەوە تەنیا خۆتت خۆش بێ لەبەرەوەی هەموو شتێک لە دنیادا لەسەر سوودی تایبەتی دامەزراوە ئەگەر خۆتت خۆشویست ئەو ساکارەکانت وە خۆیان بەڕێوەچن و پاڵتاوەکەیشت هەر بە تازەی ئەمێنێتەوە حقیقەتی ئابووری ئاماژە بەوەکە کە چەند لە کۆمەلگادا ژیانی تایبەتی تاگەکان دەستەبەر کرابێت و پاڵتۆکان زۆرتر و چاکتر بن هەر بەو ئەندازەی کۆمەلگا پتەوترە بێت و کار و بارە گشتیەکان و سوودە گشتیەکان بەرەو پێشتر و سەرکەوتوترەچن بەم پێگەر من بۆ خۆشی ژیانی تایبەتی خۆم تێبکۆشم وەک ئەوە وایە کە بۆ خۆشی ژیانی هەمووان تێکۆشابێتم و وەک ئەنجامیش هەوڵی ئەوەم دابێ کێکێکی تریش لە دەستکەوتنی زیاتر بەهرەمەند بوو بێ ئەمەش لە بەخششی چەند کەسێکەوە نایەتە دی بەڵکو ئەبێ هەموو لەو بەخشش و خۆش گوزەرانیەدا هاوبەش بن بیرۆکەکە سادەیە بەڵام بەداخەوە بۆ بەدیهاتنی ماوەیەکی زۆری ئەوێ چونکە تا ئێستا پەردەیەکی بەوەهم و خەیاڵی پیادراوە و شاراوەتەوە هەرچەندە کەمە هۆشیارێکی ئەویست بۆی بتوانی پێی پێبەری ڕاز و میخین بەڕەقی دەمکوتی کردووەتی ببوورە منیش هۆشیار نیم و ئەمەندەیش بەسە ئاخر من لە قسەکانمدا مانجێکم هەبوو ئەگینا ئەم هەموو چەنەبازی و دڵی خۆشکردنا ئەم هەموو دووبارە و سێبارەیە 3 ساڵە نەفرەتیان یەکەم بەخوا نەخۆم تەنانەت کە خەڵکی تریش لەو بارەی قسەکە من سووردا گەڕێم
تۆ زۆر پەلەت کرد لە دەربڕین و بازکردنی بیر و بۆچوونەکانتدا ئەشت لەمە خۆش بیت و من سەر کۆنت ناکەم لەسەری وەلێ من تەنیا ئەمەوێت بزانم کە تۆ چیت چۆن لەم دواییەدا بازرگانە نابوت و بچووکەکان دەستیان داوەتە ئەو کارانە کە سوودی گشتیان تایە لە کاتێکدا کاوان لە پێناوی بەرژەوەندەی تایبەتی خۆیاندا هەموو شتێکیان پۆخڵ کردووە کەواتەی دیبەسە جەنابی لۆژین کە بە ویقارێکی یەکجار زۆرەوە خۆی تیار کردبوو دەستی بەخسە کردوتی بەڕێز ئایا بەم ڕاشکاویەتان مەبەستان لەوەیە کە منیش ڕاز و میخین قسەی پێبڕێوتی ببوورە نازانم بۆ لە ئیتر بەسە ڕووی بەرەو لای زۆسیمۆڤ وەرجێڕا و لەسەر قسەکانی پێشووی ڕۆشت پیتەر پێترۆڤیچ هێن ئاقڵ بوو کە وەڵام و ڕوونکردنەوەکان زوو بسەلمێنێ بەڵام دوای 2 دقیقە بڕیاری ڕۆیشتنیدا بۆیە ڕووی لە ڕاستکۆڵنیکۆڤ کردووتی هیوادارم ئەم دۆستایەتی کە ئەمڕۆ دەستمان پێکرد دوای چاکبوونەوەتان و بە پێی ئەو هەلوو مەرجەی کە خۆ دەیزانی تونند و تۆڵتر بێ بە تایبەتی هیوای چاکبوونەوەت بۆ خوازم ڕاستکۆڵنیکۆڤ تەنانەت سەریشی وەرنەجێڕا پیتەر پیترۆڤیچ جوڵا بۆ ئەوەی هەستێ زۆسیمۆڤ ڕوو بە ڕاز و میخین وەک پاڵپشتی لێ بکاوتی حتمەن یەکێک لەوانە کوشتێتی کە بارم تەیلاداناوە ڕاز و میخینیش هەر بەو زمانەوتی حتمەن کاری ئەوانە پۆرڤێری بۆچوونی خۆی دەرناخە بەڵام لە هەموو ئەو کەسانە کۆڵێتەوە کە بارم تیان لای ئەو ژنەداناوە ڕاستکۆڵنیکۆڤ بە دەنگی بەرزوتی لێکۆڵینەوە لەگەڵەوانەداکە کە بارم تیان هەبووە ڕاز و میخێنوتی بەڵێ ئەی بۆ ڕاستکۆڵنیکۆڤوتی هیچ زۆسیمۆڤ پرسی جاوانە لەکوێ پەیداکە ڕاز و میخێنوتی هەندێکیان کوو غەیزانێ ناوی هەندێکی تریشیان لەسەر بەستەی بارمتەکانە هەیشیانە هەر کە بیستیان خۆیان هاتن زۆسیمۆڤوتی زۆر سەیرە ئەوەی ئەو کاری کردووە زۆر زۆڵ و زرنگ و بازمون بووە چەند بوێر چەند بەورە ڕاز و میخین قسەی پێبڕیوتی نا کێشەکە لەمەدایە کەوانیە مەسەلەکە وانیە کێوە بۆ چوون بە بڕوای من ئەو کەسە نەزرنگە و نەخاوەن ئەزمونە و ئەمەیش یەکەم کاری لەو جۆرەیەکە کردوێتی ئەگەر وای دابنێت کە ئەمە کاری کەسێکی زرنگ و کردەیەکەواتە نەئەبوو وا بکرایە بەڵام ئەگەر گریمانەکەوا بێ کە کەسێکی بێزمون کردوێتی ئەبینیت تەنیا ڕێکەوت لەو بەدبەختی ڕزگاری کردووە جا ڕێکەوت چی ناکە ڕەنگە پێشبینی ئەوەشی نەکرد بێ کەچی بەسەردێ ئەی کارەکەی چۆن ئەنجام داوە بەم جۆرە ئەو شتانەی هەڵگرتووە کە قیمەتیان 10 ڕۆبڵ یان 20 ڕۆبڵە و گیرفانی لێپڕکردوون بەناو بەستە و سندوقی پیرێژنەکەدا گەڕاوە لە کاتێکدا کە لە چەکمەجەی سەرەوەی دۆڵابەکەدا بێجگە لە پارەی وردا 1500 ڕۆبڵی کاشی تیا بووە تەنانەت دزیشی نەزانیوە تەنیا شتێک کە توانیوەتی بیکە کوشتنەکە بووە ئەمە یەکەم جاری بوو پێ دەڵێم ئەمە یەکەم جاری بۆ و ئیتر سەری لێ شێواوە ڕزگاربوونیشی بێنەخشە و بەڕێکەوت بووە پیتەر پیترۆڤیچ کە هێشتا بەدەستکێش و کڵاوەکەی دەستێەوە ڕاوەستا بوو ئەیویست پێشەوەی بڕوا قسەیەک لەو بارێ بکە ڕووی لە زۆسیمۆڤ کردووتی وا بزانم لەبارەی کوشتنی ئەو پیرێژنەوە قسەکەن کە ژنی کارمەندێک بووە دیار بوو لۆژین زۆری لاخۆش بوو پێشەوەی بڕوا سەوارێکی باش لە دوای خۆیەوە بەجێبێڵێ ئەمەش بەشێک بوو لەو خۆ دەرخستن و نەرجسیەتەی هزری تەنی بوو ڕاز و میخێنوتی بەڵێ تۆش بیستوتە لۆژینوتی ئەی چۆن هەموو دراوسەکان ڕاز و میخێنوتی لە هەموو وردەکاریەکانی باگای لۆژینوتی بە تەواوی نا بەڵام ئەوەی سرنجڕاکێ شەشتی ترە واتە مەسلەیەکی فرەلایەنە با لەوە گەڕێن کە لەم 5 ساڵی دواییدا بە تایبەتی لە ناو چینەکانی خوارەوەدا تاوان زۆر بووە باواز لە تاڵانکردن و ئاگر بەربوونەوەی بەردەوامیش بهێنین لە هەموو ئەمانە سیرتر بەلای منەوە ئەوەیە کە کێشەی تاوانکردن لە چینەکانی سەرەوەدا ڕوو لە زیادیە هەر بە هەمان شێوەی کە لە چینەکانی خوارەوەدا هەیە لەلایەکەوە ئەبیسین کۆنە قوتابیەک لە شەقامێکی گشتیدا پەلاماری گالیسکێکی پۆستەدا لە شوێنێکی دی ئەبیستین کەسانێکی بە پلەپایە دراوی ساختە دروزەکەن هەروەها ئەبیستین لە مۆسکۆ گروپێک بە تۆمەتیەوەی ساختیان لە بلیتی بەخت کردووە گیراون و پاشان دەرەکەوێ کە یەکێک لە سەرکردەکانی ئەو گروپە مامۆستایەکی مێژووی گشتیە دوا جاری یەکێک لە کارمەندەکانی سەفارەتمان لە دەرەوە لەسەر پارەیان کارێکی نهێنیە کوژرێ جا ئەگەر ئێستا ئەم پیرێژنە سوخۆرە بەدەستی یەکێک لەوانە کوژرابێ کە لە چینی سەرەوەن و
هەروایشە چونکە وەک من بزانم چینی هەژاران زێڕیان نییە بیکەنە بارمتە و لای ئەو دای بنێن کەواتە ئەم بێ سەرەوبەرەی کۆمەڵگەی ئێمە کە کۆمەڵگایەکی شارستانیە چۆن لێگەدرێتەوە. زۆسیمۆڤ وتی وەرچەرخانە ئابوووریەکان دەوری سەرەکیان هەیە لە بوونی ئەم دیاردەیە. ڕاز و میخین وتی چۆن لێکی بدەینەوە؟ ئاسانە بەوەی کە گیانی کارکردنمان تیا مردووە و بیریشمان نەزۆکە. پیتەر پیترۆڤیچ وتی یعنی چۆن؟ ڕاز و میخین وتی یعنی ئەو مامۆستای مێژووی کە بلیتی ساختەی دروزە کرد کاتێک لیان پرسی بۆ ئەوە کاوتی خەڵکی بۆ ئەوەی دەوڵەمەند بن هەموو ڕێگایەکی جیاواز لەبەرەگرن. بۆیە منیش ویستم زوو دەوڵەمەند بم. وشەکانی ئەوم وەخۆی لەبیر نییە، بەڵام پوختەی قسەکانی وا بووە کە ئەوێت زووتر و بێماندوو بوون سامان بەدەست بێنێ. ئێمە وا ڕاهاتوین هەموو شتێکمان بە ئاسانی بێتە دەست، باربین بەسەر کەسانی ترەوە و تیکەی جوراوی خەڵکی بخۆین، بەڵام لە کاتی خۆشیدا هەموو کەسێک وەک حەقیقەتی خۆی دەرەکەوێ. پیتەر پیترۆڤیچ وتی ئەی ڕەوش چۆن؟ ئەی یاسا و بیر و باوەڕ؟ ڕاستکۆڵنیکۆڤ خێرا هەڵیدایە وتی ئاخر بۆنی گەرانیت ئەم ئەنجامە تەواو لەگەڵ تێزەکەی تۆدا ڕێکهاتوتەوە. لۆژین وتی چۆن ڕێکە لەگەڵ تێزی مندا؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەوەی کەمێک لەمەو بەرڕادگەیان ئەگەر بیگەێنیتە کۆتایی ئەگەیتە ئەو ئەنجامی کە مرۆڤ پوشتن ڕەوایە. لۆژین هاواری لێ ئێستاوتی تکایە. زوسیمۆڤ وتی نەخێر وانە. ڕاستکۆڵنیکۆڤ بە ڕەنگی پڕیوی و هێشتا پاڵکەوت بوو، لێوی سەرەوەی ئەلەرزی هەناسێشی سوار بوو. لۆژین بەردەوام بوو لەسەر لوت بەرزی و خۆ بەزل زانینەکەی وتی هەموو شتێک سنووری خۆی هەیە، بیرۆکەی ئابووری بانگەشەی کوشتن نییە ئەگەر وای شتێ بگەین. دیسانەوە ڕاستکۆڵنیکۆڤ بە دەنگێکەوە کە ڕقەکەی ئەی بڕی و هەستە دەکرد شادمانیەکی ناجۆری تایە قسەکانی پێبڕیوتی ڕاستە تۆ بە دەستگیرانەکەتە دووتووە لەو ساتەدا کە ڕەزامەندی خۆی دەرخستەوە بۆەوەی شوت پێ بکە کە زیاد لە هەموو شتێک تۆ بەوە دڵخۆشیت کە ئەو هەژار و نەدارایە چونکە هەڵبژاردنی ژن لە ناو هەژاراندا سوودی زۆرە لەبەر ئەوەی پیاو ئەتوانێت بەسەریدا زاڵ بێت و ئەوەی بە چاودا بدا کە بەختەوەری ئەو بەهۆی مێردەکەیەوەیە. ڕقی لۆژین ئەوەندە هەڵچوو ئەدوت ئەوێ لە پێستی خۆی بچێتە دەرێ. هاواری کردوتی گەورە و بەڕێز چۆن بیرۆکەکەیان شێواندووە بمبورە وەلێ ئەبێ پێت بڵێمە و قسەی بەرگوێت کەوتووە یان داویانە بەگوێ تا هیچ بنەمایەکی ڕاستی تیانە. منیش هەز دەکەم چێ بە کورتی ئەم تیرە دایکت ئەو لەمەش بترازێ لەگەڵ هەموو ئاکار و سیفەتە مەزنەکانیدا بە بڕۆی خۆم خاوەنی بیری فەنتازیا و گیانی ڕۆمانسیەتە. لەگەڵەمانشدا من ئەو هەستەم لا نەبوو ئەو بۆ شێوە شێوێنراوە بیر لە بۆچوونی بکاتەوە کە من هەزاران فرسەخ لەو بیرکردنەوەی دوورم. ئیتر ڕاستکۆڵنیکۆڤ کەمێک کەستا و پاڵی بەسەری ناکەوەدا بە نیگایەکی تیژ و درەوشاوە چاوی تێبڕی و دەنگی بەرز کردەوتی ئەزانیت لۆژین پرسی چی بزانم؟ لۆژین بێدەنگ بوو لە ڕووی داوەستا و کەوتە چاوەڕوانی بێدەنگەکە چەند چرکە ساتێکی خایەن. ڕاستکۆڵنیکۆڤ پێیوت ئەزانیت ئەگەر تۆ جارێکی دی پڕکێشیەوە بکەیت تەنانەت تاقە و شێک دەربارەی دایکم بڵیت من لە قادر مەکان و فرد ئەدەمە خوارێ؟ ڕاز و میخین هاواری لێستاوتی ئەوە تۆ چیتە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی هەر ئەوەیە. ڕەنگ بەڕووی لۆژینەوە نەما لێوی برد بەدەماوتی ئاوا پاشان بە زۆر بەری لە ڕقەکەی خۆی گرت بەدەم هەناسە توندێکی زۆرەوە دەستی بەخسە کردوتی گوێ بگرە جەناب من هەر لە سەرتاوە کە هاتمێرە هەستم بە دوژمنایەتی تۆ کرد بۆیە زیاتریش مامەوە تا زۆرتر تێبگەم ئەم توانی زۆر شت بە نەخۆشێک و خزمێکی خۆم ببەخشم وەلی ئێستا بەرامبەر بە تۆ هەرگیز ناتبەخشم. ڕاستکۆڵنیکۆڤ هاواری کردووتی من نەخۆش نیم. لۆژین وتی جا خراپتر. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بڕۆ ون بە لە بەرچاوم.
بەڵام لۆژین بێەوەی کۆتایی بەقسەکانی خۆی بێنێ لە چوونە دەرەوەدا بوو دیسان بە نێوان کورسی و مێزەکەدا تێپەڕی ئەم جارە ڕاز و میخین هەستە تا ڕێگای بکە لۆژین بێەوەی سەیری کەس بکە و تەنانەت سەرێک بۆ زوسیمۆف دانەوێنێت کە ماوەیەک بۆ ئاماژی ئەوەی بۆ کرد دەست لە سەری نەخۆشەکە هەڵبگرێت و وازی لێبێنێ لە ژوورەکە چوە دەرێ کە خۆی دانەوان بۆەوەی لە دەرگاکە ڕەت بێ کڵاوەکەی هەر بۆ احتیات تا ئاستی شانی بەرز کردەوە تەنانەت لە دانەوینەکەیشیدا هەست دەکرد باری سوکاتی پێکردنێکی زۆری لە کۆڵگرتۆ و لەگەڵ خۆیدا ئیباتە دەرێ ڕاز و میخین بەدەم ڕامان و سەر ڕاوەشاندنەوە بە ڕاستکۆڵنیکۆفی وت ئایا ئەما بێ شتی واشێ ڕاستکۆڵنیکۆف ئاگری گرت و نەڕاندی وتی لێم گەڕێن هەموو هەنوازم لێبێنن خوێن خۆرەکان بۆ دەست لەسەرم بەرنادن من لێتان ناترسم من ئیدی ناترسم لە هیچ کەس ناترسم بڕۆن حەزەکەم تەنیا بم تەنیا زوسیمۆف بەسەر ئاماژەی بۆ ڕاز و میخین کردوتی با بڕۆین ڕاز و میخین وتی باشە ئەبێت هەر ئاوا بەجێ بهێڵین زوسیمۆفتی با بڕۆین زوسیمۆف چوە دەرێ ڕاز و میخین وەستا و پاشان دوای کەوت زوسیمۆف لەسەر پلیکانەکان وتی ئەگەر بە قسەمان نەکردایە خراپترە بوو با لەوە زیاتر هەڵ نەچێت ڕاز و میخین وتی ئەمە چیەتی زوسیمۆف وتی خۆزگا تەزوێکی شادی تێگەڕا ئێستا پێویستی بەمێ کەمێک پێشتر هێزێکی تێگەڕا بوو ئەزانیت بیرێکی لەژێر سەردایە بیرێکی کۆک و سەنگین من لەو بیرە ئەترسم و حتمما هەروایشە ڕاز و میخین وتی ڕەنگە ئەم جەنابی پیتەر پیترۆڤیچە بێ لە قسەکانیانەوە وا دەرەکەوت کەوێ لەگەڵ خوشکی ڕودیادا زەماون بکە ڕودیایش پێشەوەی نەخۆش بکەوێ نامەیەکی لەو بارەوە پێگەیشتووە زوسیمۆف وتی دیارە ئەڵەی شەیتان ئەمڕۆ ئەم زەلامەی هێنا ئێرە ڕەنگە هەموو شتەکان تێک بدا بەڵام ئەزانیت ڕاستکۆڵنیکۆف بەرامبەر بە هەموو شتێک بێباک و خوێن ساردا لە هەموو شتێکدا بێدەنگە تەنیا لە شتێکدا نەبێت کە ئاگر ئەگرێت ئەویش مەسلەی کوشتنە ڕاز و میخین قسەکانی بەڕاز وەرگرتووتی وایە باشکرا هەستم پێکرد تاوانی کوشتن زۆر ڕایەکێشێتوە ترسێ ئەزانیت بۆ چونکە ئەو ڕۆژەی کە نەخۆش کەوت ترساندیان لە بەڕێبەتی پۆلیس لە هۆشخۆی چوو زوسیمۆف وتی تۆ ئەم شەو بە درێژی ئەمەم بۆ باس بکە منیش دوایی شتی ترت پێڵم من زۆرم مەبەستە نیو سەعاتی تر سەرێکی لێدەم بەڵام مەترسی ئەوەی نییە کە تووشی نەخۆشی مێشک بوو بێ ڕاز و میخین وتی سوپاس دەکەم منیش هەر لای باشنکە چاوەڕێ بم ناستاسیاش ئەکەمە چاودێری کە ڕاستکۆڵنیکۆف بە تەنیا مایەوە ئۆقرەی لێبڕا لە ناستاسیای ڕوانی ناستاسیا لە ڕۆشتن خۆی دواخست بەڕوودوایی وت دەی ئێستا چا خۆیت ڕاستکۆڵنیکۆف وتی دوایی ئەمەیەت بنوم لێم گەڕێ ڕاستکۆڵنیکۆف ئەمەی وت و بە تووڕێی و خێرا بەرەو لای دیوارەکە گەڕایەوە ناستاسیا چوە دەرەوە جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن ئەڵلقەی 22 هەر کە ناستاسیا چوە دەرەوە ڕاستکۆڵنیکۆف هەستا دەرگاکەی جووت کرد ئەو بەستەجلەی ڕاز و میخین هێنابووی و خۆشی گرەیدا بوو کردیەوە و کەوتەوە لە بەرکردنی جلەکان شتێکی سیر بوو وەگەوەی لە پڕێکدا بە تەواوی هێور بوو بێتەوە ئیدی نە ئەو ڕێنەی جارانی ما کەشێت ئاسایی گرت نە ئەو ترس و سامەی کە لەم دواییەدا ئازاری پێگەیان ئەمە یەکەمین چرکەساتی هێمن بوونەوە لە ناکاوەکەی بوو خەڵس و کەوتە وردوو لەسەر خۆ و ڕوونەکەی بەڵگەی بڕوایەکی تۆکمە و سەقامگیری بوو لە بەرخۆیەوە ئەیوت هەر ئەمڕۆ لەگەڵمانیش دایزانی کە هێشتا لاواز و بێتوانایە بەڵام باری دەرونی و ئەو هێزەی ئەیگەیاندە سنووری ئارامی و پتەوی باوەڕی توانە و هێزی بڕوا بەخۆکردنیان پێبەخشی لەلایەکی دیکەشەوە هیوای ئەوە بوو کە لە کۆڵانێکدا نەکەوێت کە جلە تازەکانی بە تەواوی پۆشی
تەماشای ئەو پارانی کرد لەسەر مێزەکە دانرابوون و خستنیە گیرفانی 25 ڕۆبڵ بوو. پاشان هەموو ئەو 5 کوپیکانی کە لە 10 ڕۆبڵیەکە باقی مابووە و ڕاز و میخین دوای کڕینی جلەکان بۆی هێنابووە خستنیە گیرفانی. اینجا لەسەر خۆ دەرگاکەی کردەوە، لە ژوورەکە بە دەرکەوت بە پلیکانەکان داهاتە خوارێ. تەماشای ناو چێشخانەکەی کرد کە دەرگاکەی بە تەواوی کرابەوە. ناستاسیا پشتی لێی بوو، نوشتا بۆ فووی لە سەماوەری خاوەن ماڵەکە کرد. گوێی لە هیچ نەبوو، بۆ کەس بیری بۆ ئەوە چوو کە ڕاستکۆڵنیکۆڤ بڕاتە دەرەوە. دوای دەقیقەیە گەیشتە سەر شەقامەکە. سەعات 8 بوو، خۆڕ ڕوو لە ئاوابوون بوو، وەک دوێنێ کەش و هەواکەی خەفەخان بوو. وەلی ڕاستکۆڵنیکۆڤ بەدڵ پژۆکیەوە هەوا پیس و پڕ لە تۆز و خۆڵەکەی شاری هەڵەمژی خەریک بوو سەری گەشت بخوا لە پڕاهێزێکی ترسناک لە چاوە سووردا گەڕا و ڕووە زەرد و لاواز و ڕنگ پەڕیەوەکەیەوە دەرکەوت. نەیزانی یا هەر لە بیری ئەوەدا نەبوو بۆ کوێ بچێ. تەنیا یەک شتێ زانی، ئەبێت هەر ئەمڕۆ هەموو کارەکان ئەنجام بدا. یەک ژەمی و خێرا تانیکە ناگەڕێتەوە بۆ ماڵەوە لەبەرەوەی ناتوانێ وا بژی وە لە چۆن کارەکە تەواو بکات و کۆتایی پێبهێنێ. لەم لایەنەوە هیچی نازانی، هەرنەیشی ئەویست بیری لێ بکاتەوە. هەموو بیرکردنەوەیەکی لە خۆی دوورەخستەوە. بیرکردنەوە ئازاری پێگەیان، تەنیا هەستی بەوە ئەکرد و ئەیزانی کە هەر چۆنێک بۆ ئەبێت هەموو شتەکان بگۆڕێن. زۆر بە دڵنیایی و بڕوایەکی تۆکمەوە ئەمەی ئەوتەوە هەر چۆنێک بووە. وەک خۆی پێوەگرت بوو بە هەمان ئەو ڕێگایەدا کە جاران پیاسەی پیاکرد، ڕاست بەرەو مەیدانی سنایە ڕێگەی لەبەرگرت. هێشتا نەگەشت بۆ مەیدانەکە، لە ناوەڕاستی شەقامەکەدا و بەرامبەر دوکانی وردە فرۆشێک تارژەنێکی لاوی موڕەژ وەستا بوو. گۆرانیەکی زۆر بە سۆزیەوت. تارژەنەکە کچۆڵێکی 15 ساڵەی گۆرانی بێژی لەگەڵدا بوو. کیژۆڵەکە لەسەر شۆستەکە لە بەردەم کوڕەکەدا وەستا بوو. وەک کچی گەنج تەنورەیەک و پاڵتاوێکی ناسکی لەبەردا بوو. دەستکێش لە دەستدا و کڵاوێکی حەسیری کە ڕەنگی پەڕەکانی ئاگرین بوون لەسەردا بوو. هەموو ئەمانە کۆن و پەرپوت ئەیانوان. کیژۆڵەکە بە دەنگی گۆرانی بێژە میلیەکانی خوێن، دەنگێکی بە چریکە و خۆش و بە ئاواز. گۆرانی ئەوت و چاوەڕێی ئەوە بوو دوکاندارەکە 2 کۆپیکی بداتێ. ڕاستکۆڵنیکۆڤ لە پاڵ 2-3 گوێگری تردا وەستا و کەمێک گوێی گرت. پاشان 5 کۆپیەکێکی لە گیرفانی دەرێنا و خستێ نێو دەستی کچۆڵەکەوە. کچۆڵەکە لە ناکاوێکدا لە گرنگترین شوێن و بەرزترین خاڵی گۆرانەکەدا وەستا، وەک ئەوەی دەنگی بڕی بێ. بە تووڕەییەوە بە ساز ژەنەکەی وت بەسە. ئەوسا بەجووتە ڕویان لە دوکانداری دوای ئەو کرد. ڕاستکۆڵنیکۆڤ لە پرێکدا بە یەکێک لەو جۆگرە بە تەمەنانەی کە لە پاڵ تارژەنەکەدا وەستا بوو لەوەیش ناچوو مەبەستێکە بێپرسی: تۆ حەزت بە گۆرانی سەرشەقامەکانە؟ پیاوەکە تەماشایەکی سەیری کرد. ڕاستکۆڵنیکۆڤ لەسەر قسەکانی ڕۆشت، بەڵام بە جۆرێک کە ئەدوت هەرگیز قسە لەسەر گۆرانی سەرشەقامەکان ناکاتوتی: پێم خۆشە لە شەوێکی سارد و تاریک و تەڕی پاییزدا گوێم لە دەنگی ساز بێ. شەوێکی تەواوتەڕ، ئەو کاتەی دەموچاوی ڕێبوار ئەوەندە شیندا ئاگەڕێ کە بەلای سەوزیدا ئەڕوانێ. لەمانەیش چاکتر ئەگەر بەفر بەبێ بە کلو کلو بێتە خوارێ و لەو ناوەندەدا چراگازەکان بدرەوشێنەوە. پیاوەکە کە لەلایەک پرسیارەکە و لەلایەکی دیکەوە دیمەنە سەیرەکەی ڕاستکۆڵنیکۆڤ ترسیان تێگەڕاند بوو. لەبەر خۆیەوتی: نازانم، بمبورە. پیاوەکە بەرەو ئەو بەری شەقامەکە تێکێشا. ڕاستکۆڵنیکۆڤ ڕاست کوتای تا گەشتە سەر مەیدانی سنایە. ئەوە ئەو جێگایە بوو کە چەند ڕۆژێک لەوبەر پیاوژنە دوکاندارەکە قسەیان لەگەڵ لیزاڤێتا کرد، وەلێ ئێستا لەوێ نەبوون. ڕاستکۆڵنیکۆڤ شوێنەکەی ناسیەوە، وەستا تەماشای ئەم لاو ئەو لای کرد لە کوڕێکی گەنج کە کراسێکی سووری لە بەردا و لە پاڵ دەرگای دەرەوەی نانەوەیەک باوێشکێدا پرسی: لەم سەرسوچەدا پیاوژنێک یان ژنەکەی کاسپیانە کرد ها؟ لاوەکە بەلوت بەرزیەوە تەماشای ڕاستکۆڵنیکۆفی کردوتی: هەموو جۆرە فرۆشیارێک دێتە هێرە و کاسپیەکە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی: ناوی چییە؟
لاوەکەوتی هەر ناوێت کە لە کاتی تەعمیدا لێنرابێ هەر بەو ناوەیش بانگەکەن. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ناشێت تۆ خەڵکی زارایسک بی، لە کامە ناوچەیت؟ لاوەکە دیسان سێرێکی ڕاستکۆڵنیکۆفی کردوتی گەورە بڕێز، ئێمە ناوچەمان نییە، هەرێممان هەیە، هەمیشە براکەم سەفەرەکە و من لە ماڵەوە ئەمێنمەوە، بۆیە هیچ نازانم، داوای لێبردن لێەکەم گەورە بڕێز. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەو نهۆمەی سەرۆ چاخانەیە؟ لاوەکەوتی میوانخانەیە، بلیاردیشان هەیە، شازادە خانمشی تایە. بەه بەه. ڕاستکۆڵنیکۆڤ لە ناوەڕاستی مەیدانەکە تێپەڕی. لە سوچێکدا کۆمەڵێکی زۆری خەڵک کە هەموو گوندنشین بوون وەستا بوون. ڕاستکۆڵنیکۆڤ خۆی خزاندە ناویان و کەوتە سیرکردنیان. نەدەزانی بۆ حەزەکان لەگەڵ هەریەکێکیاندا بکێتە گفتوگۆ، وەلێ جوتیارەکان گوێیان پێنەدا، هەمویان پێک داهاتن و دەنگدەنگیان بوو. ڕاستکۆڵنیکۆڤ وەستا، بیری کردە و لە پیادەڕێکەوە بەرەو لای ڕاست و شەقامی فاچوو کە لە گۆڕەپانەکە تێپەڕی چوە کۆڵانەکەەوە. پێشتر زۆر جار لەم کۆڵانە کورتەوە کە بە شێوەیەکی چەماوە لە گۆڕەپانەکەەوە ئەچووە سەر شەقامی سادڤایە تێپەڕی بوو. لەم دوایەدا کە لە هەموو شتێک وەڕز ببوو زۆر ئارەزویە کرد لەم جۆرە شوێنانەدا پیاسە بکە بۆ ئەوەی وەڕزتر بێ، بەڵام ئێستا بیر لە هیچ ناکاتەوە. لەم شوێنەدا ساختمانێکی گەورە هەبوو، هەموو بەشەکانی مەیخانە و چێشخانە و مەیفرۆشی بوو. لە ناوەوەیدا هەموو چرکە ساتێک ژنانێک بە بەرگی ماڵەوە کە بەو جلانەوە تەنیا بۆ لای دراوسێ ئەتوانی بچی بەسەری ڕوت و کراسێکەوە ئاهاتنە دەرەوە. لە دووسێ شوێنی سەر شۆستەکاندا بە تایبەتی لە نزیک دەرگای چوونە ژوورەوەی ژێرزەمینەکاندا کە دوای بڕینی دوو پلە ئەشیا بڕۆیتە شوێنە خۆشەکەوە لە دەوری یەک کۆبوونەوە. لە یەکێک لەو شوێنانەدا لەم کاتەدا ژاوەژاوێک هەڵایسا بوو، تەواوی کۆڵانەکەی پڕکرد بوو. گیتاریان لێدا گۆرانیان هەوت و شادمانێکی تەواو ئەو ناوەی لە ئامێزگرتە بوو. کۆمەڵێکی زۆر لەو ژنانە لەبەر دەرگاکە کۆببوونەوە، هەندێکیان لەسەر پلیکانەکان و هێشیان بوو لەسەر شۆستەکە دانیشتە بوون، دەستەیەکیش هەر بە پێوە ئەپەیڤید. هەر لەوێدا لە ناوەڕاستی شەقامەکەدا سەربازێکی مەست جگەرەیە کێشە بێ ئەوەی بزانێ بۆ کوێ چێت، ئەڕۆیشت و بە دەنگی بەرز گوێنیەدا. پێچوو بێوێت بڕواتە یەکێک لە دوکانەکان، بەڵام خۆشی نێزانی کامیانە. شڕۆڵێک گوێنی بە شڕۆڵەیەکی ترەدا، بەدمەستێک لە ناوڕاستی شەقامەکە کەوتە بوو. ڕاستکۆڵنیکۆڤ لای ئاپۆڕەی ژنانەوە وەستا. ژنەکان بە دەنگی کرخەوە لە ژاوەژاوی خۆیاندا بوون، هەمویان کراسی چیت لە بەردا و کەوژ لە پێ و سەریان قۆتی بوو. هەیان بوو تەمەنی لە 40 ساڵ تێپەڕی بوو، کێشیان هەبوو تەمەنی 17 ساڵ بوو، زۆربیان بەری چاویان ئاوسا بوو. ڕاستکۆڵنیکۆڤ خۆشی نێزانی ئەو گۆرانی و هەراو زەنایی لە ژێر زەمینەکەەوە دێ بۆ ئەمەندە سەرنجی ئەمی ڕاکێشاوە. لەوێدا لە نێوان قاقای پێکەنین و هاوار هاوارەوە گوێت لە پیاوێگە بوو کە بە دەنگێکی نەرم و نازکەوە لەگەڵ گیتار لێداندا گۆرانی ئەوت. هەموو توانایدا بۆ سەما و بە پێی زەربی گیتارەکە پێی بە زەویدا کێشا. ڕاستکۆڵنیکۆڤ بە وردی بەڕوێکی گەژ و بیرێکی ئاڵۆزەوە لە بەردەم دەرگای چوونە ژوورەوەدا خۆی لار کرد بۆ و گوێی گرت بوو. ماتی گرانە لە پیادەڕێکەوە چای بۆ ناو هۆڵەکە شۆڕ کردبەوە. دەنگە ناسکەکەی وت: تۆ ئەی پاسەوانە خۆشەویستەکەم بەناحەق لێم مەدە. ڕاستکۆڵنیکۆڤ تامەزرۆی گوێ لێگرتنی ئەو شیعرە بوو، وەگەوەی گشت مەبەستەکە لەوێدا کۆبوو بێتەوە. لە خۆی پرسی: چۆن دەچمە ژوورەوە؟ قاقا لێدەن مەستن، چۆنە منیش سەرخۆش بم؟ ژنێکیان بە دەنگێکەوە کە تا ڕادەیەک زرنگەی لێ هات و هێشتا نەگیرا بووتی: گەورە و بەڕێز نایتە ژوورێ؟ ژنەکە گەنج بوو، تەنانەت لە نێو هەموو ئەوانی تردا تاقە ژنێک بوو کە لێی نەئەبێزرایت.
ڕاستکۆڵنیکۆڤ ڕاست بۆ و تەماشایەکی کردوتی چ جوانی ژنە سەردەخەنی هاتێ. پیاوتنەکەی زۆر لاخۆش بوو. اینجاوتی تۆیش زۆر جوانی. ژنێکی دی بە دەنگێکی گڕەوتی چەندە لاوازیت ئەڵەی تازە لە نەخۆشخانە هاتوویتە دەرێ. لە پرێکدا جوتیارێک نزیک کەوتەوە. کەمێک مەست بوو. دوگمەی کراسەکی کراوە و ڕوویەکی خۆش و زۆر زانانەی هەبوو. قسەکانی بەوان بڕی وتی لەوە چێت هەموو کچە سەرتیب بن، لوتیان کورت و قوتە بڕوانە لە بەزمیان. ژنێکیان پێیوت وەرە ژوورێ تۆ هەر هاتوویت. پیاوەکەوتی دێم گیانەکەم. جوتیارەکە بەڕاکردن خۆی بە ژوورێدا کرد. ڕاستکۆڵنیکۆڤ کەوتەوە ڕێ. ژنە گەنجەکە لە دواوە هاواری کردوتی گوێگرە بەڕێز. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەڵێ چی؟ ژنەکە پەشۆکاوتی من گەورە و ئازیز زۆر خۆشحاڵە بووم چەند سەعاتێک لەگەڵ تا بم، بەڵام ئێستا نازانم بۆ ناتوانم لە بەرامبەرتا هیچ بڵێم. کوڕی باش 6 کوپیکم بدەرێ با شتێکی پێ بخۆمەوە. ڕاستکۆڵنیکۆڤ چی بەدەستەوە هات لە گیرفانی دەریهێنا. 3 پارچە 5 کوپیکی بوو. ژنەکەوتی چ گەورەیەکی میهرەبانیت. ڕاستکۆڵنیکۆڤتی ناوت چییە؟ ژنەکەوتی لە دووکلیت بپرسە. یەکێک لە ژنەکان کە بەسەر ئاماژەی بۆ لای دووکلیت ئەکردوتی بەسەیتر ئەمە چ مانایەکی هەیە؟ هیچ لەمە تێناگەم چۆن پارەوە پەیداکرێ. من ئەوەندە هەست بە سوکایەتی و ئازاری ویژدانی خۆمەکەم خەریکە بە زەویدا ڕۆچم. ڕاستکۆڵنیکۆڤ بە وردی بەو ژنەیدا هەڵڕوانی کە قسەکەی کرد. ژنێک بوو دەم و چاو ئاوڵاوی، تەمەن 30 ساڵ، ڕوویشین داگەڕا و لێوی ئاوسا بوو. ڕەخنە و ئاوازەکەی لەسەر خۆ و ئاغر بوو. ڕاستکۆڵنیکۆڤ هەر بەدەم ڕۆیشتنەوە لەگەڵ خۆیدا دووە. لەکوێدا خوێندومەتەوە کە یەکێک لەوانەی فەرمانی مەرگی بەسەرا دراوە. سەعاتێک پێش لە سێدارەدانی ئەڵێ یان وا بیرەکاتەوە کە ئەگەر ناچار بکرێ لەسەر لووتکێک یان تاوێرێک بژی ئەوەندە شوێنەکە تەسک بێ کە تەنیا جێ هەردوو پێی بێتەوە. هەموو چواردەوریشی هەڵدێر ئۆقیانوس تاریکستانێکی هەمیشەیی تەنیاییەکی بەردەوام زریانێکی هەتایی بێت و ناچاریش بێ هەموو تەمەنی یا 1000 ساڵ لەو شوێنەدا هەتایە بە پێوە بۆستێ. هێشتا هەر پێ خۆشەوە بژی نەخێرا بلێ. تەنیا ژیان و ژیان ئیتر هەر چۆنێک بێ تەنیا مانەوە ژیان. ئەمە حەقیقەتێکی سەیرە. خوایە چه حەقیقەتێکە. مرۆڤ چەندە هیچە. دوای کەمێکی تروتی بەڵام ئەو کەسێش کە لەبەر ئەو هۆیە بە مرۆڤەڵێ هیچ خۆشیشی چە. ڕاستکۆڵنیکۆڤ گەیشتە شەقامێکی دی. کۆشکی بلورین. ڕاز و میخین کەمێک لەموو بەرباسی کۆشکی بلورینی کرد. وەلێ من چیم ئەویست؟ بەڵێ ئەمویست ڕۆژنامە بخوێنمەوە. ئاخر زوسیمۆڤ ئەیوت کە لە ڕۆژنامەدا ئەوەی خوێندوێتەوە. پاشان کە ڕۆیشتە ناو ڕێستۆرانتێکی تا ڕادێ گەورە و پاکژە و پرسی ڕۆژنامەتان هەیە؟ ژوورەکانی ڕێستۆرانتەکە تا ئەندازێ خاڵی بوو. 2-3 مشتری چیان خواردەوە. لە ژوورێکی دوورەوە 4 کەس دانیشتبوون و شەمپانیانە نووشی. ڕاستکۆڵنیکۆڤ وای بۆ چووکە بێت زامی و تیفیان تیابێ، بەڵام نەیەتوانی لەو دوورەوە بیناسێتەوە. بەخۆی وت جاچی تایە با لێوێ بێ. بۆیە کە پرسی ڤۆدگاتەوێ
وتی نا چاخم ڕۆژنامە کۆنەکانی 5 ڕۆژ لەمە بەرم بۆ بێنە پارەی ڤۆدگاکەت ئەدەمێ چای چێکەوتی بەسەر چاو ئەمە ڕۆژنامەکانی ئەمڕۆ ڤۆدگایش ئەفەرموویت چاو ڕۆژنامە کۆنەکانیان هێنا ڕاستکۆڵنیکۆف دانیشت و کەوتە گەڕان ئیزلەر ئانسکی ئیزلەر بارتولا ماسیمۆ ئیزلەر ئای نەعلەت لە شەیتان ئەمەش هەواڵی جۆر بەجۆر ژنێک لەسەر پلیکانەکان کەوتە خوارەوە پیاوێکی سەرخۆش سووتە ئاگرکەوتنەوە لە پسکی ئاگرکەوتنەوە لە شەقامی پترسبۆرگ دیسانەوە ئاگربەربوونەوە لە پترسبۆرگ ئاگرکەوتنەوەیکی دی لە پترسبۆرگ ئیزلەر ماسیمۆ ئەمانەیش سەرنجام دەستی بە خوێندنەوەی ئەوە کرد کە خۆی ئەیویست لەبەر چاویدا دێڕەکان هەڵبەز و دابەزیان بوو لەگەڵ ئەوەیشدا هەواڵەکەی تا دوایی خوێندەوە و بە پەرۆشەوە کەوتە ناو ڕۆژنامەکانی ترەوە تا هەواڵی تازەتری تیا دەست بکەوێ لە کاتی هەڵدانەوەی لاپەڕەکاندا لەبێ تواناییدا دەستی ئەلەرزی لە پرایەکێک هاتە سەر مێزەکەی و لە پاڵیە دانیشت تەماشای کرد زامیتف هەر بە هەمان شێوەی جارانیەوە بە ئەمستیلە و زنجیرەوە بەو جیاوازیەوە کە لە نێوان قژەلول و ڕەش و ڕۆن لێدراوەکەی لەگەڵ هێلەکە جوانەکەی و چاکەتە کەمێک پواوەکەی و کراسە تا ڕادەیەک پیسەکەیدا هەبوو ئەو پێشاد بوو لانی کەم زەردەخەنێکی میهرەبان و ڕەندانەی بەسەر لێوە بوو دەم و چاوە گەنم ڕەنگەکەی لە نۆشینی شامپانیاوە سوورداگەڕا بوو بەسەر سوڕمایی و بەدەنگێکەوە کادوت سەدەیەکە ڕاستکۆڵنیکۆف ئەناسەوتی چۆنە تۆ لێرەیت دوێنێ ڕازومیخین پێیوتم کە هێشتا بێهۆشیت زۆر سەیرە ئەزانیت من هاتم وڵات ڕاستکۆڵنیکۆڤی زانی زامیتۆف دێتە لای ڕۆژنامەکانی لادا و ڕووی تێ کرد زەردەخەنێکی تەوساوی بەسەر لێوێ بوو کە تووڕێی و بێزاری پێوە دیار بوو بە هێوری وەڵامی دایەوتی ئەزانم هاتبوویت بۆلام بیستم بە دوای گۆرەوەکانمدا گەڕابووی ئایا زانیت کە ڕازومیخین تۆی خۆشەوێت وڵێت کە تۆ ئەو چوونەتە لای لیزاڤێتا ئیڤانۆڤنا ئەو ژنەیە کە ئەو ڕۆژە لەسرت ئەکردەوە و لەبەر خاتری ئەو چاوت لە ستوان پرۆخ داگرت و ئەو نێزانی مەسەلە چیە لەبیرتە چۆنە بێت نەزانی خۆ مەسەلەکە ڕوون بوو ها زامی تۆڤەتی چ بەڵایەکە ڕاستکۆڵنیکۆڤەتی چێ پرۆخ زامی تۆڤەتی نا ڕازومێخێنی هاوڕێت ڕاستکۆڵنیکۆڤەتی تۆ باشەژی جەنابی زامیتۆف بێ پارە و پوولە چیتە باشترین شوێن کێ ئێستا لە شەمپانیا تێری کردیت زامیتۆڤەتی ئەمە ئێمە دەمانۆشی ئەوەی تێری کردم ڕاستکۆڵنیکۆڤەتی حەقی خۆتە کەڵک لە هەموو شتێک وەرەگری پاشان دەستیدا بە پشتی زامیتۆف داوتی گوێمە دەرێ تۆ کوڕێکی زۆر میهرەبانیت چ خەوشێکی نییە من ئەوەی کەوتم بە خراپی نایڵم بەڵکو وەگەڵێن بەو پەڕی خۆشەویستی بگاڵتەوە ئەیلێم ئەمە ئەو قسەیە کە کرێکارەکەی تۆ ئەو کاتەی میتکای بەرمستە کۆڵەدا بوو ئەیوت لەبیرتە لەبارەی کوژانی پیرێژنەکەوە زامیتۆڤەتی تۆ چۆن نەزانی ڕاستکۆڵنیکۆڤەتی ڕەنگە من لە تۆ زیاتری لە بزانم زامیتۆڤەتی کابرایەکی سەیریت دیارە هێشتا زۆر نەخۆشیت نابوو بێتە دەرەوە ڕاستکۆڵنیکۆڤەتی بەلای تۆ شتێکی سەیرم زامیتۆڤەتی بەڵێ ڕۆژنامە خوێنیتەوە ڕاستکۆڵنیکۆڤەتی بەڵێ ڕۆژنامە زامیتۆڤەتی ڕۆژنامەکان زیاتر لەبارەی ئاگرکەوتنەوە ئەنووسن ڕاستکۆڵنیکۆڤەتی نەخێر من لەبارەی ئاگرکەوتنەوە ناخوێنمەوە لەو کاتەدا نیگایەکی نهێنی ئامێزی لە زامیتۆف کرد زەردەخەنەیەکی گاڵتە جارانە جارێکی دی لێوی پێلار کردە و لە حاڵێکدا کە چاوی لە زامیتۆف داگرت لەسەر قسەکانی ڕۆشت نەخێر من دەربارەی ئاگرکەوتنەوە ناخوێنمەوە وەلێ لاوی ئازیز ئەزانم زۆرت پێخۆشە بزانیت چیە خوێنمەوە بێڵێ دانی پێدا بنێ زامیتۆڤەتی هەرگیز ئەوە مەبەز نییە هەروە پرسییم بۆ نابێت بپرسی تۆ بۆ ئەیگەێنیتە ڕاستکۆڵنیکۆڤەتی گوێ بگرە تۆ پیاوێکی خوێنەوار و ڕووناکبیریت وایە زامیتۆڤ بە وێقارە وەڵامی داوتی من لە پۆلی 6 پەیمانگام ڕاستکۆڵنیکۆڤەتی پۆلی 6 ئەی پاسارێ جوانەکەم بەم سەر و قژەوە بەم ئەنگوسیلانەی دەستەوە لە پیاوێکی دەوڵەمە نەچی ئای چ کوڕێکی چاکیت
لێرەدا ڕاستکۆڵنیکۆف ڕوبەڕووی زامیتۆف قاقای پێکەنینێکی بێزارکرانەی لێدا. زامیتۆف سڵەمیەوە نەڕەنجە، بەڵام سەیری پێهات. زۆر بە جددی بە ڕاستکۆڵنیکۆفی وتەوە: ئای کە سەیری، من وازانم تۆ هێشتا وڕێنەکەی. ڕاستکۆڵنیکۆف وتی: وڕێنەکەم، تۆ درۆکەی پاساری. باش، من کابراایەکی سێرم، بەلاتانەوە سەیرم. ها شایانی ئەوم کە سیر بم؟ نا. زامیتۆف وتی: بەڵێ وای. ڕاستکۆڵنیکۆف وتی: کەواتە پێت بڵێم چیمە خوێندە و بە دوای چی داگەڕام؟ بڕوانە پێم وتن چەند ڕۆژنامەیەکم بۆ بێنن، حەق تەگومان بکەی، وایە؟ زامیتۆف وتی: باشە بێڵێ. ڕاستکۆڵنیکۆف وتی: باش گوێت گرت. زامیتۆف وتی: بۆ گوێ بگرم. ڕاستکۆڵنیکۆف وتی: دوای پێ دەڵێم، وەلی ئێستا ئازیزەکەم پێتی ڕاگەێنم؟ نا، چاکترە بڵێم دانی پێدانم. نا، ئەمەش ڕاست نییە. من ئەیڵێم و تۆ یادداشتی بکە. باشە، من دان بەوە دانم کام خوێندەوە بە دوای شتیش داگەڕام، ئەگەڕام و ئەم کۆڵیەوە. ڕاستکۆڵنیکۆف چاوی کەس کرد و لە قسەوەستا ئەم کۆڵیەوە و هەر بەر لە ئەمەیش هاتمە ئێرە. پاشان زۆر دەموچاوی لە ڕووی زامیتۆف نزی کردەوە، بە ئاهێکەوتی: بە دوای کوژدانی پیرێژنەکە داگەڕام، ژنی کارمەندەکە. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 23. زامیتۆف لە ڕاستکۆڵنیکۆف ڕاما بوو، بێ ئەوەی بجۆڵێ یا دەم و چاوی خۆی لە ڕووی ئەو دوور بخاتەوە. ئەوەی لای زامیتۆف لە هەموو ئەم شتانە سیرتر بوو. ئەوە بوو کە ئەم بێدەنگێ دەقیقەیەکی تەواوی خایەن، تەواوی 1 دقیقە ئەم دوانە لە یەکتریان ڕوانی. لە پرا زامیتۆف بەسەر سوڕمای و بێ ئارامیەوە هاواری کردوتی: باشە، چی دەخوێندەوە؟ بەڵام ئەمە چ پەیوەندێکی بە منەوە هەیە؟ ڕاستکۆڵنیکۆف بە هەمان لەسەر خۆی و بێ ئەوەی بەرامبەر بە هاوارەکەی زامیتۆف بسڵەمێتەوتی: ئەمە ئەو پیرێژنەیە ئەوەی کاتێک تۆ لە بەڕێوەبرایەتی پۆلی سەرقاڵی لێکۆڵینەوە بوویت لەسەری، لەبیرتە؟ من بێهۆش کەوتم. باشە، ئێستا تێگەیشتیت؟ زامیتۆف زۆر ناومێدانەوتی: لە چی بگەم؟ نازانم لە چی بگەم. ڕووی لەسەر خۆ هێوری ڕاستکۆڵنیکۆفی لە چرکە ساتێکدا گۆڕا و لە ناکاودا وەک پێشتر بە هەمان قاقای دەمارگیریەوە دەستی پێکردەوە، بە جۆرێک کەوا دەزانی توانای خۆگرتنی نییە. لە چرکە ساتێکدا ئەو هەستەی بەڕوونی هاتەوەیات کە زۆری بەسەردا تێ نەپەڕی بوو. ئەو کاتەی هاتەوەیات کە بە تەورێکەوە لە پشت دەرگاکەوە وەستا بوو. چێلوونەکە هاتووە چوو، دوانیش لە پشت دەرگاکەوە جوێنیانەدا و پاڵیان بە دەرگاکەوەنا. ئەویش لە پرێکدا ویست بووی هاواریان بەسەردا بکات و جوێنیان پێبدا، زمانیان لێ دەربکێشێت و سەر بنێتە سەریان پێ بگەنێ، قاقا لێ بدات و دیسان دووبارەی بکاتەوە. زامیتۆف وتی: تۆیان شێتی دیان؟ قسەکەی بڕی وەکو تۆ پڕ بیرۆکێکی بۆ هاتبێت و سەرسامی کردبێ. ڕاستکۆڵنیکۆف وتی: یانی چی؟ دەی بیڵێ. زامیتۆف بە تووڕێ وەڵامی دایەوتی: هیچ، هەمووی قسەی قۆڕن. هەردووکیان بێدەنگ بوون. لە پرێکە ڕاستکۆڵنیکۆف دوای ئەو پێکەنینە بەلێشا و پڕ لە ئازارانە کەوتە ناو دنیای بیرکردنەوەیەکی قوڵەوە. بەسەر مێزەکەدا نوشتایەوە و سەری نایە ناو دەستی بە جۆرێک وا دەزانی بە تەواوی بوونی زامیتۆفی لەبیر چۆتەوە. بێدەنگەکە تا ڕادەیەک ماوەیەکی درێژی خایەن. زامیتۆف وتی: تۆ بۆ چایەکەت ناخۆیت؟ سار دەبێتەوە. ڕاستکۆڵنیکۆف وتی: چۆن؟ چی دوت؟ چا؟ بەڵێ. ڕاستکۆڵنیکۆف قومێکی لە چایەکەدا تازێک نانی خستە دەمیەوە، نیگایەکە کتۆپڕی لە زامیتۆف گرت، وەگەوەی هەموو شتێکی هێنابێتەوە بیر هاتەوە سەرخۆی. جارێکی دی دەم و چاوی شێوە گاڵتە جارێکی پێشووی لە خۆگرتەوە و کەوتەوە چا خواردنەوە. زامیتۆف وتی: ئەم دزی و کەڵک و کڵۆکانە لەم ڕۆژانەدا زۆر بووە.
ماوەیەک لەمەوبەر لە ڕۆژنامەی هەواڵی مۆسکۆدا خوێندمەوە کە لە مۆسکۆدا تاقمێک ساختە چیان گرتووە لەوانەی پارێ قەڵب لێدەن و گرتویانن گروپێکی تەواون پارەی قەڵب دروزەکەن. ڕاستکۆڵنیکۆڤ بەهێمنی وتی ئەمەی تۆ ئێڵێت زۆر لەمە پێش بوو من مانگێ زیاترە ئەوەم خوێندوێتەوە. پاشان بە زەردەخەنەیەکی تەوسایەوتی تۆ لەو باوەڕ دایت ئەوانە دز و ساختەچی بن؟ زامی تۆڤوتی ئەی چۆن نین؟ ڕاستکۆڵنیکۆڤوتی ئەمانە ساختەچی بن؟ ئەمانە مناڵ و تازەکارن نەک کەڵک باس 50 کەسی تەواو بۆ ئامانجێکی وا لە دەوری یەکدی کۆگرن. باشە ئەمە ئەبێ بۆ کاری وا 3 کەسیش زۆرە ئەمەش بەمەرجێک کە هەر یەکێک لەوانە چەند لە خۆی دڵنیایە ئەوەندەیش لەوی تر دڵنیا بێ ئەوەندە بەسێکێکیان بەسەرخۆشی زمانی تەتەڵە بکات و شتێک بدرکێنێ ئەوسا هەموو ڕێسەکان ئەبێتەوە بەخوری. سادە و نەکردن ئەگەر نەزان نەبن چۆن بڕوا بە کەسانێکەکەن کە شیاوی ئەو کارانین و هەر ئاوا بۆ بانکەکانیان ئەنێرن بۆ ئەوەی پارەکانیان بۆ وەربکەنەوە. ئایا هەروە بێسێ و دوو کاری واکرێ؟ باشە گریمان کارەکە لەگەڵ ئەو ناشیانەدا سەری گرت و سەرکەوت باوایشی دابنین کە هەریکێک لەوانە ملیۆنێک ڕۆبڵی بۆ خۆی ورد کردەوە. باشە دوای ئەوە چی؟ هەرێکێک لەوانە تاماوە ئەبەسترێتەوە بەویترەوە. بەڕاستی مرۆڤ خۆی بکوژێ لەو حاڵی چاکرە. خۆ ئەگەر ئەمانە هەر نەیانتوانی پارەکە ورد بکەنەوە یەکێکیان ویستی لە نووسنگەیەک پارەکە ورد بکاتەوە 5,000 ڕۆبڵی وەرگرت و دەستی کەوتە لەگزین 4,000 ژمارد بەڵام بێەوەی 5 بژمێرێ هەر لەسەر بڕوا پێبوون نەیژمارد و هەڵیگرت تەنیا بۆی زووتر بیخاتە گیرفانی و بەپەلە بۆی دەربچێ. دیارە ئەمە گومان دروزەکە هەموو کارەکە بەهۆی نەزانی و دەبەنگیەوە ئەشێوێنێت. ئاخر شتی وابێ؟ زامی تۆ فوتی کە دەستیان بلەرزێ؟ بەڵێ ئەشێ من زۆر لەوە دڵنیام چونکە هەندێک جار مرۆڤ ناتوانێت بەسەر خۆی دازاڵ بێ. ڕاستکۆڵنیکۆڤ چۆن یعنی؟ زامی تۆ وتی بۆ نمونە تۆ توانی لە حاڵەتی وادا بەسەر خۆت دازاڵبی؟ نە من خۆم نازتوانم. بۆ 100 ڕۆبڵ دەستبردن بۆ شتێکی ئاوا پڕ لە مەترسی بە پارەی قەڵبەوە بە ڕێگادا ڕۆشتن ئەویش بۆ شوێ بۆ بەڕێوبرایەتی بانک کە لەو مەسەلانەدا خوێنیان بۆ بە ئاو نانا من لە حاڵی وادا ئارامم دێبڕێ. ئەی تۆ؟ ڕاستکۆڵنیکۆڤ دیسانەوە پڕ بەدڵ حەزی کرد زمانی دەرکێشێت و گاڵتەی پێ بکە. هەندێک جار تەزوێک بە پشتی ئاهات پاشان وەک ئەوەی لە دوورەوە قسە بکاوتی من وام نەئەکرد بەم شێوەیە پارەکانم وردەکردەوە 1000 ڕۆبڵی یەکەمم ئەژمارد ڕەنگە 4 جار بەمژماردە لەسەر هەرێکێکیشیان ئەوەستام و لێ ڕامام ئەوسا ئەچوومە سەر 1000 دووەم و دەستم بە ژماردنیە کرد لەبەرەوەی گەشتو بوومە ناوڕاستی کارەکە یەکێک لە 50 ڕۆبڵیەکانم دەرهێنا ئەمدایە بە ڕووناکێکە پاشان خەڵم ئەگیڕای و دیسان و ئەمدایە بە ڕووناکێکە نەکا قەڵب بێ واتە ئەترسم ئەموت خزمێکم ماوەیەک لەمەوبەر 25 ڕۆبڵی بەم جۆرە لە کیسچوو پاشان حکایەتێکم ئەگیڕایەوە ئەوسا هەر بەدەم ژماردنی 1000 ڕۆبڵی سێمەوە ئەموت خێر بمبورە وازانم لە 2000دا 700 ڕۆبڵم بە هەڵە ژماردووە گومانم هەیە ئەوسا 1000 ڕۆبڵی سێمم لا برد و ئەگەڕامەوە سەر 2000ەکە بەم جۆرە تا هەر 5000ەکەم تەواو کرد کە تەواو ئەبووم لە سەفتەی 5ەم و دووەم گەڵایەکم دەرهێنا و دووبارە ئەمدانە بەر ڕووناکی و دیسان گومان مەکرد و ئەموت تکایە ئەمانم بۆ بگۆڕنەوە تاوام لێ کرد ئارەقە لەسەری و بێت و لە بنی پێو دەرچێت بۆی نەزانێ چۆن زووتر لە دەستم ڕزگاری بێ کاتێکیش کارەکە ئەگەنمە ئەنجام ئەڕۆم دەرگاکەکەمەوە بەڵام نا ببوورە سەر لە نوێ گەڕێمە و پرسیارێکی لێکم یان داوای ڕوونکردنەوەیەکی لێکم بەڵێ من بوومایە وامە کرد زامی تۆف پێکەنی وتی تۆ چ شتێکی سەیرەڵیت ئەمانە هەموو هەر قسەن بەڵام ئەگەر ئەمە بەکردەوە بکەیت بێگومان سەرەنەگرێ بیت با پێت بڵێ لە کاری وادا بە بڕوای من نەک کەسانی وەک من و تۆ بەڵکو خەڵکانی بە ئەزمون و بێباکیش ناتوانێت لە خۆی دڵنیا بێت و بەسەر خۆی دازاڵ بێت بۆ دوور بڕۆین با نمونەیەکت بۆ باس بکەم پیرێژنێکیان لە گەڕەکی ئێمە کوشت لەوە ئەچوو بکوژەکەی زۆر خوێن ڕێژ و کردەبێ بێسەڵکردنەوە و بە ڕۆژی نیۆڕۆ کارەکەی ئەنجامدا هەر وەکو ماجیزەیش ڕزگاری بوو لەگەڵەوەیشدا دەستی لەرزی خۆی نەگرت و نەیتوانی دزیەکە بە تەواوی بکە لە کارەکەی و دیارە
ڕاستکۆڵنیکۆف پێ ناخۆش بوو بە دەنگی بەرز وەک ئەوەی بێوێ زامیتۆف بێنێتە قسە هاواری لێکردوتی چۆن دیارە باشە ئەگەر ڕاز دەکەی بۆ بەگرتی نادەی زامیتۆف وتی جا چییە بێگومان بەگرتیە دەن ڕاستکۆڵنیکۆف وتی کێ تۆ بەگرتیە دەی گیانتان دەرەچێ ئاخر لای تۆ ئەوە گرنگە کە ئەو کەسە پارە خەرجەکایان نا جاران پارەی نەبۆ ئێستا کتوپڕ کەوتۆتە پارە خەرجکردن باش کەواتە هەرە بێ ئەو بێ کەواتە ئەگەر بێ مناڵێک ئەتوانێت کڵاوت لەسەرنێ زامیتۆف وەڵامی داوتی قسەکە لێرەدایە کە ئەوان هەموو هەرواکەن ئاقڵان ناکوژن خۆیانە خەنە مەترسیەوە پاشان لە پرێکدا لە قاوەخانێکدا بەجیرەکەون هەر لە کاتی ئەو پارە خەرجکردنەدا ئەکەونە تەڵەکە هەموو کەسانە وەک تۆ قسەزان و دووربینین تۆ هەڵبەت نەئەچوتە مەیخانە ڕاستکۆڵنیکۆف برۆی هێنایەوە یەک و چاوی لە زامیتۆف بڕی پاشان بێمەیلانەوتی تۆلیک بەدەم تا دێتە خوارێ بۆی بزانی ئەگەر من لە حاڵەتێکی وادا بم چیەکەم زامیتۆف بەجددی و دڵنیایوتی وایە حەزەکەم بیزانم قسە و ڕوانینەکەشی لە ڕادە بە دەرزیاتر بوو ڕاستکۆڵنیکۆف لی پرسی زۆر حەزەکەی زامیتۆف وتی زۆر ڕاستکۆڵنیکۆف وتی زۆر باشە من ئاوامە کرد لە پڕان ڕاستکۆڵنیکۆف دیسانەوە ڕووی لە ڕووی زامیتۆف نزی کردەوە لێ ڕامە زۆر لەسەرخۆ بە جۆرێک کە ئەم جارێن زامیتۆف تەزوێکی تێگەڕا دەستی بە قسە کردەوتی ئەگەر من بە کوژەکە بوومایە ئاوامە کرد پارە و شتەکانم هەڵەگرت هەر کە لە ماڵەکە بەهاتماتە دەرێ یەکسەر بێ ئەوەی بچمە شوێنێکی تر ئەڕۆشتم بۆ جێگایەکی دوور شوێنێکی تەواو تەریک کە کەس نەمبینێ بۆ نمونە بۆ بێستانێک یان شتێکی لەو بابەتە لەوێ لەو بێستانە یا لەو حەسارەدا بە دوای بەردێک یان تاوێرە بەردێکدا کە کێشەکەی 20 یا 25 کیلۆ بێت و ئەشێت لە ساختمانێک و ما بێتەوە ئەگەڕام کەمێک بەرزمە کردەوە بێگومان ژێر بەردەکە چاڵۆکەیەکە هەموو پارۆشتەکانم مەخستە ئەو چاڵەوە و ڕێک مەخست بەردەکەم وەک جارانی خۆی دانایەوە پێم ئەنایە سەری و پاشان لێی دوورەکەوتمەوە ساڵێک یان دوان تۆ بڵێ 3 ساڵیش هەر نەئەچوومە لایدا ئیدی با هەر بگەڕێنەوە سوور بخۆن و زۆرنا لێدەن زامیتۆف دیسان بێوەی بزانێ بۆ تا ڕادێک زۆر بەهێوری وتی تۆشێتیت پاشان کتوپڕ خۆی لە ڕاستکۆڵنیکۆف دوورخستەوە لە پرێکدا چاوی ڕاستکۆڵنیکۆف گریشکێکی تێکەوت ڕنگ بەڕوویە نەما و لێوی چەند جارێک لەرزی پاشان چەند توانی لە زامیتۆف نزیکەوتەوە بێ ئەوەی هیچ بڵێ لچ و لێوی کەوت نەجوڵە ئەمە نیو دەقیقەی خەیان ئەیزانی چیەکە بەڵام نەیەتوانی بەسەر خۆی دازاڵ بێ وشەی ترسناک وەک کڵۆمی دەرگاکە بەسەر لێوێ و ئاهاتوە چوو زۆری نەما بوو دەربڕێ ئەوەندەی بەس بوو لێی بگەڕێت تا بکەوێتە سەر زمان ڕاستکۆڵنیکۆفتی چۆنە ئەگەر من پیرێژنەکە و لیزافێتان کوشت بێ لەگەڵ تەواوکردنی قسەکەدا ڕاستکۆڵنیکۆف هاتەوە سەرخۆی زامیتۆف زۆر بەسەر سامیە و لێڕوانی و ڕەنگی وەک گەسپی بوو کە چەند زەردەخەنێکی بۆ کرد و بە دەنگێکی تەواو نزمەوە کە بە زەحمەت ئەبیسراوتی جاشتی وابێ ڕاستکۆڵنیکۆف بەڕقەوە لێڕوانی و پاشان بە ساردی و گاڵتە پێکردنەوتی دانی پێدا بنێ کە باوەڕت کرد وایە زامیتۆف بەپەلەوتی هەرگیز باوەڕم نەکرد ئێستاش لە هەر کاتێکی لەمەوبەر زیاتر باوەڕ ناکەم ڕاستکۆڵنیکۆفتی بەڵام کەوتیتە تەڵەکەوە چۆلەکەی ناوداو کەواتە لەمەوبەر باوەڕت کردووە ئەگەر وە خۆت ئەڵێیت ئێستا لە هەر کاتێکی لەمەوبەر زیاتر باوەڕ ناکەم زامیتۆف کە دیار بوو شڵەژابووتی نا هەرگیز وانە تۆیش بۆیە ئاوا ترساندمت کە کار بگەینیتە ئەمان جامە ڕاستکۆڵنیکۆفتی کەواتە باوەڕ ناکەیت ئەی ئەو ڕۆژەی کە من لە ئیدارە هاتمە دەرەوە
لە دوای من تۆ چی دوت؟ ئەی بۆ کە هاتمەوە سەرخۆم ستوان پڕخ کەوتە لێکۆڕین لەگەڵمان. ڕاستکۆڵنیکۆف کڵاوەکەی بەدەستەوە گرت و هاواری لە پێش خزمەتەکە کردووتی های حسابەکەم بۆ بێنە. پێش خزمەت خێراچوو بۆ لای و وەڵامی دایوتی هەموویە کاتە 30 کۆپیک. ڕاستکۆڵنیکۆڤتی ئەمەش 20 کۆپێکی تر بۆ ڤۆدگاکەت. پاشان لە حاڵێکدا دەستی بە پارەکانەوە ئەلەرزی بۆ زامیتۆفی درێژ کردوتی بڕوانە ئەم هەموو پارەیە سوور و شین هەمووی 25 ڕۆبڵە. ئەمە لە چۆ هاتووە؟ ئەم جلو بەرگەنوێم لەکوێ هێناوە؟ تۆ خۆ دەزانی کە من 1 کۆپێکم نەبوو. بێگومان لەبارەی منەوە پرسیارت لە خاوەن ماڵەکەم کردووە. دەی بەس ئیدی بە زمانی فەڕەنسی قسەکانی تەواو کردوتی زۆرم وت بە ئومێدی دیدار هەر خۆش بیت. ڕاستکۆڵنیکۆف چووە دەرەوە. هەستێکی بێزرا و سەیری واجیانی داگرتە بوو کە هەموو لەشی ئەلەرزی بەڵام هەستەکە چێژ و تامێکی زۆر خۆشیشی تیا بوو. هەرچەندە مڕومۆچ و تەواو ماندوو بوو دەم و چاوی واتێک چوو بوو ئەدوت تازە هاتوتەوە هۆشخۆی ماندوێتیەکەی تا ئەهات زیادیە کرد. ئەو توانای تێئەهاتەوە لەگەڵ یەکەمین هەستی ئەو توانە تێهاتنەوەیدا لە پرێکدا هەڵەچوو. دیسان بە هەمان خێراییەوە ئەنیشتەوە. زامیتۆف کە بە تەنیا مایەوە بۆ ماوەیەک هەر لە جێگاکی خۆیدا بیریە کردەوە. ڕاستکۆڵنیکۆف هەموو بیر و بۆچوونەکانی لەبارەی مەسەلەکەیەوە ئاوژوو کرد و بێ ئەوەی بەخۆی بزانێ ڕایەکی سەقامگیری پێبەخشی. ڕایەک هەرگیز بەرهەڵبەز و دابەزی پەشیمان بوونەوە ناکەوێت. دوای کەمێک زامیتۆف بە دەنگێکی تەواو بڕیاردرانەوەتی بەڕاستی ئێلیا پێترۆڤیچ دەبەنگە. کە ڕاستکۆڵنیکۆف دەرگای ڕیستۆرانتەکەی بەڕووی شەقامەکەدا کردەوە لە پرێکدا لە بەردەم دەرگاکەدا تووشی ڕاز و میخین بوو. هەردووکیان لە دووری هەنگاوێکەوە یەکتریان نەبینی. تەنانەت لەوەدا بوو کە سەریان بەریەکتر بکەوێت. ماوەیەک لە یەک ڕامان ڕاز و میخین تەواو سەری سوورما بوو وەلێ لە پرێکدا تووڕە بوو. تووڕەبوونێکی ڕاستەقینە بە شێوەیەکی ترسناک لە چاویەوە بریقەیدا و بە هەموو توانایە و هاواری کردوتی ئەوە تۆ لێرەی لەناو جێ هەڵاتویت لە ماڵەوە تەنانەت ژێر قەنەفەکەی شت بۆ گەڕام چوومە سەربان بەهۆی تۆ نزیک بوو لە ناستاسیەش بدەم کەچی وا جەنابەت لێرەیت ڕوودیام کارانە مانای چی؟ ڕاست بڵێ دانی پێدانە گوێت لێمە؟ ڕاستکۆڵنیکۆڤ لەسەر خۆ وەڵامی دایوتی ڕاستیەکەی ئەوەیە لەدەست ئێوە تەواو بەتەنگ هاتووم لەوەدا بمرم ئەمەوێت تەنیا بم. ڕاز و میخێنوتی تەنیا؟ تۆ هێشتا توانای بەڕێگا ڕۆشتنت نییە و دەم و چاوت زەرد و هەناسە بڕکێتە. کەرە تۆ لە کۆشکی بلوریندا چیتا کرد؟ دەی بەڕاستی بێت. ڕاستکۆڵنیکۆڤ وتی وازم لێبێنە. ئەمەی وتویستی بەلای ڕاز و میخیندا تێپەڕێ بەڵام ئەم هەڵوێستە وەندە ڕاز و میخێنی تووڕە کرد لەوەدا بوو لە پێستی خۆی بێتە دەرێ. تند شانی ڕاستکۆڵنیکۆفی گرتوتی وازم لێبێنە؟ تۆ لەوەی کە کردوتە هێشتا ئەوەندە ڕووقایمی ئەڵەی وازم لێبێنە؟ ئەزانێت هەر ئێستا چیت لێکم؟ باوەشت پیاکەم وەک پریاسکە گرێ دەدەم ئەتخەمە بنهەنگڵم و ئەتبەمەوە بۆ ماڵەوە دەرگاکەیشت لەسەر داخم. ڕاستکۆڵنیکۆف بەنیمچە هێوریەکەوتی گوێ بگرە ڕاز و میخێن نابینیت کە من چاکەی تۆم نابێ؟ چاکەکردن لەگەڵ کەسانێکدا کە پێی نەزانن بۆ چییە؟ ئەوانەی بەرگەی چاکە ناگرن؟ باشە تۆ بۆ لە بەرایی نەخۆشیەکەمەوە بە دوامەوەی تو لێم ناگەڕێ چێ ناڵێت من ئەو کاتە زۆر دڵخۆشە بووم ئەگەر بمردمایە. باشە ئایا ئەمڕۆ بە تەواوی ئەوم تێنەگەیاندیت کە تۆ ئازار مەدەیت کە تۆ ئارامت لەبەر هەڵگرتووە؟ بەڕاست ئەم حەزی مرۆڤ ئازاردانە لە تۆدا چییە؟
من دڵنیا دەکەم هەموو ئەم شتانە ئەبنە هۆی ئەوەی کە من بە تەواوی چاک نەبمەوە، چونکە بەردەوام ئەم هەژێن و بێزارە بم. بینیت زوسی مفیش ئەو جارە ڕۆشتە دەرەوە تا ناڕەحەت نەبم. تووبی خوددا تۆیش لێم بگەڕێ و وازم لێ بێنە، پاشان تۆ بە چاقێکەوە ئەتەوێت بە زۆر ئاگاداریم بکەی. بۆ نابینیت من کە ئێستا قسە لەگەڵ تۆداکەم لەو پەڕی هوشیاریتان؟ چۆن پێم بڵێ چۆن ئەتوانم تۆ بەوە قایل بکەم کە پێمەوە نەنووسێت و چاکەم لەگەڵدا نەکەی؟ بێڵن با من بێوەفا بم، بێڵن با من پیاوێکی ڕسوا بم. تەنیا بەخوا سوێنتان نەدەم هەمووتان دەست لەسرم هەڵبگرن، وازم لێ بێنن، وازم لێ بێنن. ڕاستکۆڵنیکۆڤ کە دەستی بە قسە کرد لەسەرخۆ بوو، بەوەی شادمان بوو کە وردە وردە ژەهرەکەی ئەڕشت. بەڵام کە گەیشتە کۆتای قسەکانی زۆر هەڵچوو، هەناسەی گیرا تەواو وەگە و کاتەی کە لەگەڵ لۆژیندا بەسەری هات. ڕازومیخین وەستا بیری کردەوە، دەستی لە ڕاستکۆڵنیکۆڤ بەردا و بە هێوری و تا ڕادێک بەلێ ڕامانەوتی بڕۆ بۆ دۆزەخ. بەڵام کە ڕاستکۆڵنیکۆڤ ویستی هەنگاو بنێ لە پرەکدا هاواری لێ کردوتی ڕاوەستە، گوێ بگرە، من پێدراگەنم کە هەمووتان بێ هەڵاوێرکردن چقەچنا و درۆزنن، هەر ئەوەندەی هەز بە ناخۆشیێکی خۆتان بکەن، ئیتر وەک مریشکێک کە لە کاتی هێلکەکردندا گارەکارەکە، ئێوەش گوێمان بە خەمی خۆتان ئاخنن. تەنانەت لە مەسلێدا دزی لە نووسەری بێگانەی شەکەن، بە ئەندازەی گەردیلێک ژیانێکی ئازاد و ڕەسەنتانتیانە. لە ڕۆنی حود دروست بوون و لە باتی خوێن ئاو بە دەمارتاندا ئەگەڕێ، بڕوان بە هیچتان نییە. لە هەر بار و دۆخێکدا بن تاقە مەبەستان ئەوەیە چی بکەن تا لە مرۆڤ نەچن. کە ڕاستکۆڵنیکۆفی بینی دیسانەوە کەوتەڕێ، بە ڕقێکی زۆرترەوە هاواری لێکردوتی ڕاوەستە تا دوایی گوێ بگرە. ئەزانیت ئەمڕۆ بەهۆی گوێزانەوەمەوە بۆ خانوێکی تر هاوڕێکانم دێنە لام، ڕەنگیشە ئێستا هاتبن. من مامەم لەوێدانەوە، ئێستا هات بۆ لام، دامنا پێشوازی لە میوانەکان بکە. باشە، ئەگەر تۆ دەبنگ نەبووی تایە، دەبەنگێکی تەواو گەوجێکی ڕاست و دروست نەبووی تایە، کۆپیەکی خەڵکی بێگانن نەبووی تایە، بڕوانە ڕودیا من دانی پێدانێم کە تۆ لاوێکی ئاقلیت، بەڵام دەبەنگیت. جا ئەگەر تۆ دەبنگ نەبووی تایە، چاکتروا بوو کامڕۆواتە هەر لە ئێوارەوە سەرێک دە من بدەیت و پێکەوە دابنیشین. ئەوە چاکتر بوو لەوەی بێهودە شەقامەکان بپێویت. بەڵام ئێستا کە هاتوویتە دەرەوە ئیدی چارێک نەماوە. من کورسێکی هەرا و نەرمت بۆ پەیداکەم، خاوەن ماڵەکە هەیەتی، چای و کۆڕی هەموو برادران، ئەگەریش بتەوێ ئەشێ لەسەر قەرەوێڵەیەک بتخوێنم، هەر لە بینماندا ڕابکشێ. زوسی مفیش لەوەیە دەیت؟ ڕاستکۆڵنیکۆڤتی نەخێر. ڕازومیخین بە پەرۆشە هەواری کردوتی درۆکەیت، تۆ چیە زانی؟ تۆ ناتوانی وەڵامی ڕەفتاری خۆت بدەیتەوە، ئەسڵەن هیچ لە ژیان نازانی. من هەزار جار شەڕم لەگەڵ خەڵکیدا کرد و پاشان گەڕاومەتەوە لایەن، خەجاڵەت بووی، هەر ئەگەڕێیتەوە لای مرۆڤ، کەواتە ناونیشانەکەمت لەبیر نەچێ. خانووی پاچینکیف نهۆمی. ڕاستکۆڵنیکۆڤتی بەم حسابە تۆ جەنابی ڕازومیخین ئامادەیت لەسەر چاکەت هەڵدانیش بخۆیت؟ ڕازومیخێنوتی چێ لە من بدا، تەنانەت ئەگەرێکێک بیریش لە لێدانی من بکاتەوە لوتیشکێنم. ماڵی پاچینکۆڤ ژمارە 47 لە ئاپارتمانی پوشکین، کارمەندی دەوڵەت. ڕاستکۆڵنیکۆڤتی نایم ڕازومیخین. ئەوسا ڕاستکۆڵنیکۆڤ سوڕا و پێی هەڵگرت. ڕازومیخین لە دوا هاواری لێکردوتی گرەوەکەم کە دەیت، ئەگینا تۆ ئیتر نامەوێت بتبینم. بوەستە، زامیتۆڤ لە ژوورەوەیە؟ ڕاستکۆڵنیکۆڤتی لەوەیە. ڕازومیخێنوتی تۆ دیت؟ ڕاستکۆڵنیکۆڤتی دیم. ڕازومیخێنوتی قسەتان کرد؟ ڕاستکۆڵنیکۆڤتی قسەمان کرد. ڕازومیخێنوتی دەربارەی چی؟ بەڵام بڕۆون بە، نامەوێت بڵێ. پاچینکۆڤ ژمارە 47 ناوی پوشکینیشت لەبیر نەچێ. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار، پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 24.
ڕاستکۆڵنیکۆف گەیشتە شەقامی سادوڤایە و خەریک بوو لە چاو نەبوو. ڕاز و میخین لە دواوە بۆیە ڕوانی و بیریە کردەوە. لە دواییدا دەستێکی هەڵتەکاند و چوە ناو ساختمانەکەوە، بەڵام لە ناوەڕاستی پلیکانەکاندا وەستا و تا ڕادەیەک بە دەنگی بەرز لەسەر بیرکردنەوەکەی ڕۆشت. لعنەت لە شەیتان، قسەکانی بەمانان وەگەوەی منیش دەبەنگم، بەڵام بۆ شێتەکانیش قسەی بەمانە ناکەن. وەک بزانم زوسیمۆفیش لەم مەسلێ ترسێ. پاشان بەناو چاوی خۆیدا کێشا و بەردەوام بوو. باشە چییە بێت ئەگەر هەر ئاوا بە تەنیا وازی لێ بێنم؟ بێگومان خۆیدا بەدەم ئاوە بەداخەوە من هەڵم کرد. نابێ بەتاو کەوتە دوای ڕاستکۆڵنیکۆف، وەلە ئیدی ئاسەواری دیار نەبوو. ڕاز و میخین تفێکی هەڵدا و بە هەنگاوی فراوان بەرەو کۆشکی بلورین گەڕایەوە بۆ ئەوەی تازووە زامیتۆف بخاتە ژێرگیر و گازی پرسیارەوە. ڕاستکۆڵنیکۆف ڕاز بەرەو پردی سین ڕۆشت. لە ناوڕاستی پردەکەدا و لە کەنار تەیمانە ئاسنەکە داوەستا. ئانیشکی نانە سەر و لە ئاسۆی دۆری ڕوانی. دوای خواحافیزی کردن لە ڕاز و میخین هێن بێهێزی و ماندوێتی دەستی بەسەردا کێشا کە زۆر بە زەحمەت خۆی بێوەگەیان پێی خۆش بوو لەسەر شەقامەکە دابنیشێت یا ڕابکشێت. لە کاتێکدا کە بەرەو لای ئاوەکە چەمابووە، بێویستی خۆی تەماشای دوازەر دەگوڵ ڕەنگەکەی خۆر و ئەو ڕیزە خانووی کرد کە لە تاریکاییە ئەنگوستە چاوەکەدا پەنجەرەکانیان شەوقی دەدایەوە. یەکێک لە پەنجەرە دوورەکانی ژوورێکی خوارەوە کە ئەکەوتە کەناری چەپی ڕووبارەکەوە لە دوازەردەی خۆر کە لەو چرکە ساتەدا ڕاز لێدا وەک ئاگر ئەدرەوشایەوە. ئاوە هەرە تاریکی ڕووبارەکەیش سەرنجی ڕاکێشا بوو، وەک بڵێ زۆر بە قوڵی لێ ئەڕوانێ. سەرنجام بازنەی ڕەنگسوور لە بەرچاوانیدا کەوتنە سوور خواردن، ماڵەکان کەوتنە جوڵە، ڕێبوارەکان کەنار دەریا، گالیسکەکان و هەموو شتەکانی دی کەوتنە جوڵە و سەما. لە پرێکدا مچڕکێکی پێداهات، وەگەوەی بەهۆی دیمەنێکی ترسناک و سامناکەوە لە بێهۆشەکەی خەلەز بێ. هەستی بەیەکێ کرد لە پاڵیا لە لای ڕاستیەوە وەستاوە. تەماشای کرد ژنێکی باڵا بەرزی بینی دەسماڵێکی بەسەریدا دابوو. ڕەنگی زەرد و لاواز و چاوە سوور داگەڕاوەکانی لە مەستیدا بە قوڵدا چوبوون. ژنەکە ڕێک لەمی ئەڕوانی، وەلێ دیار بوو کە هیچ نابینێ و کەس ناناسێ. لە ناکاودا ژنەکە بەدەستی ڕاستی ئاسنی تەیمانەکەی گرت، قاچی ڕاستی بەرز کردە و بەپەلە خستیە ئەو دیوی تەیمانەکەوە. پاشان بە پێی چەپی هەمان ئەو کارێ کرد و خۆی فرێدا ڕووبارەکەوە. ئاوە پیسەکە بە ئەندازەی خۆی جێگای بۆ کردەوە و لە چاوتروکانێکدا قوتیدا، بەڵام دوای کەمێک خنکاوە کە سەر ئاو کەوت. شەپۆلانی ئاو ئەی بردو سەر و قاچی قوم کردبوو، تەنیا پشتی بە دەرەوە مابوو. کراسەکەی وەک سەرینێک پڕ لە هەوا و بەسەر ئاوەکەوە تۆپەڵ ببوو. دەیان هاوار بەرز بووە کە خۆی خنکان. خەڵکەکە گەیشتن و هەردوو کەنارەکە پڕ بوو لە تەماشاکەر. لەسەر پردەکە و بە دەوری ڕاستکۆڵنیکۆفدا کەسانێکی زۆر خڕبوونەوە، پاڵیان بە ڕاستکۆڵنیکۆف و ناو بە تەیمانەکەیان و نووسان. لە شوێنێکی کەمێک نزیکەوە دەنگی گریانی ژنێگە بیسرا کە بانگی هەڵدا بوو. هاوار ئەوە ئەفرۆسین و شکای خۆمانە، خەڵکی نەفریای کەون، باوکانی عزیز ڕزگاری بکەن. خەڵکەکە هاواریان لێ هەستاوتی بەلەم، وەلە ئیدی پێویستی بە بەلەم ناکرد. پاسەوانێک بە پلیکانەکانی پاڵ پردەکەدا خێرا بەرەو ڕووبارەکەدا کەوت. پاڵتا و پێڵاوەکانی داکەند و خۆی هەڵدایە ناو ئاوەکەوە. زۆری نەویست تا بگاتە لای ژنەکە، چونکە ئاوەکە لە دووری دوو هەنگاوە ژنەکەی بەرەو لای پلیکانەکانە برد. پاسەوانەکە بەدەستی ڕاستی جلەکەی بەریگرت و بەدەستی چەپیشی ئەو داریگرت کە هاوڕێکی بۆی درێژ کرد بوو. ژنەکە زوو لە ئاوەکە دەرهێنرا، خستیانە سەر تەختە بەردەکانی پاڵپردەکە. ژنەکە زوو هاتەوە سەرخۆی کەمێک جوڵا، دانیشت و دایە پەژمێن و پرخە و بێهودا دەستی بەسەر جلە تەڕەکانیدا هێنا، هیچی ناوت. هەمان دەنگی ژنەکەی پێشوو لە پاڵ ئەفر و سینوشکادا کەوتە لاڵانە و ئەیوت خەڵکینە ئەزانن چەندە مەست ماوەیەک لەمە بەرویستی خۆی بخینکێنێت،
بە هەڵواسرایی پەتمان لە ملی کردەوە. ئێستا چوون بۆ دوکان و بە کیژۆڵەکەم و داگای لێبێ و ئەم کارە ساتەی بەسەرداهات. دراوسێمانە براکانم، دراوسێ خۆمان، ماڵمان لەم نزیکانەیە. ساختمانی دووەمی سەر سوچەکە لەوێ. خەڵکەکە بڵاویان لێکرد، بەڵام پاسەوانەکان هێشتا سەرقاڵیش نەکەبوون. یەکێک لەبارەی بەڕێوەبرایەتی پۆلیسەوە بە دەنگی بەرز قسەیە کرد. ڕاستکۆڵنیکۆف بە هەستێکی سەیرەوە بێ بایەخانە و بێژێ پێدان لە هەموو ئەو شتانەی ڕوانی هەستی بە نەفرەت و بێزاریە کرد. لەبەر خۆیە دووە نا کارێکی دزێوە ئەوە ناهێنێت. هەر لەسەری ڕۆشت هیچ ڕوونادا چاوەڕوانی چ کەڵکێکی هەیە. ئەمە بەشی پۆلیسە کە وایە بۆ زامیتۆف لەوێ نییە، کەواتە لە سعاتنەوە ئەم بەشەکراوەیە. پاشان پشتی دایە تەیمانەکە و سەیری ئەم لاو ئەو لای خۆی کرد. ڕاستکۆڵنیکۆف بەجەخت لەسەرکردنەوتی بۆنە چی ئەبێت با بێ. بەسەر پردەکەدا بەرەو ئەو شوێنە ملینا کە بەڕێوەبرایەتی پۆلیسی لێبوو. دڵی خاڵی و گیرا بوو، ئارەزووی لە بیرکردنەوە نەکرد. تەنانەت جۆرێک لە غەم و بێتاقەتی هاتە سەرینی. ئەو گوڕوتینەی کە پێشتر هەیبوو ئەو کاتی لە ماڵەوە بۆ ئەنجامدانی کارەکە هاتە دەرەوە ئیدی ئاسەواری نەمابوو، بێحاڵی جێی ئەوانەی گرتبەوە. ئەو کاتەی لە سەرخۆ و بە بێزاریەوە بە کەنار ڕووبارەکەدا ئاڕۆژت بیریە کردەوەی وت وایە ئەمەش ڕێچارەکەیە، لەگەڵ ئەمەشدا کارەکە تەواوەکەم چونکە ئەمەوێت. ئەی بەڕاست ئەمە ڕێچارەیە؟ چ جیاوازێکیە؟ شوێن پێیەکە و تیاوەستم. کۆتاییەکی سەیرە. ئای چ کۆتاییەکە؟ پێیان بڵێم؟ نەفرەت لە شەیتان چاک ماندوو بوو وا چاک ڕابکشم یا تازوە دابنیشم. لە هەمووی خەجاڵەتتر ئەوەیە کە ئەمە کارێکی زۆر گەلۆرانەیە. ئەمەش کەیروسیا ئەو گەمژەیانە زۆرن کە بە بیری مرۆڤ دادێن. بۆ گەشتن بە بەڕێوەبرایەتی پۆلیس ئەبوو هەرڕاز بڕۆیت. پاشان لە پێچی دووەمدا بەلای چەپدا لابدەی. هەردوو هەنگاو بەو لاوە بەڕێوەبرایەتی پۆلیس بوو، بەڵام کە گەشتە پێچی یەکەم وەستا بیری کردەوە بێ هیچ مەبەستێک یان ڕەنگە تەنیا بۆ ئەوە بوو بێت دەرفەتێکی کەمی دەست پێوێ لە دوو کۆڵانەکەی دی تێپەڕی. سوڕێکی خوارد و چوە ناو کۆڵانەکەوە. هەر ئەڕۆشت و چاوی لە زەویەکە هەڵنابڕی. لە پڕێکدا وەک یەکێک بەگوێیدا بچرپێنێ سەری بەرز کردەوە. بینی بەرامبەر هەمان ماڵ و لە پاڵ دەرگای دەرەوەی داوەستاوە. ئەو لەو شەوە نەهات بۆ ئێرە و تەنانەت بەلاشیدا تێنەپەڕی بوو. ئارەزوێکی بێمانە کە لە وەسفکردن نایەت بەرەو ناوەی ئەکێشا چۆ خانووکەوە. لە ڕاڕەوەکە تێپەڕی. پاشان لە یەکەم دەرگا و ڕۆشت و بەو پلیکانانەدا کە ئاشنایەتی لەگەڵیاندا هەبوو بەرەو قاتی چوارەم سەرکەوت. پلیکانەکان تەنگەبەر و پڕ لە ساتم و زۆر تاریک بوون. لە هەموو قاتێک داوەستا و بە هەموو لایەکدا ملە قوتەی بوو. لە ڕاڕەوی قاتی یەکەمدا شوشەی پەنجەرێک بە تەواوی دەرهات بوو. بیری کردەوە کە ئەوسا ئەمەوانە بوو. ئەمەش ئاپارتمانی قاتی دوو کە نیکۆلا و میتکا لەوێ کاریانە کرد داخرا و دەرگاکەی ڕەنکراوەتەوە. مانای وایە ئەدرێتەوە بکرێ. ئەمەش قاتی سێ و چوار. ئێرێ تەواو واقعی وڕما. دەرگای دەرەوەی ئەم ئاپارتمانە بە تەواوی کرابەوە. خەڵکی تیابوو کە دەنگیانە میسرا هەرگیز چاوەڕێشتی وای ناکرد. دوای کەمێک دوودڵی لە دوا پلە سەرکەوت و چووە ئاپارتمانەکەوە. ئەم ئاپارتمانێشیان چاگە کردەوە و کرێکاری تیابوو. ئەمە سەری بەسوڕێنە لە خەیاڵی ئەوەدا نەبوو هەموو شتەکان وەک پێش و ببینێتەوە. وەگەوسا چۆندی بووی وای لێهات چاوەڕێی ئەوە بکە کە تەنانەت هەردوو لاکەیش لە هەمان جێگەی خۆیاندا ببینێتەوە.
بەڵام وا ئێستا دیوارەکان ڕوتن، ئاسەواری شت و مەگنیە سەیرە. ڕاستکۆڵنیکۆف بەرەو لای پەنجەرەکە ڕۆشت و لە کەناریان دانیشت. دوو کرێکار لەوێ بوون، هەردووکیان گەنج و یەکێکیان زۆر لەوێدی گەورەتر بوو. سەرقاڵی چەسپاندنی کاغەزی نوێ بوون بەسەر دیوارەکەندا، لە بری کاغەزی زەرد و کۆنەی دراو کاغەزی سپیان پیاگرت کە گوڵی وەنەوشەی پێوە بوو. ڕاستکۆڵنیکۆف هەر لە خۆیەوە خۆشی بەو کارە نەهات و نیگایەکی ڕقاوی لە کاغەزی دیوارەکان کرد، وەگەوەی داغ بەوە بخوا کە هەموو شتەکانیان بۆ بەو ڕادەیە گۆڕیوە. پێچوو کرێکارەکان لە کاتی خۆیان تێپەڕاند بێت و بیانەوە خێرا کاغەزەکان بە دیوارەکاندا بچەسپێن و بەرەو ماڵەوان بگەڕێنەوە. دەرکەوتنی ڕاستکۆڵنیکۆف هیچ سەرنجی ڕانەکێشان، ئەوان سەرگەرمی قسەی خۆیان بوون. ڕاستکۆڵنیکۆف خاچ ئاسا دەستی لە سەرسنگی دانا و گوێی ڕادێرە. کرێکارە بە تەمەنەکە بە بچووکترەکەی وت: ئەو ژنا ڕۆژێک پێشتر هاتە لای من، بەیانێکی زوو تەواو خۆی ڕازان بوو. پێم وت: بۆ بەلەنجە و نازەوە دەیتەلام. وتی: تیت ڤازیلیچ، ئەمەوێت لەمە دوا بە تەواوی بۆ تۆ بن. ئاوا ئەی ئەزانیت چ بەرگێکی لەبەرکەت بوو؟ مۆدێلێکی ڕاست و دروست. کرێکارە مناڵکارەکەوتی: ئاپۆجان، مۆدێل چییە؟ دیار بوو کەویست شت لە ئاپۆ فێر بێ. کرێکارەکەوتی: مۆدێل هاوڕێکم، ئەو وێنە ڕەنگیانن کە هەموو ڕۆژێکی شەموان بە پۆستە بۆ بەرگدرۆکانی ئێرە ئەنێرێت بە پۆستی دەرەوەدا، بۆی هەموو کەسێک بزانێ چی لە بەرەکات و چۆنی لە بەرەکە، چ ژن و چ پیا و جیاوازی نییە. کەواتە مۆدێل وێنەیە. بۆ پیا و زیاتر ڕدن کوتە، بەڵام بەرگی ژنانە هاوڕێ ئەوە هەر نەیکرد بێ. ئەگەر هەمویانم بدەیتێ هێشتا هەر ئەڵێم کووە. لاوەکە وەک بەو قسانە مەز بوو بێ هاواری لێ هەستاوتی: جاچی لەم پترسبۆرگەدانە هەموو شتێکی تیادە زەکەوێ بێجگە لە باوک و دایک. ئەوی تریان وەک مامۆستایەک لەسەر خۆتی: ڕاستە هاوڕێ، بێجگە لە دایک و باب هەموو شتێکی تایە. ڕاستکۆڵنیکۆف هەستا و چووە ئەو ژوورەوە کە پێشتر سنۆق و پێخەف و دۆڵابی تیا بوو. ژوور هیچی تیا نەبوو، بۆیە تابڵەی بچووک هاتە بەرچاوی. کاغەزی دیوارەکانی هەمان کاغەزی پێشوو بوو. لە سوچێکدا بە چاکی جێگای مێزێک ئەبیدرا کە لە ژێر پەیکەرە بچکۆلەکاندا بوو. تەماشاکی کرد و دیسان و بۆ لای پەنجەرەکەی گەڕایەوە. کرێکارە گەورەکان لە ژێرەوە خێسەی لێ کرد. لە پراگڕایە و لای ڕاستکۆڵنیکۆف و لێی پرسی: چی دەوێت؟ لە باتیەوەی وەڵامی بداتەوە، ڕاستکۆڵنیکۆف هەستا و چوە ڕاڕەوەکە. پەتی زەنگەکەی ڕاکێشا. هەمان زەنگ و هەمان دەنگ بوو. بۆ جاری دووەم سێم ڕایکێشایەوە. گوێی لە دەنگەکە گرت و یادەوەریەکانی خۆی بەسەر کردەوە. هەستێکی ترسناک و ناخۆشی ڕابردووی زیاتر بەبیرە هاتەوە. لەگەڵ هەر لێدانێکی زەنگەکەدا ڕاچڵەکی و زیاد لە جاران چێژی لێوەرەگرت. کرێکارەکە کە لە ژوورەکەەوە بەرەو لای ئەهات هاواری لێکردوتی: ئاخر پێم بڵێ چی دەبێت؟ تۆ چیت؟ ڕاستکۆڵنیکۆف دیسانە و لە دەرگاوە هاتەوە ژوورێوتی: ئەمەوێت ئەم ماڵە بکرێ بگرم، بۆیە پێویستە بە چاکی تەماشای بکەم. کرێکارەکەوتی: بە شەو ماڵ بکرێن نادرێت، بێلەوە تۆ بێت دەرگاوانەکە ببینیت. ڕاستکۆڵنیکۆف لەسەر قسەکانی ڕۆشت. زەویەکە شۆراوە. بۆ یەکەنەوە خوێنی پێوە نەماوە؟ کرێکارەکەوتی: خوێنی چی؟ ڕاستکۆڵنیکۆف وتی: یاخر پیرێژن و خوشکەکان تازە کوشتووە، لێرەدا جۆگەلەیە خوێن دروست بوو. کرێکارەکە حوسڵەی لێبڕاوتی: ئاخر تۆ چیت؟ ڕاستکۆڵنیکۆف وتی: من؟ کرێکارەکەوتی: بەڵێ. ڕاستکۆڵنیکۆف وتی: حەزەکەی بیزانی؟ وەرە با بچینە لای پۆلیس، لێوێ پێ دەڵێم. کرێکارەکان بە سەرسامی و لیان ڕوانی. کرێکارە گەورەکەیان بە بچووکەکەی وت: ئەبێت ئێمە بڕۆین، زۆر درەنگکەوتین، با بڕۆین ئالشکە، ئەبێت دەرگاکە کلیل بکەین. ڕاستکۆڵنیکۆف خوێن ساردانەوتی: باشە با بڕۆین. کەوتە پێشیان. هێدی لە پلیکانەکان هاتە خوارێ کە گەشتە بەر دەرگای دەرەوە. هاواری کردوتی: ها پاسەوان. چەند کەسێک ڕێک لە بەردەم دەرگای دەرەوەستا بوون و تەماشای ڕێبوارەکانیان نەکرد. دوو دەرگاوان، ژنێکی گوندی و پیاوێکی بازرگان بەجلوی ماڵەوە چەند کەسێکی دیبوون. ڕاستکۆڵنیکۆف ڕاست بەرەو لایەن چوو. دەرگاوانێکیان پرسی:
چیت گەرەکە؟ ڕاستکۆڵنیکۆڤ چوت بۆ لای پۆلیس. پاسەوانەکەوتی ئێستا چوو چی دەبێت؟ ڕاستکۆڵنیکۆڤ هەموو لەوێن. پاسەوانەکەوتی هەر لەوێن. ڕاستکۆڵنیکۆڤ ئەفسەری یارمەتی دەریش لەوێ بوو. پاسەوانەکەوتی ئەویش بۆ ماوەیەک لەوێ بوو. ئەی تۆ چی دەوێت؟ ڕاستکۆڵنیکۆڤ وەڵامی نەدایەوە وەڕبوو لە پاڵیاندا وەستا. کرێکارە گەورەکەیان نزیکەوتەوتی هاتووە ئاپارتمانەکە ببینێ. پاسەوانەکەوتی کامە ئاپارتمان؟ کرێکارەکەوتی ئەوەی کاری تیاکەین. ئەڵێت بۆ خوێنەکەتان پاکردوتەوە. ئێرەدا کوژانێک ڕوویدا و من هاتووم ئێرە بەکرێ بگرم. زەنگەکەشی ڕاکێشە. خەریک بوو لە بن دەری بکێشێ. دوای ژووتی وەرە با بڕۆین بۆ لای پۆلیس تا هەموو شتێکت پیشان بدەم. وازیشی نەهێنا. دەرگاوانەکە بەسەر سوڕمای و برۆی وێکاتویەوە کەوتە سیرکردنی ڕاستکۆڵنیکۆڤ. پاشان بە دەنگێکی جددیتر هاواری کردوتی ئاخر تۆ چیت؟ وتی من رادیۆن ڕۆمانۆڤیچ ڕاستکۆڵنیکۆڤم، کۆنە خوێنکاری زانکۆم لە ماڵی شیل لە کۆڵانێکی نزیک بێرە لە ئاپارتمانی ژمارە 14دام. لە دەرگاوانەکە بپرسە ئەم ناسێت. ڕاستکۆڵنیکۆڤ هەمووم قسانەی لە حاڵەتێکی ڕاماندا کە بە قوڵی لە شەقامە تاریکە کێڕوانی وت تەنانەت بێەوەی ئاوڕێک بداتەوە. دەرگاوانەکەوتی باشە بۆ هاتوویت بۆ ئەم ئاپارتمانە؟ ڕاستکۆڵنیکۆڤ تا تەماشای بکەم. دەرگاوانەکەوتی تەماشای چی بکەین؟ بازرگانەکە لە پرێکدا هاتە ناو قسەکانەوتی باشە بیگرن و بێنەوە پۆلیس. لە پرێکدا بێدەنگ بوو. ڕاستکۆڵنیکۆڤ لاونی و تەماشایەکی کرد و ور لێڕوانی بەکاوخۆ پێیوت فەرموو با بڕۆین. پیاوەکە غیرەتی بەخۆیدا و جەختی کردەوتی بیبن بۆ چۆتەوێ چی لە ژێر سەردایە ها؟ کرێکارەکە لە بەرخۆیەوتی بەڵێم سەرخۆشە سەرخۆش نییە خوازانێت چییە؟ دەرگاوانەکە کە تەواو تووڕە بەبوو هاواری کردوتی ئاخر چی دەبێت؟ بۆ دەسمانی هەڵناگری. ڕاستکۆڵنیکۆڤ بەگاڵتە پێکردنەوە پێیوت ئەترسیت بچیتە لای پۆلیس؟ دەرگاوانەکەوتی لە چیە ترسم؟ بەڵام بۆ هاتوویت ئەمەندە بێزارمان بکەی. ژنە گوندێک هات دەنگی هەڵبڕیوتی ئەی فێڵباز. دەرگاوانەکەی تر کە گوندێکی زۆر بەخۆ و پاڵتاوێکی هەرابی لە بەردا و دەستێک کلیلی بە پشتێنەکەیدا کردبوو بە دەنگی بەرزوتی بۆ لە خۆتانەوە قسەی لەگەڵداکەن بڕۆون بە ڕاستە فێڵێکی لە ژێر سەردایە دەی بڕۆ. پاشان شانی ڕاستکۆڵنیکۆڤی گرت و بەرەو شەقامەکە پەرتی کرد. خەریک بوو ڕاستکۆڵنیکۆڤ سەرسم بدات و بکە بەڵام خۆی گرتەوە ڕێک ڕاوەستایەوە بێدەنگ لە هەمویانی ڕوانی و دوورکەوتەوە. کرێکارەکەوتی زەلامێکی سەیرە. ژنە لادەیەکەوتی لەم ڕۆژانەتدا زەلامی سیر دەرەکەوێت. پیاوە بازرگانەکەوتی بەڵام خۆزگا ئەمان بردە لای پۆلیس. دەرگاوانە گەورەکە وەگەوی بیە قسەکان کۆتاییان پێبێوتی چیمان بەسەریەوە هەیە؟ دیارە کابرایەکی فێڵبازە کە پێوە دنووسا مەحاڵە لێت بێتەوە. ئیدی ئەوە دیارە و ئایانناسین. ڕاستکۆڵنیکۆڤ لە حاڵێکدا کە لە ناوەڕاستی شەقامەکەدا و لە چوارڕێیانێکدا وەستا بوو لە دەوروبەری ئەڕوانی و بیریا کردەوە باشە بڕۆمیانە وەگەوەی چاوەڕێی یەکێک بێ کە دوا وشەی پێ بڵێ بەڵام دەنگ لە کەسەوە نەهات. هەموو شتێک کەڕ و مردوو بوو وەک ئەو بەردانی هەنگایی بەسەردانان. تەنیا بۆ ئەو مردوو بوو تەنیا بۆ ئەو. لە پرێکدا لە دوورەوە لە 200 هەنگاوی کۆتایی شەقامەکەوە لە تاریکایەکی خەستە هەستی بە کۆمەڵێک و قسە و هاوار کرد. لە ناوڕاستی کۆمەڵەکەدا گالیسکێک وەستا بوو. ڕووناکێک لە شەقامەکەدا دەرەکەوت ئەبێ چی بێ؟ ڕاستکۆڵنیکۆڤ بەلای ڕاستە پێچی دا و بەرەو لای خەڵکەکە چوو.
ئەدوت پێویستی بە هەموو شتێکە کە هەستی بە مەکرد پێکەنی پێکەنینێکی سارد چونکە لەبارەی پۆلیسەوە بڕیاری تەواوی دابوو تەواو لەوە بێگومان بوو کە هەر ئێستاکە هەموو شتێک کۆتایی پێدێ. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون لەگەڵمان بن. ئەڵلقەی 25. لە ناوەڕاستی شەقامەکەدا گالیسکەیەکی دەلالی پیاوماقوڵێک کە بە دوو ئەسپی سەرکێشی ڕەنخۆڵە مێشیەوە بەسترا بۆ وەستا بوو. گالیسکەکە کەسیتیان نەبوو. گالیسکەوانەکە لە شوێنەکەی هاتبووە خوارێ و لە پاڵ گالیسکەکەدا ڕاوەستا بوو. لە غاوی ئەسپەکانی بەدەستەوە بوو. خەڵکێکی زۆر لە چواردەوری کۆبووبوونەوە و پاسەوانەکانیش لە پێشیانەوە بوون. یەکێک لە پاسەوانەکان چرایەکی بچووکی بەدەستەوە بوو. لە ناوەڕاستی شەقامەکە و نزیک بەتای گالیسکەکە بە چراکە تەماشای شتێکیە کرد. هەموو خەڵکەکان لە ملەقوتێدا بوون. هاوار و ژاوەژاوێکی سەیر و بەداخیان بوو. گالیسکەوانەکە شپرزە هاتە بەرچاو و جار ناجارێگەیوە خوایە چ گوناهێکە چ گوناهێک. ڕاستکۆڵنیکۆڤ چەند توانی خۆی لە پێش ناو سەرنجام هۆی هەراوزەنا و خۆتی هەڵقورتاندنی خەڵکەکەی بینی. لەسەر زەویەکە پیاوێک بێهۆش کەوت بوو ببوو بە ژێر گالیسکەکەوە. جلەکانی بەری بەڕواڵەت کۆن بوون بەڵام بەرگی کەسانی خانەدان بوون لە خوێن هەڵکشا بوو. خوێن لە ڕوێتکە دەم و چاوی بریندار و شێوا و تێق و پاو بوو. دیار بوو گالیسکەکە چاکاری بووی. گالیسکەوانەکە هەردووبارەیە کردەوە خوایە چۆنە بوو من ئاوە بێ ئاگا بم. خۆ ئەگەر ئاژوو بێتم یان هاوارم نەکردبێ ئەوە قەیدی نییە بەڵام هێور و لەسەرخۆ لێمەخوڕی. هەموو ئەمانە زانن ئەگەر خەڵکەکە درۆ بکاوە منیش وەک ئەوان درۆزنم بەڵام سەرخۆش ڕاست بە ڕێگادا ناڕوە. ئەمە ئاشکرایە. بینیم ئەیوێز لە شەقامەکە بپەڕێتەوە لارە لارەی بوو لەوە دابوو بکەوێ. جارێک هاوارم لێ کرد 2 جار و 3 جار ئەسپەکانم وەستان کەچی ڕاست خۆی خستە سەر پێیان نازانم هەر بەدەستی ئان قەست ئەمەی کرد یان تەواو مەز بوو. ئەسپەکانیش جوانون و سرکن کەوتنە پڕمە و سمکۆڵان. ئەو هاواریە کرد و ئەوانیش زیاتر بە هەوادا چون و ئیتر ئەم بەدبەختی لێکەوتەوە. یەکێک لە ناو خەڵکەکەوە شایەتی بۆ داوتی هەرچیەکی ود ڕازوا بوو. دەنگێکی تر بەرز بۆوتی ڕازەکە 3 جار هاواری نەکرد. سێم کەسیش هاواری کردوتی ڕاستە 3 جار. هەموو جۆمان لێبوو. بەگشتی گالیسکەوانەکە نەزۆرە ترسا و نەزۆری ژغەمدایگرتە بوو. دیار بوو گالیسکەکە هی کەسێکی دەوڵەمەند و گرنگ بوو. ئەم لێرە چاوڕێ هاتنی ئەویە کرد. پاسەوانەکانیش ئەیانویست هەر چۆنێک بە کێشەکە چارەسەر بکەن. ئەبوو پیاوە زەرەرمەندەکە ببەنە پۆلیس و نەخۆشخانە وە لە کەس ناوی نەئەزانی. ڕاستکۆڵنیکۆڤ هەروە وردە وردە ڕێگای بۆ خۆی کردەوە. چۆ پێشە و دانەویەوە. لە پڕێکە چرا بشکۆلەکە دەم و چاوی کابرای نەکبەتی تەواو پیشاندا. ڕاستکۆڵنیکۆڤ ناسی. هەر بەدەم ڕێگاکردنەوە و چوونە پێشەی هاواری کردوتی منەی ناسم ئەیناسم کارمەندێکی خانە نوشینە ناوی مارمیلادۆڤە ماڵیان لەم نزیکانەیە لە خانووی کوزڵدایە ئەبێ زوو بگاتە لای پزیشک من پارەکەی بۆ دەم وەرن. هەندێک پارەی لە گیرفانی دەرهێنا و پیشانی پۆلیسێکیدا. ڕاستکۆڵنیکۆڤ شپرزەیەکی سەیری تێگەڕا بوو. پۆلیس لە ناسینی کەسە زەرەرمەندەکە خۆشحاڵ بوو. ڕاستکۆڵنیکۆڤ ناونیشانی خۆی دانێ و بە هەموو توانایەوە وەگەوەی ئەو پیاوە کەوتووە باوکی بێ حەزی کرد مارمیلادۆڤی بێهۆش زووتر بگەێنرێتە ماڵەوە یان زۆر بەجەختەوە ئەیوت ماڵەکەی لێرەدایە. دوای 3 ماڵ لە خانووی کوزڵ ئەڵمانێ دەوڵەمەندەکە. بێگومان بە سەرخۆشی بەرەو ماڵ بۆتەوە ئەیناسم هەمیشە مەستە. خێزانەکەی لەوێدا ئەژی ژن و کوڕ و کچی هەیە کەیەگاتە خستەخانە. هەر لە ماڵەکەی خۆیدا حتمەن پزیشکێک بەدەست دێت. من پارەکێدم خۆمەیدەم
هەر چۆنێک بێ کەس و کارەکەی چاکتر ئاگاداریەکەن زوو بە فریایەکەون ئەگینا پێشەوەی بگاتە خستەخانە ئەمرێ. ڕاستکۆڵنیکۆڤ دەرفەتی هێنا و لەسەر خۆپارێکی خستە چنگی پۆلیسیەکەوە و لێ مەسەلەکە ڕوون و یاسایی بوو. بە هەر حاڵ لە ماڵەکەی خۆیدا باشتر چارەسەرکرا و نزیکتریش بوو. کابرای برینداریان هەڵگرت و بردیان، خەڵکانێک هاوکاریان کرد، خانووی کۆزڵ سیهەنگایەک دوور بوو. ڕاستکۆڵنیکۆڤ کەوتووە دوایان و بە پارێزەوە سەری بریندارەکەی گرتبوو. ڕێگاکەی پیشانەدان و لەسەر خۆی وت: لێرەوە کە چووینە سەر پلیکانەکانە بێت سەری بەرز بکەینەوە، بسوڕن ئاوە من حەقەکەیدم، سوپاسدانەکەم. کاترینا ئیڤانۆڤنا وەک کاری هەمیشەیی هەرەوەندەی دەقیقەیەک دەرفەتی بهێنایە. خێرا لە ژوورە بچووکەکەی داکەوتە پیاسەکردن لە پەنجەرەکەەوە بۆ لای زۆپاکە یا بە پێچەوانەوە دەستی لەسەر سنگی ئەکردە خاچ و لەگەڵ خۆیدا ئەکەوتە قسەکردن و کۆکین. لەم دواییانەدا زیاد لە جاران قسەی لەگەڵ کچە گەورەکەیدا کرد. یولیای تەمەندە ساڵ ئەگەرچی هێشتا گەلێک شتە بوو کە نێزانی، بەڵام زۆر چاک لەوە گەشتە بوو کە دایکی پێویستی بەوە، بۆیە هەمیشە بە چاوە گەورە و زرنگەکانیەوە چاودێری لێکرد. بە هەموو توانایەوە ئەیویست ئەو چی لێداوە بکە ئەم بەجێ بهێنێ. ئەم جاریان پۆلێچکە جلی برابچکەکەی داکەن تا بیخەوێنێ. مناڵەکە بۆ گۆڕێنی ئەو کراسەی کە بوو لە هەمان ئەو شەوەدا بیشۆن هێور و ڕاست و بێدەنگ لەسەر کورسێک دانیشتە بوو. قاچە بچکۆلەکانی تون بە یەکترەوە نووساندە بوو. بەرەو پێشەوە بەرەو لای خەڵکەکە درێژی کردبوون. مناڵەکە گوێی لەو قسانە گرتبوو کە دایکی خوشکە گەورەکەی لەگەڵ یەکدیدا ئەیان کرد. دەمولێوی هێنا بوو پێشەوە بێ جوڵە لێیان ڕاما بوو، ڕێک وەک ئەو کوڕە ئاقلانەی کە دائانیشن بۆەوەی ڕوتیان کەنەوە تا بڕۆن بنون. کچێکی لەو مناڵتریان لە جلێکی تەوا و دراودا لە پاڵ دیوارەکەدا وەستا بوو. چاوەڕوانی ئەوەیە کرد سەرەی بێ. دەرگای لای پلیکانەکان بە تەواوی کرابوو، بۆی هەرچۆنەکە لەو شەپۆلی دووکەڵی جگەرەی کە لە ژوورەکانی ترەوە دێتە ناو ژنە نەکبەتە سیلاویەکە خاتە کۆکە کۆک و ئازاردان کەم بکاتەوە. لەوە ئەچوو کاترینا ئیڤانۆڤنا لەم هەفتەی دواییدا لە ڕوو لاواستر بوو بێ. پەڵە سوورەکانی سەر ڕوومەتی زیاد لە جاران سوور بوونەوە. بەدەم هاتوچۆی ناوژوورەکەەوە بە کچەکەیەوت: پۆلێچکە تۆ بڕوا ناکەیت، تەنانەت توانای وێناکردنی ئەوەی شت نییە کە بزانی ئێمە لە ماڵی باوەجیاندا چەندە شاد و هەبوو ئەژیاین و چۆن ئەم کابرا سەرخۆشە منی پەخست و هەموو ئێوەش هەروە لێکە. باوکم کارمەندێکی گەورەی دەوڵەت و پلەکەی نزیک لە پارێزگار بوو. تەنیا هەنگاوێکی مابوو بگاتە ئاستی پارێزگاری. تەنانەت هەموو ئەوانەی ئەهاتنە لای ئەیانوت: ئیڤان میخائیلۆڤیچ، ئێمە تۆ بە پارێزگاری خۆمان نەزانین. کاتێکە من تفت لێ ژیان بەدەم تفکردن لە ژیانە و هەرچی پیسیەکی سنگی هەبوو تفی کردەبوو. دەستی بە سنگی و گرت و کەوتەوە قسە. ئەو کاتێک کە من کاتێ لە کۆتایی شەوی ئاهەنگەکەدا نوێنەری خانەدانەکان شازادە خانم بیزملنایە واتە ئەو خانمەی پیرۆزبایی لێ کردم. کاتێک بووم بەژنی باوکت، کاتێک کە بینیم یەکسەر پرسی: ئەمە ئەو کچە دلۆڤانە نییە کە لە ئاهەنگی دەرچوونی قوتابخانەیدا سەمایشانی کرد؟ ئەبێت ئەم دراویە پینە بکەین. خۆزگا دەرزی و دەزوت بهێنایەوە، هەر ئێستا وەک فێرم کردویت بدوورایەتەوە. ئەگینا بەیانی دراویەکەی زیاترە بێت. ژنە داماوکە و شەکانی کۆتایی زۆر بە زەحمەت و بەدەم کۆکەوت. لەو کاتەدا شازادە شجگل سکوی کافسەرێکی لاو بوو تازە هاتووە پترزبۆرگ. سەمای مازۆرکای لەگەڵدا کردم و بۆ ڕۆژی دوای ویستی بێتە خواز بێنیم، بەڵام من بە قسەی خۆش سوپاسم لێ کرد و پێم وت: ماوەیە کە دڵم لای یەکێکی ترە. پۆلێچکە ئەو کەسە باوکت بوو. باوکت زۆر تۆڕە بوو. بەڕاست ئاوەکە ئامادەیە؟ باشە، کراسەکە بێنە. گۆرەیەکان لەکوێن؟ پاشان ڕووی لە کچە بچووکترەکە کردووەتی: لیدا، ئەم شەو تۆ بێکراز بن و تەکبیری بکە. گۆرەیەکانت لە پاڵ خۆتا دابنێ. ئەویژە شۆم.
ئەم سەرخۆشە شڕە و پڕە لەبەرە بۆ نەهاتەوە کراسەکەی هێن لەبەر کردووە بۆتە سەختیان هەمووشی دڕاندووە خۆزگە هەمویانم بە یەکجاری بشۆردایە و 2 جار ئازارم نەچەشتایە خوایە ئیسانەوە کە چاوی بەو خەڵکە کەوت لە ڕاڕەوەکەدا کۆببوونەوە و شتێکیان بۆ ژوورەکەی ئەمە هێنا هاواری لێ هەستاوتی ئەمە چییە؟ چی ڕوویداوە؟ چی ئەهێنن؟ خوایە کەمار میلادۆڤی خوێنایی و لەسەر خۆچویان هێنایە ژوورە و پۆلیسەکە بەم لاولادا هەڵی ڕوانی و پرسی ئاخر لەکوێی دابنین ڕاستکۆڵنیکۆف قەنەفەیەکی نیشانداوتی سەر قەنەفەکە ڕاز لەسەر قەنەفەکەی دابنن سەریشی بخەنە ئێرەوە یەکێک لە ڕاڕەوەکەدا هاواری کردوتی بووە بەژێر گالیسکەوە سەرخۆش بوو کاترینا ئیڤانۆڤنا بە ڕەنگی پەڕی وەستا بوو بە زەحمەت هەناسێدا مناڵەکان ترسان لیدای بچکۆ لە هاواری کرد و خۆی هەڵدایە باوەشی پۆلێچکاوە هەموو گیانی ئەلەرزی دوای ئەوەی ڕاستکۆڵنیکۆف مارمیلادۆڤی خەوان بەپەلە بەرەو کاترینا چوو پێیوت توخوا هێور بە مەترسە بە شەقامەکەدا تێپەڕی کە بوو بەژێر گالیسکەکەیەوە ناڕەحەت مەبە دێتەوە هۆش خۆی من پێم وتن بۆ ئێرەی بێنن من جاری تر هاتوومەتە ئێرە لەبیرتە دێتەوە هۆش خۆی من خەرجەکەی لاستۆگرم کاترینا ئیڤانۆڤنا ناومێدانە چوە لای مێردەکەی و هاواری کردوتی بەنیازی خۆت گەیشتیت ڕاستکۆڵنیکۆف زوو تێگەیشت ئەم ژنە لەوانە نییە کە یەکسەر لە هۆش خۆی بچێ خێرا سەرینی نایە ژێر سەری پیاوە داماوەکە کەس بیری بۆ ئەوە نەچوو بوو کاترینا ئیڤانۆڤنا کەوتە داکەندنی جلەکانی و بەوردی تەماشاکردنی خۆی لە بیر چوو بۆ و گازی لە لێویەگرت ئەو هاوار و ناڵانەی ئەیانویست لە سنگیەوە زوو بێنە دەرێ خەفەی کردن ڕاستکۆڵنیکۆف هەر لەو سەر و بەندەدا یەکێکی ڕاستپارت بڕوات و پزیشکێک بهێنێ هەر خانوێک لەو لایەنەوە پزیشکێک هەبوو ڕاستکۆڵنیکۆف بە کاترینا ئیڤانۆڤنایوت من نردومە بە دوای پزیشکە بێتاقەت مەبە پارەکەش خۆمەیدەم ئاوتان نییە دەسە سڕەیەک یان خاولیەک یان هەر شتێکی ترم بدەنێ هێشتا نازانین برینەکەی چۆنە بەهەرحاڵ زامدارە نەکوژراو دڵنیا بن با بزانین پزیشک چیەڵێ کاترینا ئیڤانۆڤنا خۆی گەیاندە پەنجەرەکە لەوێ لەسەر کورسێکی قۆڵ کە لە سوچێکدا دانرا بوو تەشتێکی گڵینی گەورەی پڕ لە ئاو دانرا بوو ئاوەکە بۆ ئەوە ئامادەکرا بوو کە شەو کراسی مێردەکەی و مناڵەکانی پێبشوە ئەم شەوانە جلشتنا لانیکەم هەفتەی 2 جار و هەندێک جار زیاتریش کاترینا بەدەستی خۆی کرد چونکە کارگەیشت بۆ ئەوەی کەیتر لە قاتێک زیاتر جلیتریان نەبوو بیگۆڕن هەر یەکێک لە ئەندامانی خێزانەکە تەنیا یەک دەستجلی هەبوو کاترینا ئیڤانۆڤنایش بەرگەی پیس و پۆخلی ناگرت بەوە قایل بوو ئەو شەوانە لە کاتی نووسندا زیاد لە توانای خۆی ماندووکات و بەیانی بە پاکی جلەکانی کە بەسەر تنافۆ بوون وشکیان کاتەوە بیانداتێ نەک ماڵەکەی بە پیسی ببینێ ویستی وەک ڕاستکۆڵنیکۆف داوای لێکرد بوو تەشتەکاڵ بگرێ بەڵام زۆری نەما بوو بە تەشتەکەوە بکەوێ ڕاستکۆڵنیکۆفیش خاولێکی پەیدا کرد و بە ئاو تەڕی کرد و کەوتە پاکردنەوەی دەم و چاوە خوێناویەکەی مارمیلادۆڤ کاترینا ئیڤانۆڤنا لە پاڵیا وەستا دەستی بە سنگی خۆی گرت بوو بە زۆر هەناسەی هەڵەکێشا ئەو خۆی پێویستی بە کۆمەک و یارمەتیدان بوو ڕاستکۆڵنیکۆف وردە وردەکەوتە بیری ئەوەی کە نەئەبوو جەخت لە سەرهێنانی زامدارەکە بکا بۆ ئێرە پاسەوانەکەیش بە سەرسامیەوە هەروە وەستا بوو کاترینا ئیڤانۆڤنا بانگی کچەکەی کرد پۆلێچکە خێرا بڕۆ بۆ لای سۆنیا ئەگەر لە ماڵەوە نەتبینی قەیدی نییە بڵێ باوکی بۆ بەژێر گالیسکە و هەرکە گەیشتۆ ماڵەوە بێت بۆ ئێرە زوو بە پۆلێچکە وەرە ئەم دەسماڵە بدە بەسەرتا مناڵە بشکۆلەکە کە لەسەر کورسیەکە دانیشت بوو لە پرێکدا بە زمانی پتەوەوتی زوو لاکە ڕاکە ئەمەی وت و دیسانەوە بێدەنگ ڕاز لەسەر کورسیەکە مایەوە
چاوی هەروە ڕاما و قاچی تونبەیەکەوە نووساند بوو پێی بەرەو پێشەوە و نۆکی پەنجەی بە شاشی دەرکەوت بوون. ژوورەکە لەو ماوەیەدا ئەوەندە سیخناغ بوو دەرزیت هەڵدایان ئەکەوتە سەرزەوی. هەموو پاسەوانەکان ڕۆیشتن بێجگەلێکێکیان کە هێشتا مابوو ئەیویست ئەو خەڵکانەی لە پلیکانەکانەوە هاتبوونە ژوورە و دیسان بەرەو ئەویان کاتەوە. زۆربەی کرێگرتەکانی خات و لیپی ڤێغزێڵ هاتبوونە دەرەوە یەکەم جار لە بەردەرگاکانی خۆیان داوەستان، بەڵام دوای تێگڕاڕژانە ناو ژوورەکەوە کاترینا ئیڤانۆڤنا بە تووڕێیەوە هاواری لێکردنوتی خۆزگا لێگەڕانە هیچ نەوێ مرۆڤ بەڕاحەتی بمردایە. تەماشای چیەکەن؟ بە فیشکە فیشکی جگەرەیشەوە هەر ئەوەمە بە کڵاویشەوە بێنە ژوورێ. ئەمانەیەکێکیان کڵاویشی لەسەردایە. دەی بڕۆنە دەرێ هیچ نەبێ ڕێزی مردوو بگرن. کۆکە گەروی گرت، بەڵام هەڕەشەکەیش کاریگەر بوو. دیار بۆ قسەی کاترینان بە هەن وەرەگرت. ئەوەتە یەک بە دوای یەکدا لەو دەرگایە و کە هاتبوو نەژوورێ دیسانەوە چوونە دەرەوە. لە ناوی خۆیاندا هەستیان بە جۆرە خۆشیە کرد. ئەوە هەستی ڕاستەقینەی هاودەردیە، هەمیشە لە دڵی نزیکترین کەس بەیەکدی کە لێ قەومان و داماوی ڕویان تێبکە ئەو هەستە هەیە. ئەمە هەستی هەموو مرۆڤێکە و چ ئاوارتێکی تیان نییە. لەو میانەدا و لە دەرەوە هەندێک قسە کەوتە بەرگوێ لەبارەی خەستەخانەوە، گوایە نابێ ئەم ناوە جەنجاڵ بکرێت و خەڵکی ناڕەحەت بن. کاترینا ئیڤانۆڤنا هاواری لێکردنوتی چۆن؟ یعنی نابێ بمرێت؟ ویستی دەرگاکە بکاتەوە تا وەک هەورە ترێشقە بەسەریاندا بکێشێ، بەڵام لەبەر دەرگاکەدا تووشی خات و لیپی ڤێغزێڵ بوو کە تازە هەواڵی کارە ساتەکەی بیست بوو، هاتبوو چارەسەرێک بدۆزێتەوە. خات و لیپی ڤێغزێڵ ژنێکی ئەڵمانی و تابڵەی بێبیر و ناڕێک و پێک بوو. ئەو دەستی بەیەکدادا و بە ڕووسیەکی شکستوتی خوا هاوار مێردەکەت بە سەرخۆشی بۆ بەژێر دەست و پێ ئەسبەوە، بیبەن بۆ خەستەخانە، من خاوەنی ئەم ماڵم. کاترینا ئیڤانۆڤنا بە فیز و داعیەکی تایبەتەوەتی ئامالیا لودڤیگۆڤنا تکایە بزانە چێڵیت؟ هەمیشە لەگەڵ خاوەن ماڵدا هەر بەولود بەرزیەوە قسەیە کرد بۆ ئەوەی هەر کەسە و جێوڕێ خۆی بزانێ. ئێستاش بەم حاڵەوە ئەو وازی لەم نەریتە بە تامەی خۆی ناهێنا. ئامالیا لودڤیگۆڤناوتی من جارێک و بۆ هەمیشاوم پێوتویت کە تۆ هیچ کاتێک مافی ئەوە دنیا بە من بڵێ ئامالیا لودڤیگۆڤنا، من ئامالیا ئیڤانۆڤنام، تۆ ئامالیا ئیڤانۆڤنانیت بەڵکو ئامالیا لودڤیگۆڤنایت، لەبەرەوەی کە من لەو کەسە ڕیاباز و گرنگانەی لە بابەتی جەنابی لە بزیاتنیکۆڤ نیم کە ئێستا لە پشت دەرگاکەوە پێکەنێ. لە ڕاستیە لە پشت دەرگاکەوە دەنگی قاقای پێکەنی نەهات کەیانوت وا دەستیان داوەتە قژیەکتری. بۆیە هەمیشە هەر پێ دەڵێم ئامالیا لودڤیگۆڤنا، بەڵام من نازانم تۆ بۆ خۆشیت لەم ناوەنایە. تۆ خۆ دیت چی بەسەر سمیۆن زاخارویچات لە سەرەمەرگدا داوات لە یەکەم هەر ئێستا دەرگاکە دابخەیت و نەهێڵیت کەس بێتە ژوورەوە، هیچ نەبێت با بە ڕەحەتی بمرێ. ئەگینا بڕوا بکە کە هەر سبێنێ ئەم ڕەفتارە دەگاتە گوێی پارێزگار. شازادە بە کچی منی ناسیوە. هەروەها خودی سمیۆن زاخارویچیش کە زۆر جار بەسەری کردوێتەوە بە چاکی ئەیناسێت. هەموو کەس دەزانێ کە سمیۆن زاخارویچ دۆست و هاوڕێی زۆری هەیە. ئەو لەبەر ئەو لاوازیە هەرە ناخۆشی لە خۆیدا هەست پێکات و بەهۆی نەفس بەرزی و خانەدانی خۆیەوە وازی لەو هەموو هاوڕێیانە هێناوە. بەڵام ئێستا ئاماژەی بۆ ڕاستکۆڵنیکۆڤ کردوتی لاوێکی گەورە و خانەدان یارمەتیمانەدا کە لەلایەکەوە دەستی ڕوا و لەلایەکی تریشەوە هاوڕێ و ئاشنای زۆرە. سمیۆن زاخارویچ لە مناڵیەوە ئەیناسێ بڕاتە بێ ئامالیا لودڤیگۆڤنا.
هەموو ئەم قسانە بە پەلەکران و چەندە بۆ پێشەوە بچوایە قسە خێراترەکرا. بەڵام لە پرەکدا کۆکە کاترینای لەو تەخست. لەو کاتەدا ئەوەی لە جانەڵادا بوو هاتەوە هۆشخۆی و ناڵاندی. کاترینا ڕای کرد بۆلای چاوی کردەوە بێەوەی هێشتا کەس بناسێ یان بیری لێ بکاتەوە لە ڕاستکۆڵنیکۆڤ ڕاما کە لە پاڵێ وەستا بوو. هەناسێ قرس و قوڵ و پچڕ پچڕ بوو. خوێن بەلالێوێ ئەهاتە خوارێ و ئارەقە کەوت بۆ نێو چاوی کە ڕاستکۆڵنیکۆفی ناسی بە زەحمەت چاوی کردە. کاترینا ئیڤانۆڤنا بە نیگایەکی غەمگین بەڵام دڵگیرانە تەماشای کرد. فرمێسک بە چاوی هاتە خوارێ. پاشان بە دەنگێکی پڕ لە ناومێدیەوتی خواجان هەموو سنگی بۆ بە گۆشتی کوتراو. خوێن تەماشای خوێنەکە ئەبێت گشت لەکانیدا بکەنین. پاشان ڕووی تێکردوتی سمیۆن زاخارویچ ئەگەر ئەتوانی کەمێک بسوڕێ. مارمیلادۆف ژنەکەی خۆی ناسی و بە دەنگێکی گیراوتی قەشە. کاترینا ئیڤانۆڤنا بەرەو لای پەنجەرەکە چوو. تەوێڵی بە چوارچێوەکەیەوە ناومێدانە هاواری کردوتی ژیان نەفرەتت لەبێ. ئەوەی لە جانەڵادا بوو دوای چرکەیەک بێدەنگی وتی قەشە. کاترینا بەسەریا قیژاندی وتی ناردوومانە بە دوایدا. بریندارەکە جۆڕایەڵانە بێدەنگ بوو. دوایی بە نیگایەکی غەمگین و ترساوە بە دوای ژنەکەی داگەڕا. کاترینا ئیڤانۆڤنا جارێکی ترگەڕایەوە سەری وەستا. بریندارەکە تۆزەگاران بوو بەڵام زۆری بڕ نەکرد. زوو چاوی بڕیە لیدای جوان و بچکۆلەی کە لە سوچێکدا وەک ئەوەی لە کاتی لە سەرخۆچووندا بێ ئەلەرزی. بەڕوانینە سەیر و نیگا مناڵانەکەیەوە لێڕوانی بە دوودڵی و بە ئاماژە و بۆی وتی ئەیوێت شتێک بڵێ. کاترینا ئیڤانۆڤنا هاواری لێکرد ئیدی چی دەوێت؟ زامارەکە کە بە نیگایەکی شێتانەوە لە قاچە ڕووتەکانی بچکۆلەکەی خۆی ڕوانی بە زەحمەت لەبەر خۆیوتی پێیپەتیە. کاترینا ئیڤانۆڤنا بە تووڕێیەوە دەنگی لێبەرز کردەوتی خۆت ئەیزانی بۆ پێیپەتیە. ڕاستکۆڵنیکۆڤ بە دەماخێکەوتی سوپاس بەخوا. پزیشکەکە هات. پزیشکەکە کە پیرەمێردێکی ڕێک و پێکی ئەڵمانی بوو لە کاتێکدا لە بێ متمانەیدا چاوی بەم لاولاداگەڕا هاتە ژوورەوە. چۆن نزیک نەخۆشەکەوە نەبزیگرت بە وردی تەماشای سەری کرد و بە یارمەتی کاترینا ئیڤانۆڤنا قۆبچی کراسەکەی کە تەواو شەڵاتی خوێن بوو کردەوە و سنگی ڕوت کرد. هەموو قەفەزەی سنگی کوترا و پەرێشان و چەند پەرازیۆکی لای ڕاستی شکا بوو. لای چەپی ڕێک بەسەر دڵیەوە پەڵەیەکی زەردی سامناکی گەورە کە شوێن پێی لێدانی توندی سمی ئەسپەکان بوو ئەبینرا. پزیشکەکە برەو هێنایەوێک پۆلیسەکە ئەوی بۆ باسکردن کە چۆن بریندارەکە بەتایی گالیسکەکەەوە گیر بۆ کاتێک کە تایەکە سوڕاوەتەوە چۆن نزیکەی سی هەنگاو بەسەر زەوی شەقامەکەدا ڕاکێشاوە. پزیشکەکە لەسەر خۆ بە ڕاستکۆڵنیکۆفی وت سەیرە چۆن وا هاتۆتەوە هۆشخۆی. ڕاستکۆڵنیکۆف پرسی جاڵێ چی؟ پزیشکەکە وتی هەر ئێستا ئەمرێ. ڕاستکۆڵنیکۆف وتی یعنی هیچ ئومێدێک نییە؟ پزیشکەکە وتی هیچ دوا هەناسەکانی ژیانێتی بێجگەلەوەی کە سەریشی زۆر بە سەختی بریندار بووە هەرچەندە ئەشێت خوێنی لێ بگرین بەڵام کەڵکی نییە. دوای 5 یان 7 دقیقەی دی حتمە نەمرێ. ڕاستکۆڵنیکۆف وتی کەواتە با هیچ نەبێ خوێنی بگرین. پزیشکەکە وتی باشە بەڵام با پێت بڵێم کە ئەم کارێش هەر بێسوودە. لەو کاتەدا دیسانەوە دەنگی پێهات. خەڵکەکە لە تارمەکەدا ڕێگەیانە کردەوە. قەشەیەکی پیری سەرسپی کە هەندێک شتی پێویستی پێبوو دەرکەوت. پۆلیسێکی بەدواوە بوو. زوو پزیشکەکە جێگەی خۆیدایە و تەماشایەکی بەمانای کرد. ڕاستکۆڵنیکۆف پزیشکەکەی قایل کرد کە کەمێک بمێنێتەوە. ئەویش شانی هەڵتەکاند و مایەوە. هەمویان چوونە دواوە. دانان بە گوناهەکاندا زۆری نەخایەن. بریندارەکە کە لەسەر مەرگدا بوو توانای قسەکردنی نەبوو. بێجگە لە دەنگێک کە ئەبرا و لێی تێنە ئەگەیشتی چ شتێکی تری بە زماندا نەئەهات. جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن.
ئەڵقەی 26. کاترینا ئیڤانۆڤنا لیدای هەڵگرت و کوڕە مناڵەکەیشی لەسەر کورسیەکە هەستان بەرەولای زۆپاکە کە لە سوچێکدا بوو بردنی لەسەر ئەژنۆ دانیشت و مناڵەکانیشی بەرامبەر بەخۆی هەر خستە سەر ئەژنۆ کیژەکە هەر ئەلەرزی بەڵام کوڕە بچووکەکە کە لەسەر ئەژنۆ ڕوت و بچکۆلەکانی دانیشت بوو بە هێوری دەستە بچکۆلەکانی بەرزە کردەوە و وێنەی خاچیە کێشە کڕنوشیە برد تا ناوچاوی بەرزەویەکە کەوت دیار بوو هەستی بە چێژێکی تایبەتیە کرد کاترینا ئیڤانۆڤنا لێوی خۆیە گەست و نەیەتوانی ڕێ لە فرمێسکەکانی بگرێ ئەویش هەر نزایە کرد و بەدەگمەن کراسی مناڵەکەی چاگە کرد هەر لەو سەر و بەندەدا دەرفەتی هێنا و بەدەم نزاوە بێەوەی هەستێت سەرپۆشەکەی لە دۆڵابەکە دەرهێنا و دای بەسەر شانە ڕوتەکانی کچەکەدا لەم کاتەدا دەرگای ژوورەکانی ناوە بەهۆی چەند کەسێکی فزولیەوە کرانەوە لە تارمەکەدا هەموو دانیشتوانی سەر و خواری ئاپارتمانەکە بێەوەی پێ بنێنە ئەم دیوی دەرگای ژوورەکە کەوتبوونە تەماشا تا هات زیاتر پاڵە پستویانە کرد تەنیا تاقە مۆمێکیش ئەو دیمەنەی ڕووناکرد بووە لەو کاتەدا لە تارمەکەوە لە ناو خەڵکە ئاپۆرەکەوە پۆلێچکای بچووک کە چوو بوو بە دوای خوشکەکەیدا بە پەلەگەیشت کە هاتە ژوورێ بەهۆی ئەوە کە بەڕاکردن گەڕابۆ هەناسەی گیرا بوو سەرپۆشەکەی لابرد چاوی بۆ دایکی گردە لێ نزی کەوتەوتی ئێستا دێ لە شەقامەکە پێگەیشتم دایکی ئەویشی لە پاڵ خۆی داخستە سەر ئەژنۆ لە ناو ئاپۆڕەی تەماشاکەرانەوە کچێکی گەنج لەسەرخۆ بە پارێزەوە هات قوتبوونەوەی ئەم کچە لەو ژوورەدا لە نێو هەژاری جلوبەرگی دڕاو مەرگ و ناومێدیدا شتێکی سیر بوو جلەکانی بەری ئەو کچە هەرزان بەها بوو بەڵام لەگەڵ زەوقی کۆڵان و شەقام و ئەو یاسا و ڕێسایی لەگەڵ دنیا تایبەتەکەی ئەودا ئەگونجێ و ئەو ئامانجە ناپەساندانەی دەستی بەسەر ئەو دنیاەدا گرتووە تەوا ئەگونجا سۆنیا لە تارمەکەدا و ڕێک لە بەردەم دەرگای ژوورەکەدا وەستا بەڵام هەنگاوی بۆ ژوورۆ نەنا وەگێکێک گون بوو بێ نیگای وێڵیە گێڕا بێ ئەوەی بزانێت چی هەیە و چی نییە هەروها گای لەوەیش نەما بوو کە کراسە ڕەنگا و ڕەنگە ئاودیشمینەکەی بە داوێنێکی هەراوی پێکەنین هێنەوە کە لە دەستی چوارەم کڕابوو لەگەڵ ئەم شوێنەدانە گونجا هەروها تەنورە پان و پۆڕەکەی کە بە پانی و درێژی دەرگاکەی داگرت بوو لەگەڵ پێڵاوە بریقەدار و چەترە بچکۆلەکەی دەستی کە شەوانە پێویستی پێی نابوو هەروها کڵاوێکی حەسیری خڕی سەیری کرد بۆ سەری کە پەڕێکی سووری پیا هەڵچقاند بوو لەژێر کڵاوە بچکۆلەکەوە کە وەک مناڵان لاردای نابوو دەم و چاوێکی وردی سارد و ڕەنگ زەرد و لاواز دەمێکی داچقا و چاوێکی پڕ لە ترس ئەبینرا سۆنیا تەمەنی 18 ساڵان بوو کچێکی کورتە باڵا و لاواز بەڵام قژی زەرد و جوان بوو چاویشین و گەلێک سەرنج ڕاکێش بوو چاوی بڕیە قەنەفە و قەشەکە ئەوەندە خێرا هات بوو بە زەحمەت هەناسەی بۆدرا سەرنجام گوێی لە هەندێک قسە و چرپە چرپی ناو خەڵکەکە بوو چاوی داخست لە دەرگاکە چوە ژوورێ و بەڵام هەر لە سوچێکدا وەستا دان پیانان و ڕێوڕسمە ئاینیەکە کۆتای پێهات کاترینا ئیڤانۆڤنا چووە پاڵ جێگای مێردەکەی قەشەکە لاکەوت و ڕۆیشتە پشتەوە پێشەوەی بڕواگەڕایە و لای کاترینا ئیڤانۆڤنا بۆی دڵی بداتەوە ئامۆژگاری بکە کاترینا ئیڤانۆڤنا بەڕەقی و تووڕێیەوە قسەکانی پێبڕی ئاماژەی بۆ لای مناڵەکانی کرد و پرسی باشە ئەمانە تاوانیان چییە؟ قەشەوتی خوا گەورەیە لە بەزەی خوا بێ ئومێد مەبە کاترینا ئیڤانۆڤنا وتی هەی خوا میهرەبانە بەڵام بۆ ئێمە نا قەشە بەدەم سەر ڕاوەشاندنەوە پێیوت خان مەکە ئەمەی تۆ ئەیڵێ گوناهە کاترینا ئیڤانۆڤنا ئاماژەی بۆ لای پیاوەکی کرد کە لە گیانە ئەڵڵادایە و هاواری کردوتی ئەی ئەمە گوناه نییە قەشەوتی بەڵکو ئەوانەی بێویستی خۆیان کارە ساتەکەیان ناوەتەوە هیچ دەبێ بەوە قایل بن کە لە بریدا و بۆ دەستگیرۆیتان حەقتان بکەنەوە کاترینا ئیڤانۆڤنا بە تووڕێیەوە دەستی ڕاوەشاند و بە دەنگی بەرزوتی
تۆ لە من تێناگەیت حەقی چیم بۆ بکەنەوە آخر ئەو خۆی بە سەرخۆشی چۆتە ژێر دەست و پێسپەکانەوە ئیدی حەقی چی لەوە هیچ حەقێکم بەدەست ناگات بەڵکو هەمیشە مایی سەرێشە و ئازاری من بووە آخر مەیخۆر بوو هەرچێکی دەزەکە و ئەیدا بە خواردنەوە لە ئێمە دزی و ئەی بردە مەیخانە ژیانی من و مناڵەکانی لایەنەکاندا نابوت کرد سوپاس بۆخوا کە مرد زیانی کەمترە بێ قەشەوت ئێمە کاتی بەخشینی و لێبوردنا ئەم ڕەفتارەتان گوناهە خانم ئەم هەستەتان گوناهێکی گەورەیە کاترینا ئیڤانۆڤنا لە پاڵ بریندارەکەدا هەر لە جوڵەدا بوو ئاوی ئەدایە ئارەقە و خوێنی سەری پاگە کردەوە سەرینەکانی ڕازە کردەوە لەگەڵ قەشەدا قسەیە کرد و جارجارە هەر بەدەم کارکردنەوە ئاوری لێدایەوە تا لە پرێکدا تەواو گەشتە تینی و شێتانە پەلاماری داوتی باوکە هەموو ئەمانەی تۆ ئەیانڵێیت قسەی ڕوتن بەخشین و لێبوردن چی ئەگەر ئەم شەو ئەمەی بەسەر نەهاتایە و هەر ئاوا بگەڕایەتەوە ماڵەوە ئەو تاقە کراسە پیس و دراوەی لەبەریدایە و هیچی ترینیە پێوەی خەوت ئەوسا من ناچار بووم تا بەیانی هەموو جانم لەناو ئاودا بێ خردکە و پرتکەی ئەو مناڵەکان بشۆم و لە پشت پەنجەرەکەەوە وشکان بکەمەوە کە بەیانیش گزنگیدا ئینجا دەست بکەم بە پینەوە پەڕۆیان ئەمەیە شەوی من ئیتر قسەکردن لە بەخشین کارێکی بێهودەیە تازە من هەر لێشی خۆش بوو کۆکینێکی قوڵ و ترسنا قسەکانی پێبڕی کاترینا ئیڤانۆڤنا بەڵغەمەکەی تف کردە دەسەسڕێکەوە بۆ تەماشاکردنی بردێ پێشەوە بۆ بەرچاوی قەشەکە و دەستی تون بە سنگیەوە گرت دەستە سڕەکە پڕبوو لە خوێن قەشە سەری دانەواند و هیچی نەوت مارمیلادۆف تەواو لە سەرمەرگدا بوو بەڵام چاوی لە دەم و چاوی کاترینا ئیڤانۆڤنا هەڵناگرت کە دیسان خۆی بەسەردا شۆڕ کرد بووە ئەیویست شتێکی پێ بڵێ تەنانەت هەوڵیشی بۆ دا و بە زەحمەت زمانی جوڵاند و شتێکی وت کە کەس تێ نەگەیشت وەلێ کاترینا ئیڤانۆڤنا کە زانی مێردەکەی ئەوێ پۆزشی بۆ بهێنێتەوە زوو فەرمانی دایوتی بێدەنگ بە پێویست ناکە ئەزانە مەڵێ چی بریندارەکە بێدەنگ بوو هەر لە هەمان کاتدا نیگا شلوەکەی بەسەر سۆنیا کەوت و بینی تا ئەوسا ئاگای لەو نەبوو سۆنیا لە سوچێکی تاریک داوەستا بوو لە پڕێکدا بریندارەکە بە دەنگێکی گیرا و هەناسی سوارەوە بەو پەڕی نیگەرانیەوە لە کاتێکدا کە بە چاوە گێژ و وێژەکانی لەو شوێنەی ئەڕوانی کەکچەکەی لێوەستا بوو هەوڵیدا کەمێک هەستێت وتی ئەمە چێیە کاترینا ئیڤانۆڤنا هاواری لێکردوتی بنو بریندارەکە بە تەکانێکی زۆر نائاسایی توانی خۆی لەسەر دەست بگرێت بە حاڵەتێکی ترسناک و بێجوڵە بۆ ماوەیەک سەیری کچەکەی خۆی کرد وەگەوەی نەیناسێت آخر ئەو هەرگیز کچەکەی بەو جۆرە بەرگەوە نەبینی بوو لە پڕێکدا ناسی کچە داما و زەلیل و غەمبارەکەی کە شەرمی بەجلەکانی خۆی هات و بەلارەملی و سادەییەوە چاوەڕێی ئەوەیە کرد سەرەی ئەویش بێ تا دوا ماڵ ئاوایی لە باوکی بکە غەم و ئازارێکی لە ڕادە بە دەرنیشتە سەردەم و چاوی پیاوە لە کاتێکدا کە دەستی بۆ لای سۆنیا درێژ کرد هاواری لێ هەستاوتی سۆنیا کچەکەم بمبەخشە بەڵام لەبەرەوەی هاوسەنگی نەما و دەستی ترازە تەکانێکی خوارد و بەدەما لەسەر قەنەفەکەەوە کەوتە خوارێ هەڵیان ساندەوە و پاڵیان خست ئیدی لە دوا هەناسەیدا بوو سۆنیا بە دەنگی نزم هاواری کرد چۆ پێشێ و لە باوەشی گرت هەر بەو حاڵەوە جوڵەی لێبڕا باوکی لە ئامێزی ئەودا گیانی دەرچوو کاترینا ئیڤانۆڤنا کە لاشەی بێگیانی مێردەکەی بینی دەنگی هەڵبڕیوتی بە مرازی خۆی گەیشت باشە ئەی ئێستا چی بکەین بەچی بە خاکی بسپێرم
بەچی ئەمانە بەڵێ ئەمانە سبەینێ بەچی نانیان دەرخوار بدەم. ڕاستکۆڵنیکۆف لە کاترینا ئیڤانۆڤنا نزیک بۆ پێیوت کاترینا ئیڤانۆڤنا هەفتەی پێش و مێردە کۆچ کردووەکەت هەموو شتێکی لەبارەی ژیانی خۆیەوە بە درێژی بۆ باس کردم. بڕاتە بێ بەرامبەر بە تۆ بەو پەڕی ڕێز و پێزانینەوە قسەی کرد لەو شەوە کە زانیم تا چ ڕادێک وەفای بۆ هەمووتان و بە تایبەتی بۆ تۆ کاترینا ئیڤانۆڤنا هەیە لەگەڵ ئەو نەکبەتەی داوێنگیری ببوو چەندە ڕێز و دڵسۆزی بۆ تۆ هەبوو. ئیتر لەو شەوە بووین بە هاوڕێ. ئێستا ڕێگەم پێ بدە من یارمەتیتان بدەم و ئەرکی هاوڕێتیم لەگەڵ ئەو خوا لێ خۆش بوودا بەجێبێنم. ئەمە کەوا بزان بیست ڕۆبڵە ئەگەرم ڕەپارەیە کۆمەکێکتان پێ بکە من جارێکی دی دێمەولاتان ڕەنگە هەر بەیانی بێمەوە خواتان لەگەڵ. ڕاستکۆڵنیکۆف بە پەلەل لە ژوورەکە چوە دەرێ و خێرا لە ناو خەڵکەکەوە خۆی گەیاندە پلیکانەکان. بەڵام لە پرێکدا تووشی بوو بە تووشی نیکادیم فۆمیچەوە کە دوای بیستنی هەواڵی ئەم نەهامەتی هاتبوو خۆی سەرروکاری پێویستەکان کە لەو ساوە کە کارەساتی کوژرانەکە ڕوویدا بوو کاتێ لە پۆلیسخانەیە یەکیان بینی ئیتر ئەم دوانە چاویان بە یەکتری نەکەوت بوو. نیکادیم فۆمیچ لە یەکەم نیگادا ڕاستکۆڵنیکۆفی ناسیەوە پرسی ها ئەمە تۆیت؟ ڕاستکۆڵنیکۆف وەڵامی دایوتی مرد پزیشکات قەشە هات و هەموو شتێک ئامادەکرا ژنە بێچارەکە زۆر ناڕەحەت مەکە نەخۆشی سیلێتی ئەگەرەتوانی دڵی بدەرەوە. پاشان لە کاتێکدا کە ڕاست چاوی لە دوو چاوی ئەو نابوو بەگە پێکردنەوتی تۆ پیاوێکی دلۆڤانیت ئەزانم. نیکۆدیم فۆمیچ کە لەبەر ڕووناکی چراکەدا چەند پەڵە خوێنێکی تازەی بەهێلەکەکەی ڕاستکۆڵنیکۆف و بینیوتی ئای تۆ خوێنت پێوەیە؟ ڕاستکۆڵنیکۆف بە شێوازێکی زۆر تایبەتی وتی بەڵێ هەموو لەشم بۆ بەخوێن. پاشان زەردەخەنەیەکی هاتێ سەری ڕاوەشاند و بە پلیکانەکاندا چووە خوارێ لەسەرخۆ و بێپەلەکردن ئەچووە خوارێ هەموو گیانی لەرز و تا دایگرتە بوو وەلێ خۆی بەوەی نازانی کە خۆشی هەستێکی تازەی ژیان لە پرێکدا و زۆر بە سەختی لەودا دروست ببوو. ئەو هەستە لە هەستی کەسێکی کرد کە فەرمانی مەرگی بەسەردا درابێت و لە ناکاوێکدا و بێ ئەوەی بەتەما بوو بێ هەواڵی بەخشینی پێبگا. لە ناوڕاستی پلیکانەکاندا تووشی قەشەکە بوو کە بۆ ماڵە گەڕایەوە. ڕاستکۆڵنیکۆف بە هێوری ڕێی بۆ کردەوە و بێ قسە سڵاوی لێ کرد. بەڵام کە گەشتە دوا پلە لە دوایەوە گوێ لە دەنگی پێک بوو کە بە پەلە لە دوایە هات. ئەمە پۆلێچکای مناڵ بوو کە کەوتووە دوای و بانگی لێ کردووی و گوێ بگرە. ڕاستکۆڵنیکۆف ڕووی تێ کرد. کچەکە لە دوا پلەکانی کۆتاییدا پلەیەک لە سەروی ئەوە بەرامبەری وەستا کەمە ڕوو ناکا یەک لە حەوشەوە هات بۆ ناوە. ڕاستکۆڵنیکۆف دەم و چاوە لاوازی بەڵام جوانی کچەکەی ناسیەوە کە زەردەخەنەی لەسەر لێ و سەرنجێکی مناڵانەی لەمدا بوو پەیامێکی پێبوو پێچ و زۆری پێخۆش بێ بە هانکەوتی گوێ بگرە ناوت چییە؟ ئەی ماڵتان لەکوێیە؟ ڕاستکۆڵنیکۆف دەستی خستە سەرشانی و بەخۆشیێکی تایبەتیەوە لێڕوانی بەو تەماشاکردنەی زۆر دڵی خۆش بوو هەرچەندە خۆشی نێزانی هۆیەکەی چییە. ڕاستکۆڵنیکۆف لێ پرسی چێ تۆی ناردووە؟ کچۆڵەکە زۆر بە شادیەوە زەردێ هاتێوتی خوشکەکەم سۆنیا ناردوومی. ڕاستکۆڵنیکۆف وتی خۆشم ئەمزانی کە سۆنیای خوشکت ناردووتی. کچۆڵەکەوتی دایکیشم هەروە چونکە کە سۆنیای خوشکم ویستی بمنێرێ دایکیشم هاتە لامەوتی پۆلیا گیان زوو بەڕاکردن. ڕاستکۆڵنیکۆف وتی سۆنیای خوشکت خۆشە بێ؟ پۆلیا زۆر بە باوەڕەوتی ئەوم لە هەموو دنیا خۆشترە بێ. لە پرێکدا زەردەخەنەکەی قوڵتر بوو. ڕاستکۆڵنیکۆف وتی ئەی منیشت خۆشە بێ؟
کچۆڵەکە وەڵامی نەدایەوە، بەڵام دەم و چاوەوردیلەکەی بینی کە لە ڕووی ئەم نزیک بۆوە لێوە گۆشتن و ناسکەکانی بەو پڕی سادەیەوە بۆ ماچکردنی ڕاستکۆڵنیکۆف هێنایە پێشێ لە پرێکدا دەستە باریکەکانی کە لە دەنگشقار تا چوون لە ملی ئاڵاند و تون باوەشی پێدا کرد. سەری کچۆڵەکە کەوتە سەرشانی لە کاتێکدا کە بە تەواوی ڕووی بەڕوویە نووساند بوو. کچۆڵەکە دەستی بەگریان کرد. دوای دەقیقەیەک سەری بڵند کرد و فرمێسکەکانی بە پشتی دەستی سڕیوتی: دڵم بۆ باوکمە سووتێ. لە پرێکا بەڕوویەکی لێ هاتوانەوە کە مناڵ لە خۆیەگرێت تاوە گەورە قسابکەوتی: چ بەڵاو نەکبەتیەک بەڕێوەیە. ڕاستکۆڵنیکۆڤوتی: باوکت خۆشەویستیت؟ بە هەمان سیمای جددی و زەردەخەنەوە تەواوە گەورەوتی: لیداگیانی لە هەمومان زیاتر خۆشەویست لەبەرەوەی مناڵە، چونکە نەخۆشە. هەمیشە لە دەرەوە شتێکی بۆ ئەهێنایەوە، بەڵام ئێمەی فێری خوێندن نەکرد. هەر بەوی قارە و لەسەر قسەکانی ڕۆشتوتی: منیشی فێری دەستوری زمان و شتی ئاینیە کرد، دایەگیانیش هیچی ناوت، وەلێ ئێمە ئەمانزانی کە دڵی بەم کارانە خۆش بوو. باوکیشم هەرەیزانی. دایکەگیان ئەوێت فەڕەنسیم فێر بکە، چونکە ئیتر کاتی ئەوە هاتووە کە من باش فێر بم. ڕاستکۆڵنیکۆڤوتی: ئەزانیت لەخوا بپاڕیتەوە؟ پۆلیاوتی: بەڵێ، بێگومان ئەیزانم، ماوەیەکە چونکە من گەورم خۆم بە تەنیا و بە دەنگی نزم درۆ دەخوێنم. بەڵام کولیا و لیداگیان بە دەنگی بەرز لەگەڵ دایکما لە پێشدا درودی حەزرەتی مریەم ئەخوێن و دوایی دەست بە هیترەکەن کاڵێت: خوایە لە خوشکە سۆنیامان ببوورە و خۆشەویستی خۆتی پێ ببەخشە. پاشان ئەڵێن: خوایە لە باوکەکەی تریشمان خۆش بە و خۆشەویستی خۆتی پێ ببەخشە. آخر باوکی یەکەممان مردووە و ئەمیان باوکی دووەممانە، ئێمە بۆ ئەمیش هەر درۆ دەخوێنین. ڕاستکۆڵنیکۆڤوتی: پۆلیاگیان، من ناوم ڕادوێنە، جارێکیش درود بۆ من بخوێنن بۆ ئەم ڕادوێنە هەژارە. کچۆڵەکە بە گەرمی وتی: هەتاما بم، هەمیشە دوعای چاکت بۆکەم. دیسانە و لە ناکاودا دایەوە پێکەنین و بازرەقەی بەست. جارێکی تر تون لە ئامێزی گرتەوە. ڕاستکۆڵنیکۆف ناونیشانی خۆیدایە، بەڵێنیشی پێدا کە حتمەن سبەیە گەڕێتەوە لایەن. کچۆڵەکە بە هەستێکی پڕ لە پێزانینەوە لێ جیابەوە کە ڕاستکۆڵنیکۆف هاتە سەر شەقامەکە. سەعات لە 10 تێپەڕی کرد بوو. دوای 5 دقیقە لەسەر پردەکە وەستا بوو. هەر لەو جێگایدا کە چەند ڕۆژێک لەو بەرژنێک خۆی فرێدا بووە ڕووبارەکەوە بە دەنگێکی پڕ لە بڕوا و سەرکەوتوانەوتی: بەسە، ون بن. ئەی بیری پوچ و ترسی درۆ و تارماییە خەیاڵیەکان، ژیان هەر بەردەوامە. بۆ من ئێستا ناژیم. ژیانی من نەبەستراوەتەوە بە ژیانی ئەو پیرێژنەوە. خوا لێ خۆش بێ. بەسە، خان مەکە، ئیتر کاتی حەسانەوەت بوو. ئێستا سەردەمی دەسەڵاتی هێزر و ڕووناکیە، دەسەڵاتی ویست و هێزە. با بزانین من و تۆ کاممان سەرەکەوین. ئێستا خۆم ئەمە تاقیەکەمەوە. بە فیزێکی تایبەتیە وەک بڵێ بانگی شەڕکردن لە هێزێکی تاریک بکە لەگەڵ خۆی داکەوتە قسەوتی: پێم بڵێ چۆن قایل بووم لە شوێنێکی زۆر تەنگەبەردا بژیم. من ئێستا زۆر لاوازم، بەڵام لەوە کە نەخۆشیەکەم بە تەواوی چاک بوو بێتەوە کە لە ماڵ هاتمە دەرێ ئەمزانی چاکە بمەوە. بەڕاست ماڵی پاچینکۆڤ تەنیا 2 هەنگاو لێرەوە دوورە، هەرە بێت سەرێک لە ڕازومی خێن بدەم. تەنانەت ئەگەر ئەمەندەیش نزیک نەبووایە باگرەوەکە بەرێتەوە لێگەڕێ، با ئەویش دڵخۆش بێ. گرفتێک نییە، باوا بێ. هێز پێویستە. بەبێ هێز هیچ کارێک ناڕواتە پێشێ، بەڵام هێز و دەسەڵاتیش بە زۆر دەزەکەوێ. ئەمەیە ئەو شتێکی ئەوان نایزانن کە ئەم قسانەی بەلوود بەرزی و تەواوی بڕواوە خستە سەر پەیڤەکانی تری، ڕێگەی لەبەرگرت و بەشەکەتی هەنگاوینا تا لە پردەکە تێپەڕی، تا ئەهات فیز و دڵنیاییەکەی لە زیادی بوو. هەر دەقیقەیە کە تێپەڕی ئەم لە دەقیقەی داهاتوودا کەسێکی تر بوو، بەڵام چ شتێکی گرنگ بوو بەهۆی ئەوەی کە ئەم گۆڕانەی بەسەردا بێ خۆشی نێزانی، وەلێ وەک یەکێک کە لەوەدا بێ لە دەریایەکدا بخنکێت، چۆن دەست بۆ پوشێک ئەبا ئەمیش لە پڕا لەوە گەیشت کە ئەتوانێت بژی، کە هێشتا ژیان بەبەریەوە ماوە و ژیانی ئەم لەگەڵ ژیانی پیرێژنەکەدا نەهاتۆتە کۆتایی. ڕەنگە بۆ ئەم ئەنجامگیریە زۆری پەلەکرد بێ، بەڵام گوێی پێنەدا. لە پڕێکدا بەبیری داهات لەگەڵ ئەمانێشدا داوام کرد درود بۆ ئەم ڕادیۆنە هەژارە بنێرن. باشە،
ئەمە تەنیا لە دووربینیەوە بوو. بەم ڕستەی دوایی زوو پێکەنینی بە ساکاریە مناڵانەکەی خۆی هات لەبارێکی زۆر خۆش و دڵگەرمیدا بوو. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 27. ڕاستکۆڵنیکۆف بە ئاسانی ڕاز و میخێنی دۆزیەوە لە خانۆکەی پاچینکۆفدا کرێگرتە تازەکانی ئەناسی و دەرگاوانەکە خێرا ڕێگاکەی پیشاندا. لە ناوەڕاستی پلیکانەکاندا گوێی لە ژاوەژاوی قسەی خەڵکێکی زۆر بوو. ئەو دەرگایی بەسەر پلیکانەکاندا ئەیڕوانی لەسەر پشت بوو. هاوار و دەنگە هات. ژوورەکەی ڕاز و میخین تا ڕادەیە گەورە بوو. دانیشتوانیش 15 کەس بوون. ڕاستکۆڵنیکۆف لە تارمەکەدا وەستا. لە پشتەوە دوو کارەکەری خاوەن ماڵەکە بە دەوری دوو سەماوەری گەورەدا و شوشە و دەوری و قاپی خواردن و مەزە کە لە موبەقی خاوەن ماڵەکە هاتنە دەرێ سەرقاڵی کار بوون. ڕاستکۆڵنیکۆف ناردی بە دوای ڕاز و میخیندا. ئەویش زۆر بەخۆشی و تاسەوە هاتە لای. هەر لە یەکەم ڕوانیندا دیار بوو کە زۆری خواردوتەوە. ئەگەرچی ڕاز و میخین هەرگیز سەرخۆش نابوو، بەڵام ئەم جارەیان پێوەی دیار بوو. ڕاستکۆڵنیکۆف بە پەلە پێیوت گوێ بگرە. هاتووم پێت بڵێم تەوە گرەوەکەت بردوتەوە. لە ڕاستیدا کەسیش نازانێ لە ئایندەدا چ پێشهاتێکی دی دێتەڕێ، وەلێ من ناتوانم بێمە ژوورەوە. ئەوەندە بێهێزم خەریکە بکەوم، بۆیە سڵاو و خوات لەگەڵ، بەڵام سبەی وەرە بۆ لام. ڕاز و میخێنوتی با پێت بڵێم من ئەدگێنمە ماڵەوە. تۆ کە خۆت ئەڵێ هێن بێهێزی ئیتر. ڕاستکۆڵنیکۆف وتی ئەی میوانەکان چی لەکەی؟ ئەو قژلوولە چیەکە ئێستا تەماشای کردین؟ ڕاز و میخێنوتی ئەمە تەنیا خوازانێت چێ، دیارە هاوڕێی مامە یان ئەشێت لە خۆی هات بێ. ئەوان لای مامم جێ ئەهێڵم، پیاوێکی زۆر بەڕێزە، بەداخەوە ناتوانین ببیتە هاوڕێ. باشە با هەمویان وێڵ بن، هەمویان. ئەوان ئێستا بیر لە من ناکەنەوە، ئەبێت منیش هەناسێکی تازە وەربگرم، چونکە هاوڕێ تۆ لە کاتی خۆی داهاتی. ئەگەر 2 دقیقە درەنگتر بگەیشتی تاتە ئێرە، خوا ئاگادارە ئەکەوتینە گیانی یەکدی. درۆی واکەن هەر ناتوانی بیری لێ بکەیتەوە. مرۆڤ تاچوێ ئەتوانێت درۆ بکە، بەڵام چۆن ئەتوانی بیری لێ نەکەیتەوە؟ بۆ خۆمان درۆ ناکەین؟ دەی لێگەڕێ با درۆ بکەن. ڕۆژێک هەردێت نەیانەوێت درۆ بکەن. دقیقێک دابنیشە تا زوسیمۆف بێنم. زوسیمۆفیش بە جۆرە پرۆشێکەوە پێشوازی لە ڕاستکۆڵنیکۆف کرد. سوسەکردنێکی تایبەتی پێوە دیار بوو. زوو دەم و چاوی گەشایەوە بە ڕادەیەک کە دوای تەماشاکردنی فەرمانی داوتی هەر ئێستا ئەبێت بنویت، شەوی ژێکێک لەمان ئەخۆیت. ئەیخۆیت؟ ماوەیە کە بۆم ئامادە کردویت. ڕاستکۆڵنیکۆف وەڵامی داوتی دوانیش بە ئیخۆم. هەر لەوێدا دەرمانەکەی خوارد. زوسیمۆف بە ڕاز و میخێنی وت زۆر چاکەی خۆت ئەیبیت، بزانیت تا بەیانی چی ڕۆدا. ئەمڕۆ هیچ خراپ نییە، زۆر جیاوازی لەگەڵ ڕۆژانی پێشودا هەیە، هەر ئەقڵە و لە خەسارێک. کە گەشتنە سەر شەقامەکە ڕاز و میخین بە ڕاستکۆڵنیکۆفی وت ئەزانیت ئێستا زوسیمۆف کە هاتە دەرەوە چی بە گوێمدا چرپان؟ هاوڕێ من هەموو شتەکان ڕێک و ڕەوان بەتۆڵم، چونکە ئەمانە دەبەنگن. زوسیمۆف پێیوتم لە ڕێگا قسەت لەگەڵدا بکەم و بدوێنم و دوایی هەمووی بۆ بجێڕمەوە، چونکە ئەو وابی دەکاتەوە تۆ یان شێتیت یان نزیکیت لە شێت بوون. اینجا بزانە، یەکەم تۆ سێ ئەوەندە لەو ئاقڵتریت. دووەم ئەگەر شێت نەبیت تۆ کەی دەربەستی ئەوەیت ئەو چی ئەکات و چ کارێکی ناجۆری لە مێشکدایە. سێم
ئەم پەڵخە گۆشتە کە پسپۆڕی نەشتەرگەریە ئێستا خۆی داوەتە نەخۆشیەکانی دەرونی وەلێ لەبارەی تۆ قسەکانی ئەمڕۆی تۆ لەگەڵ زامیتۆفدا تەواو ئەوی ئاوەژوو کرد. ڕاستکۆلنیکۆڤ وتی زامیتۆف هەموو شتێکی بۆ جێڕایتەوە؟ ڕازومیخێن وتی هەموو شتێک و کارێکی چاکیشی کرد. من ئێستا لە تەواوی شتەکان تێگەیشتم و زامیتۆفیش هەروە. بەڵێ بە کورتی ڕوودیا قسە لەسەرەوەیە من هەنووکە کەمێک مەستم بەڵام قەیدی نییە. قسە لەسەرەوەیە کە ئەم بیرۆکەیە تێگەیت ڕیشەی لەواندا داکوتاوە تێگەیت واتە هیچێکێک لەوانە نێوێرا بە ئاشکرا ئەو بڵێ لەبەرەوەی زۆر هیچ و بێمانە بوو بە تایبەتی دوای ئەوەی بۆ یەکێکیان گرت ئیتر بۆ هەمیشە ئەو جۆرە بیرۆکانە نەمان و لە ناوچوون وەلێ ئەمانە بۆ گەمژەوە دەبەنگن. من ئەو سایش کەمێک گوێی زامیتۆفم ڕاکێشە با لە بینی خۆماندا بێ هاوڕێت کات لێکم ئەگەر شتێکیشی لێزانیت هەرگیز ئاماژەی پێ نەکەیت. من لەم دواییەدا بەوەم زانیوە کە ئەو زۆر دڵی ناسکە. ئەو سالای لیزاڤێتا بووین بەڵام ئەمڕۆ هەموو شتێک دیار و ئاشکرایە. لە هەمووی گرنگتر و تاوانبارتر ئەم ئیلیا پترۆڤیچەیە. ئەو بورانەوەکەی تۆی لە پۆلیسخانە کردە پاساو وەلێ خۆشی لە دواییدا خەجاڵەت بوو. آخر من هەموو شتێک ئەزانم. ڕاستکۆڵنیکۆف بە پەرۆشەوە گوێی گرتە بوو. ڕازومیخین بە سەرخۆشی نهێنیەکانی ئەدرکان. ڕاستکۆڵنیکۆڤ وتی من بۆیە ئەو کاتە بورامەوە چونکە خەریک بوو ئەخنکام بۆنی بۆیە و ڕۆن هەموو ئەو ناوەی گرت بووەوە. ڕازومیخێن وتی سەیرە ئێستا پاسایی بۆ هێنیتەوە. مەسەلەکە هەر بۆنی بۆیە و ڕۆن نەبوو. سەرەتای نەخۆشیەکەت لە مانگێک لەمە بەرەوە دەستی پێکرد. زوسیمۆف شایەتە نازانی چەندە زامیتۆف بێتاقەتە هەر ناتوانیت بیری لێ بکەیتەوە. ئەوەڵێت من ناگەمە پەنجەیەکی بچووکیەوە پیا واتە پەنجەیەکی بچووکی تۆ هاوڕێ هەندێک جار هەستێکی ناسک و بە سۆزی هەیە وەلێ ئەو وانەی ئەمڕۆ لە کۆشکی بلورین فێری بوو هەرگیز تووشی نابێتەوە. آخر تۆ لە سەرەتادا ترسانت و کەوتە لەرزین. تۆ تا ڕادەیەک ناچارت کرد کە دیسانەوە بڕوا بەو شتە هیچ و پوچ و بێمانایە بێنێتەوە کەچی لە ناکاودا زمانی گاڵتە پێکردنت لێ دەرهێنا. دەستخۆش ئێستا هەر بە تەواوی تەبی بەخوا تۆ مامۆستایت لەگەڵ ئەم جۆرە کەسانەدا ئەبێت وا ڕەفتار بکەی بەداخەوە کە لەوێ نەبووم. ئەزانیت ئێستاش زۆر چاوەڕێی کردیت. پۆرفیریش حەز لە ناسینی دەکا. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەڕاست ئەویش بەڵام بۆ بەشێت مەزانن. ڕازومیخێن وتی بەو مانایە نا کە بەشێتت بزانن هاوڕێ لەوە چێت زۆرم ڕێسا بێ. ئەوەی لەو کاتەدا ئەوی سەرسام کردبوو تۆ لە ڕادە بەدەر بایەخت تەنیا بەو شتەدا بوو وەلێ ئێدی ئەوە ڕوونە کە تۆ بۆ ئەوەندە بەگرنگت گرت بوو ئێستا لە بارودۆخە گەیشتون. ئەزانن بۆ مەسەلەیە تۆی تەواو تێکدا و چەندە پەیوەندی بە نەخۆشیەکەتەوە هەیە. من هاوڕێ تۆزێک سەرخۆشم بەڵام خوا خۆی زانێ چی لە ژێر سەردایە. من حەزەکەم پێت بڵێم ئەو هەموو توانای خۆی داوەتە بواری نەخۆشی دەرونی وەلێ تۆ گوێی پێمەدە. بۆ ماوەی چرکە ساتێک هەردووکیان بێدەنگ بوون. پاشان ڕاستکۆڵنیکۆڤ کەوتەوە قسەکردنوتی گوێ بگرە ڕازومیخین ئەمەوێت بەڕاست و ڕەوانی پێت بڵێم ئێستا من لە سەرینی مردوویەک بووم. کارمەندێک مرد هەرچی پارەیەکم پێ بوو دامنا. بێژگەلەوە هەر ئێستا بوونەوەرێک ماچی کردم. ئەگەر کەسێکیشم بکوشتایە ئەو سایش بە کورتی لەوێ من یەکێکی تریشم بینی. پەڕێکی سوور بە کڵاوەکەیەوە بوو. دیارە منیش خەریکم ئەکەومە و ڕێنەکردن. زۆر بێتینم ئاگادارم بە پلیکانەکان لەوێن دەرن. ڕازومیخین بەنیگەرانی و پرسی چیتە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی سرم کەمێک گێژەخوا ئەوە لە گرنگ نییە. گرنگەوەیە تا بڵێی من خەمبارم زۆر خەمبارم
هەر وەک ژنان باوەڕ بکە بڕوانە. ئەوە چییە؟ بڕوانە. ڕازۆمیخێن وتی چی بووە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی بۆ نایبینیت ڕووناکی لە ژوورەکەمدا هەیە لای درزەکەوە. بەجووتە بەرامبەر دوا پلەی پلیکانەکان و بە پاڵ دەرگای خاون ماڵەکەەوە وەستا بوون. بەڕاستی لێو ئەبینرا کە ژوورەکەی ڕاستکۆڵنیکۆڤ ڕووناکی تایە. ڕازۆمیخێن وتی سەیرە ڕەنگە ناستاسیا بێ. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەو هەرگیز لە کاتی وادا نایەتە لام، هەردەمێکی شەنووستووە وەلێ چی تایە؟ خوات دەگەڵ. ڕازۆمیخێن وتی تۆڵی چی؟ من ئەدگێنم و پێکەوە ئەڕۆینە ژوورەوە. ڕاستکۆڵنیکۆڤ وتی ئەزانم پێکەوە ئەچینە ژوورێ، بەڵام من حەزەکەم هەر لێرە دەستت بۆشم و ماڵ ئاوایی لێ بکەم. دەی دەستت بێنە خوات دەگەڵ. ڕازۆمیخێن وتی ڕودیا چیتە؟ ڕاستکۆڵنیکۆڤ وتی هیچ، با بڕۆین، تۆ ئەبیتە شایەت. بە پلیکانەکاندا سەرکەوتن. ڕازۆمیخێن وای بەبیرداهات کە ڕەنگە زوسیمۆڤ ڕاز بکە لەبەر خۆیوتی بە زۆر بڵێ خۆم دۆخەکەم لێ تێکدا. لە پرێکدا هەرکە گەشت نەبەر دەرگاکە لە ناو ژوورەکەەوە گویان لە گفتوگۆ بوو. ڕازۆمیخێن هاواری کردوتی چێ لەوەیە؟ ڕاستکۆڵنیکۆڤ یەکەم جار دەستکی دەرگاکەی گرت و تەواو کردەوە. لەبەر دەرگاکەوە سەرسامۆستا. دایک و خوشکی لەسەر قەنەفەکە دانیشتە بوون و سەعات و نیوێک بوو چاوەڕێیانەکرد. بۆ لە هەموو شتێکی دیکەمتر چاوەڕێکردن و لە هەر شتێکی دیکەمتریش بیری لایەن بوو. لەگەڵەوەشدا کە هەر ئەمڕۆ ئەوەی پێگەیشت بوو کە ئەوان بەڕێوەن و ڕەنگە بگەنە پترزبۆرگ. بە درێژایە و سەعات و نیوە یەک بە دوای یەکدا ئەو دوانە ناستاسیان بە پرسیار داگرتبەوە. ناستاسیا هێشتا هەر بەرامبەریان وەستا بوو چی هەیە و چی نییە بۆی باسکردبوون. هەردوو ژنەکە کە زانیان ئەمڕۆ ڕاستکۆڵنیکۆڤ نەخۆش بووە و بەدەم و ڕێنەکردنەوە لە ماڵ هەڵاتوە بە تەواوی ترسان. خوایە چی بەسەر هات بێ؟ هەردووکیان ئەگریان و هەردووکیان لە ماوەی ئەم سەعات و نیوەدا گەلێک خەم و ئازاریان چێشت. کە ڕاستکۆڵنیکۆڤ دەرکەوت هەرایان لێ هەستا. بەخۆشی و شادیەکی زۆرەوە پێشوازیان لێ کرد و بەرەو ڕووی چوون، وەلێ ئەو مردوویەکی ڕاوەستاو بوو. بیرێکی کتوپڕ کە مرۆڤ ناتوانێت خۆی لە بەردا بگرێ وەک هەورە بروسکە بەسەریا داباری. تەنانەت بۆ لە ئامێزگرتنیان دەستیشی بەرز نەبووە چونکە هێزیان تیا نەما بوو. دایک و خوشکی باوەشیان پیا کرد و بە سنگی خۆیانەوە نووسان ماچیانە کرد. پێ ئەکەینین و ئەگریان. ڕاستکۆڵنیکۆڤ هەنگاوێکینا لە ترێکی دا و لەسەر زەویەکە بورایەوە. نائومێدی و ترس ناڵە و هاوار بەرپا بوو. ڕازۆمیخێن کە لە بەردەم دەرگاکەدا وەستا بوو خۆی کوتایە ژوورێ. نەخۆشەکەی بە هەردوو دەستی بەهێزی گرت و لە چاوتروکانێکدا لەسەر قەنەفەکەینا. بە دەنگی بەرز بە خوشک و دایکەی وت هیچ نییە. لە هۆش خۆچوونێکی بێبەها و ناچیزە. هەر ئێستا پزیشک گوتی باری تەندروستی لە جاران چاکترە و تەواو ڕوو لە باشیە. دەی ئاو بێنن وا دێتەوە هۆش خۆی هەر ئێستا وا هاتەوە. ڕازۆمیخێنەوەندە بە توندی دەستی دنیای ڕاکێشا خەریک بوو لە بنا هەڵیان بکەنێ بۆی دانەوێت و بە چاکی ڕاستکۆڵنیکۆڤ ببینێ کە ئیتر هاتۆتەوە هۆش خۆی. دایکەکەیش و خوشکەکەیش هێن بە ڕێز و ستایشەوە لە ڕازۆمیخێنیان ڕوانی ئەدوت خەونی پیرۆزە بینن. ئەوان لە ناستاسیان بیست بوو کە لە هەموو ماوەی نەخۆشیەکەدا ئەم لاوە بە توانا و زرنگە ئەم نازناوە هەر ئەو ئێوارەیە پولخریە ئیڤانۆڤنا ڕاستکۆڵنیکۆڤ لە کاتی قسەکردن لەگەڵ دنیادا لە ڕازۆمیخێنینا چ باخێکی زۆری بەڕوودیای ئازیزیاندا بوو. ڕاستکۆڵنیکۆڤ کەمێک ڕاست بۆ و لەسەر قەنەفەکە دانیشت. لەسەر خۆ بەدەستی ئاماژەی بۆ ڕازۆمیخێن کرد تا لافاوی هەستی پڕ و شەوقی ئاگرینی نەگونجانی خۆی بەرامبەر بدایک و خوشکی بۆستێنێت. اینجا دەستی هەردووکیانی گرت. نزیکەی 2 دەقیقا بە بێدەنگی تەماشای هەریەکیانی کرد. دایکی لە ڕوانینەکەی ترسا. لە نیگاکەیدا سۆزێکی گەورەی بەسوێ لە هەمان کاتدا بێجوڵە و شێتانە ئەبینرا. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا کەوتە گریان.
ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا ڕەنگی پەڕی بوو دەستی لەناو دەستی کاکیا ئەلەرزی. ڕاستکۆڵنیکۆڤ بە دەنگێکی ناسەقامگیرە و ئاماژە بە ڕازومی خێنوتی لەگەڵیا بڕۆنەوە بۆ ماڵێ تا بەیانی هەموو شتێک. دەمێکە گەیشتون پۆلخێریا ئیڤانۆڤنا وەڵامی دایوتی ئەم ئێوارەیە. ڕودیا شەمەندەفەرەکە زۆر دواکەوت، بەڵام ڕودیا من بە هیچ جۆرێک ئێستا تۆ بەجێ ناهێڵم، من ئەم شەو لای تۆ. ڕاستکۆڵنیکۆڤ دەستی ڕاوەشاند و بە تووڕێیەوتی ئازارم مەدەن. ڕازومیخین هاواری کردوتی من لای ئەمێنمەوە، دەقیقەیەک چییە بەجێ ناهێڵم. میوانەکان چاویان دەرەهات، خوایە کرد سەریان بە دیواردا کێشا، مامە مشوریانە خوا. پۆلخریا ئیڤانۆڤنا تون دەستی ڕازومیخینی وشیوتی نازانم چۆن سوپاست بکەم. بەڵام ڕاستکۆڵنیکۆڤ دیسان قسەی پێبڕی و بە تووڕێیەوتی من ناتوانم ئازارم مەدەن، بەسە بڕۆن، ناتوانم. دنیا بەترسەوە بەهێوری و لەبەر خۆیەوتی دایکێ گیان با بڕۆین، هیچ نەبێ با دەقیقەیەک لە ژوورەکە بچینە دەرەوە، ئەگەر وانەکەین دیارە ئەمانەوێت بیکوژین. پۆلخریا ئیڤانۆڤنا دەستی بەگریان کردوتی یعنی دوای 3 ساڵیش نابێت بیبینم. دیسانەوە ڕاستکۆڵنیکۆڤ بێدەنگی کردنوتی ڕاوەستن، قسەم پێ مەبڕن، پێچێت بیرم لای خۆم نەبێ. ئایا لۆژینتان دیوە؟ پۆلخریا ئیڤانۆڤناوتی ناڕوودیا، بەڵام لە هاتنمان ئاگادارە. بە کەمێک دوو دڵیا و پۆلخریا ئیڤانۆڤنا لەسەری ڕۆشتوتی بیسمان پیتەر پیترۆڤیچ گەورەی نواندۆ و ئەمڕۆ سەری لێداوی. ڕاستکۆڵنیکۆڤ وتی بەڵێ گەورەی نواندووە. دنیا بە لۆژی نموت ئەگەرم جارە بێتەوە لە پلیکانەکانەوەی خەمە خوارێ دەرم کرد. دنیاوتی ڕوودیا تۆ چیڵێ؟ دیارە تۆ ناتەوێت بڵێ کە؟ وەلێ پۆلخریا ئیڤانۆڤنا کە بە ترسەوە قسەی دەست پێ کرد تەماشای دنیای کرد و بێدەنگ بوو. ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا لە کاکی ڕاما و چاوەڕوانی قسەی تری بوو. هەردوو ژنەکە ئاگاداری شەڕەکە بوون. ناستاسیا تا ئەو جێگای خۆی تێگەیشت بوو، هەموو ڕووداوەکەی بۆ جێڕابوونەوە، هەردووکیان سەرسامی و شپرزەیی بڕستی بڕیبوون. ڕاستکۆڵنیکۆڤ بە ناڕەحەتیەوە بەردەوام بووتی دنیا من ئەم شوکردنەی تۆم ناوێ، بۆیە بێت لە بەیانی زووتر نییە بە لۆژین بڵێ کە تۆ ناتەوێت بۆ کوێ ئەچێت با بچێ. پۆلخریا ئیڤانۆڤنا هاواری کردوتی ئای خوایە. ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا بە تووڕێیەکەوە کە زوو جڵەوی گردوتی کاکە تۆ بیر لەوە بکەرەوە کە ئەیڵێیت. دوایی لەسەر خۆتی لەوە ناچێت تەندروستیت باش بێ، ڕەنگە نەخۆش بی. ڕاستکۆڵنیکۆڤ وتی وڕێ ناکەم وانە؟ نا، تۆ لەبەر خاتری من ئەویتە ژنی لۆژین، وەلێ من قوربانیم نابێ، بۆیە نامەیەک بۆ بەیانی ئامادە بکە، نامەی ڕەتکردنەوە، خۆشمەی خوێنمەوە. تەواو. کچە دڵشکاوەکە هاواری لە هەستاوتی ناتوانم کاری وا بکەم. بە چه حەقێک؟ دایکە بەترسەوە ڕووی لە کچەکەی کرد و بە پەلەوتی دنیا گیان تۆیش تووڕیت بەسێتی سبەی، ئەی تۆ نابینیت واش چاکترە کە بڕۆین. ڕازومیخین کە هێشتا سەرخۆش بوو بە دەنگی بەرزوتی ڕێناکە ئاگینا چۆن پڕکێشیک بەیانی هەموو ئەم گەوجاتیانەی لە سەردانامێنێ، بەڵام ئەوڕۆ بەڕاستی لۆژینی دەرکرد. ئەمە وایە بەڵێ ئەویش هەر تووڕە بوو، لێرەدا قسەی کرد، بەخۆی داهڵەدا، پاشانیش کلکی نایە ناوگەڵی و بۆی دەرچوو. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا هاواری کردوتی کەواتە ئەمە ڕاستە؟ دنیا بە سۆزێکەوتی کاکە تا بەیانی دەیدایە گیان خواد لەگەڵ ڕوودیا. بەڵام ڕاستکۆڵنیکۆڤ بە هەموو توانایە و دووبارەی کردەوتی گوێت لەمە خوشکێ، من و ڕێنە ناکەم، ئەم زەماوەندە سووکڕ ڕیسواییە قەیدی نییە با من ڕسوا بم، بەڵام تۆ نابێت، یەکێکمان بەسە. هەرچەندە من ڕسوام، بەڵام ئەو خوشکە بە خوشک نازانم، یان من یان لۆژین، فەرموو بڕۆن. ڕازومیخین قیژاندی وتی ئاخر بۆ تۆ شێت بوویت زاڵم. ڕاستکۆڵنیکۆڤ ئیتر وەڵامی نەداوە، ڕەنگە هەر توانای وەڵامدانەوەیشی نەبوو بێ. لەسەر قەنەفەکە ڕاکشان بەو پەڕی بێهێزیەوە ڕووی خۆی کردە دیوارەکە. ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا ماتیگرانە سەرنجێکی ڕازومیخینیدا، چاوەڕەشەکانی بروسکێکیاندا. ڕازومیخین تەنانەت لەو نیگایە خەجڵی. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنایش
وەگەکێک بروسکەی بەرکەوت بێ لە شوێنی خۆیدا وشک بوو. ناومێدانە زۆر بە ئەسپایی بە ڕاستکۆڵنیکۆفی وت: من بە هیچ جۆرێک ناڕۆم، لێرە بۆ خۆم لە سوچێکدا ئەمێنمەوە، تۆ دنیا بگێنە. ڕازومیخینیش هەر لەسەرخۆ بەڵام زۆر بە تووڕەیی وتی: تۆش هەموو شتەکانە شێوێنیت، هیچ نەبێ با بڕووینە تارمایی لای پلیکانەکان. ناستەسیا چرایەکدا بگیرسێنە، سوێن دەخۆم. کە بەرەو لای پلیکانەکانە چوون بەردەوام بوو لەسەر قسەکانی وتی: لەوەدا بوو لە من و پزیشکەکە بدا. ئەزانن هەر خودی پزیشکەکە تەنانەت ئەو زوو خۆی بەدەستەوەدا بۆی ئەم زیاتر ڕق نەیگرێ. ڕۆشتیش من بۆ ئاگا لێبوونی لە خوارە و مامۆکەچی جلی لەبەر کرد و بۆی دەرچوو. ئێستاش ئەگەر تووڕێی بکەن هەڵدێ هەرم شەو ئەشێ بەڵایەک بەسەر خۆی بێنێ. دایکی وتی: هاوار تۆ چێڵێ؟ ڕازومخین وتی: پاشان هەرگیز بۆ ئاودوتیا ناشێ لە ژوورێکی کرێگرتەدا بێتۆ بەتەنیا بێ. بیر بکەرەوە لە چ شوێنێک گیرساونەتەوە. آخر ئەو پیتەر پیترۆڤیچە بەدڕەگەزە نەیتوانی شوێنێکی چاکتردان بۆ بگرێ. بەڵام ئەزانیت من کەمێک سەرخۆشم بۆیە جوێنمدا گوێمە دەرێ. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا جەختی کردووتی: ئەچمە لای خاوەن ماڵەکەی ئێرە لێ پاڕێمەوە بۆ ئەم شەو سوچێک بداتە من و دنیا. من ناتوانم بەم حاڵەوە بەجێ بهێڵم، ناتوانم. بەدەم قسەکانەوە لە یەکەمین قادرمە ڕاز ڕوبەڕووی دەرگای ژووری خاوەن ماڵەکە وەستا بوو. ناستاسیا لە قادرمەی خواردتردا ڕێگەی بۆ ڕووناگەکردنەوە. ڕازومیخین لە ڕادە بە دەر هەڵچوو بوو. پێش نیو ساعت ئەو کاتێ ڕاستکۆڵنیکۆفی بەرەو ماڵ ئەهێنایە و هەرچەندە گەلێک زۆر بڵێ کردو و خۆشی بەمەیەزانی، بەڵام لەگەڵەوەشدا کە زۆری خواردبووە تەواو ئاگای لە خۆی بوو کەچی ئێستا دڵی خۆش بوو. وا ئاهاتە بەرچاو کە خواردنەوەکە دوو قات کاری لێ کردووە. لەگەڵ دوو خانمەکەدا وەستا بوو. دەستی هەردووکیانی خست بوو ناو دەستی خۆیەوە و بە پاساوی زۆر قەناعەت پێکەرەوە ئامۆژگاریەکردن بۆ ئەوەیش کە زیاتر بڕوای پێ بکەن. لە دوای هەروشەیەکەوە دەستی هەردووکیانی لەناو دەستی خۆیدا وەک مەنگەنە ئەگوشی کە ئازاری پێگەاندن. بە هەردوو چاویشی خەریک بوو. ئاودوتیا ڕۆمانۆڤنا هەڵوشێ. هیچ شەرمیشی لەو کاری ناکرد. ژنەکان لە تاو ئێشی هەندێک جار دەستیان لەناو دەستە گەورە و ڕقاڵەکانی دەرهێنا، بەڵام ئەو نەک تەنیا گوێی پێنادا بەڵکو تا ئات زیاتر بۆ لای خۆی ڕایکێشان. ئەگەر ئەوان فەرمانیان پێ بدایە کە لە بەرخاتی ئەوان خۆی لە پلیکانەکان بخاتە خوارێ بێ سێود و ملی بۆدان. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 28. پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا کە نوقمی بیرکردنەوە بوو لە ڕوودیای ئازیزی و تەواو بێ حەوسەڵە بوو. هەرچەندە هەستیە کرد کەم کوڕە گەنجل لە ڕادە بە دەردڵسۆزی بە خەرجەدات و زیادە ڕۆیی لە دەستگوشینیاکە، وەلێ لەبەرەوەی بۆ ئەو ڕزگار کرد بوو بۆیە نەیویست گوێ بۆ شتانە بدات و وردەکاری تیابکە. بەڵام ئاودوتیا ڕۆمانۆڤنا لەگەڵبوونی هەمان ئەو نیگەرانیەدا کە لە دایکی هەبوو، هەرچەندە ناترسا، بەڵام ڕوانینەکانی هاوڕێی براکەی کە گریان لێ ئەبووە سەرسامی و تا ڕادەیەک ترسی لێ نیشان دەبوو. تەنیا پشتی بۆ قسانە قایم بوو کە ناستاسیا دەربارەی ئەم پیاوە ترسناکە کردبووی و هەرەوەش ڕێگای ئەوەی لێگرتە بوو کە دەستی دایکی بگرێت و لە تاو ڕازومیخین هەڵبێ. هەروەهایشی زانی کە تازە هەڵاتن لە دەستی دادێک نادا. سەرنجام دوای 10 دقیقە کەمێک هێور بووە، چونکە لە تایبەتمەندیەتی ڕازومیخین بە ئاگاهات کە هەرچێکی لە دڵدایە ئیتر لە هەر حاڵێکدا بێ هەمووی ئاشکراکە. بۆیە هەر کەسێک سەرکاری لەگەڵدا بووە زۆر زوو ئەیزانی چێە و چیەکە. ڕازومیخین لە کاتێکدا کە دڵنیایی بە پۆلخێریە ئەلێکساندرۆڤنا ئەبەخشی هاواری کردوتی هەرگیز نابێ لای خاوەن ماڵەکە بمێنەوە، ئەوە کاری کردنیە. ئەگەرچی تۆ دایکیت وەلێ ئەگەر بمێنیتەوە بە تەواوی شێتە بێ.
ئەوسا خوا خۆی زانێ چی ڕوەدا. گوێ بگرە بزانە چی یەکەم. ئێستا ناستاسیا لایدا ئەنیشێت و من ئێوە ئەگەێنمە ماڵەوە، چونکە ئێوە دوو ئافرەتن و ناتوانن بەتەنیا بە کۆڵاناندا بڕۆن. ئێمە لەم بارەوە لە پترسبۆرگە بە کورتی گرنگ نییە کە ئێوەم گەیان بەڕاکردنە گەڕێمەوە ئێرە و دوای چارەك سعاتێک بەڵێنی شەرەفتان ئەدەمێ، دیسان ئەگەڕێمەوە لاتان و لە چاکی و خراپی ڕاستکۆڵنیکۆف ئاگادارتانەکەمەوە. پاشان گوێ بگرن، لە لای ئێوە یەکسەر ئەڕۆمەوە ماڵەکەی خۆم. میوانم هەیە هەمویان سەرخۆشن. زوسیمۆف هەڵەگرم، ئەو پزیشکەیە کە چارەیە کاتوێستا لە ماڵەکەی مندایە، ئەو سەرخۆش نییە قەت ناخواتەوە. ئەی بەم بۆ لای ڕوودیا و دوایی هەردووکمان دێنەلاتان. بەم جۆرە ئێوە لە ماوەی ساعتێکدا دوو جار هەواڵی ئەزان و لە خودی پزیشکەکەشی ئەبیستن. هەر ڕوبەڕوو لە خودی پزیشکەکە نەک لە من. خۆتان لێ بپرسن، ئەگەر باری تەندروستی خراپ بوو سوێن دەخۆم خۆم ئەتان هێنمە ئێرە و ئەگەر باشیش بوو بۆ خۆتان بخەون. وەلێ من هەموو شەوەکە هەر لێرە ئەمێنمەوە لە تارمەکەدا. ئەو پێی نازانێ. بە زۆر سیمۆفیش ئەڵێم لای خاون ماڵەکە بمێنێتەوە بۆ ئەوەی لە بەردەستا بێ. باشە چی بۆ ئەو باشترە ئێوە یان پزیشک؟ بێگومان پزیشک بە کەڵکترە. باشە دەی بڕۆن بۆ ماڵەوە. لای خاون ماڵ هەر نابێت ڕەنگە بۆ من بهێڵێت، بەڵام بۆ تۆ نا، چونکە ژنێکی گەلۆرە. ئەو بەنیسبەت ئافدوت یا ڕۆمانۆڤناوە تەنانەت ئەگەر ڕاست دەبێ ئیرەیی بە تۆی شەبە. بێگومان ئافدوتیا ئەوە هەرنەی کردبێ، ژنێکی زۆر سەیرە، بەڵام منیش هەرگەمژەم. قەیروسیا با بڕین بڕوان پێکەن ها بڕوان پێکەن یان نا؟ ئافدوتیا ڕۆمانۆڤناوتی دایکە گیان بێگومانەوەی کەیڵێت بەجێ هێنێت ئەوە بەڵێنی خۆیەتی. تا ئێستا ئەو کاکمی ڕزگار کردووە. ئەگەر ڕاست بێت و پزیشکەکە بەوە قایل بێ کە شەو لێرە بمێنێتەوە ئیدی چی لەوە باشترە بێ. ڕاز و میخین بەدەم دەست و دەمخۆشیەوە هاواری لێ هەستاوتی تۆ لێم تێگەی، چونکە تۆ فریشتەیت. با بڕین. ناستاسی هەر ئێستا بڕۆ سەرەوە و لای دابنیشە، چراکە دابگیرسێنە، چارەکێکی ترە گەڕێمەوە. هەرچەندە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا قەناعەتی تەواوی نەکرد بوو، بەڵام جەختیشی نەکرد. ڕاز و میخین ژێرباڵی هەردووکیانی گرت و بە پلیکانەکاندا هێنانی خوارێ. ئەبێ دەوەش بڵین کە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا تا ڕادێک لە ڕاز و میخین هەر دڵنیا نەبوو. بەخۆی وت ئەگەرچی دڵسۆز و زیرەکە، بەڵام تۆ بڵێ بتوانێ بەڵێنەکەی بەجێبێنێ. ئەمەیش بەم حاڵەتەوە کەتیایەتی ڕاز و میخین لەوە گەیشت کە پۆلخێریا ئەلێکساندرۆڤناچی لە دڵدایە. بە هەنگاوە فراوانەکانی بێ ئەوەی ئاگاداری ئەوە بێ کە خانمەکان بە زەحمەت ئەیانتوانی پێی بگەن، کەوتە سەر شۆستەکە بۆ ئەوەی بیرکردنەوەکانی پۆلخێریا ئەلێکساندرۆڤنایش لە کار بخەوتی. بەڵێ تێگەم، تۆ بیر لەوەکەیتەوە کە من لە چه حاڵێکدام. بێخود یعنی من سەرخۆشم، بەڵام کێشەکە لەمەدا نییە. من مەستی شەراب نیم، بەڵکو بینینی ئێوە سەرخۆشی کردوم. وەلێ گرنگ نییە، گوێم پێمەدەن. درۆکەم، من شایستەی ئێوە نیم، بە هیچ جۆرێک شایستەی ئێوە نیم. هەر ئەوەندەی ئێوەم گەیان ڕاز ئەچمە سەر جۆگاکە و دوو جام ئاو بەسەر ماکەم و هەموو شتێک تەواو بێ. ئەگەر ئەزانن من هەردووکتانم چەند خۆشەوێ پێمەکەنن. تووڕە مەبن، لە هەموو کەس تووڕە بن، بەڵام لە منە. من هاوڕێی ئەوم، کەواتە هاوڕێی ئێوەشم. من وامەوێ من دەمێکە ئەم هەستم هەیە، ساڵێک لەمەوبەر هەر لەم کاتەدا. وەلێنا هەرگیز لەمە و پێش ئەو هەستەم نەبووە، چونکە ئێوە وەک لە ئاسمان کەوتبێت نەخوارەوە وایە. بە کورتی من ئەم شەو هەرگیز نانوم. زوسیمۆف لەوە ترسا کە ڕوودیا شێت بێ، بۆیە نابێت بیور و ژێنین. دایک هاواری کردوتی تۆڵێ چی؟ ئافدوتیا ڕۆمانۆڤنا زۆر ترسا، پرسی بەڕاست پزیشک وای وێ؟ ڕاز و میخینوتی وتی وەلێ ڕاز نییە، هیچ ڕاز نییە، تەنانەت دەرمانێکی دایە. تۆزێک بوو خۆم بینیم، ئەو کاتە بوو کە ئێوە گەیشتن. خۆزگا ئێوە سبەی بگەیشتنایە، باش بوو ئێمە ڕۆیشتین. سەعاتێکی تر خودی زوسیمۆف هەواڵی تەواوتان ئەداتێ، هیچ سەرخۆش نییە. منیش مەز نابم، بەڵام بۆ ئەوەندەم خواردوتەوە کە سەرخۆش بم. لەبەرەوەی ئەو نەحلەتیانە کێشامیانە ناو قسەوە. آخر من بڕیارم دابوو ئیتر خۆم نەخەمە ناو بێنە و بەردی گفتوگۆوە. قسەی هێن بێماناکەن، خەریک بوو دەست بدەمە یەخیان.
من مامەم وەک سەرۆک لەوێدانە سەرۆکی دانیشتنەکە باوەڕ بکەن ئەوانە خوازن مرۆڤ هیچ کەسایەتێکی خۆی نەبێ ئەمە بە پێشکەوتن دانێن هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە کە مرۆڤ لە خۆی نەچێ لە هەموو شتێک کەمتر لە حەقیقەتی خۆی بچێ ئەمەش لای ئەوان گەورەترین پێشکەوتنە خۆزگا هەر هیچ نەبووایە درۆکانیشیان بە شێوازێکی زۆر تایبەت دەرببڕایە بەڵام پۆل خێریە ئەلێکساندرۆڤنا بە شەرمۆ قسەکانی پێبڕێوتی گوێ بگرە وەلێ قسە پێبڕینەکە ئەوەندەی تر ئاگری لە لاوەکە بەردا ڕازومی خێن بەدەنگی بەرزتر نەڕاندیوتی تۆ چۆنی بیرریەکەیتەوە تۆ وازانی من بۆیە ئەمانە ئەڵێم چونکەوان درۆیان کردووە نا من ئەوانم خۆشەوێ کە درۆکەن درۆ یەکەم تایبەتمەندی مرۆڤە کە لە هەموو گیاندارەکانی تری جیاکاتەوە بە درۆگەیتە ڕاستی من بۆیە مرۆڤم چونکە درۆکەم هەرگیز کەس نەگەیشتۆتە ڕاستی ئەگەر 14 جار یان ڕەنگە 114 جار درۆی نەکرد بێ ئەمەش شایانی ڕێزلێگرتنە بەڵام ئێمە ناتوانین درۆکانیشمان بەپێی ئەقڵی خۆمان بکەین درۆم لەگەڵدا بکە بەڵام درۆی خۆت بکە و منیش ئەو کاتە ماچ دەکەم درۆکردن بە شێوازی خۆت لەو حەقیقەتە چاکترە کە لاساییکردنەوەی خەڵکی تر بێ لە یەکەمیاندا تۆ مرۆڤی لە دووەمدا تۆ تەنیا تووتیەکیت ڕاستی هەرگیز لەناو ناچێ بەڵام ئەشێ دژیان لەناو بچێ لەم بارەوە نمونە زۆرە باشە ئاخر ئێستا ئێمە چین ئێمە هەمومان بەبێ ئاوەرتەیەک لەبارەی زانست کللتور بیر و ئایدۆلۆژی ئارەزوو قوتابخانەی ئازادی خوازی ئەقڵ ئەزمۆن و هەموو شتێک ئێمە هێشتا لە پۆلە سەرەتاییەکانی خوێندن گاداین حەزمان بە عەقڵی خەڵکانی ترە پێی ڕاهاتوین وانە ڕازەکەم هەر بەم جۆرە بەدەم هاوار و دەنگەدەنگەوە دەستی خانمەکانی لە ناو دەستی خۆیدا تونەوشی و ئەیوتەوە وانە پۆل خێریە ئەلێکساندرۆڤنایی داماوتی خوایە من نازانم ئافدوتیا ڕۆمانۆڤنا بەویقارەوتی وایە هەرچەندە من لە گشتەکاندا لەگەڵتانیم لە پرێکدا ڕازۆمیخین ئەمەندە توندەسی وشی کە هاواری لە هەستا ڕازۆمیخین بە خۆشی و پێزانی نەوتی وایە تۆڵی وایە بەڵام تۆ سەرچاوی چاکی پاکی هزر و کەماڵیت بێنە دەستت دەی تۆیش بێنە دەستت ئەمێت لە بەردەم تاناکڕنۆش بەرم و هەر ئێستا دەستەکانیشتان ماچکەم هەر لە ناوڕاستی پیادە ڕێکەدا کە خۆشبەختانە لەو کاتەدا تەواو چۆڵ بوو بە چۆکدا هات پۆل خێریە ئەلێکساندرۆڤنا کە بێتاقەتیەکەی گەشت بۆ ئەو پەڕی هاواری یەکردوتی بەسە تکایە تۆ چیەکەیت دنیایش هەر بەنی گەرانی و پێکەنینەوتی هەستە ڕازۆمیخێنوتی هەرگیز هەڵناستم ئێوە دەستانم بدەنێ ئاوا باشە بەسە هەستم بڕۆین من لێبووکێکی بێچارەم من شایستەی ئێوە نیم مەست و شەرمەزارم شایانی ئەوە نیم ئێوەم خۆش بێ بەڵام کڕنوش بۆ بردنتان ئەرکی هەموو کەسێکە بەمەرجێک ئاژەڵ نەبێ منێش کڕنوشم بۆ بردن باشە ئەوەیش ژوورەکەتانە هیچ نەبێ ڕادیۆن لەم لایەنەوە حەقێتی کە پیتەر پیترۆڤیچی ئەوەی دەرکرد چۆن لە ڕووی هاتوو لە ژوورێکی وادا داتان بنێ ڕسواییە ئەزانن چی ئەهێن نێرە ئاخر تۆ دەستگیرانی ئەویت نا دەستگیرانی ئەویت کەواتە با پێت بڵێ مێردەکە تابڵی پیاوێکی قێزەبوونا پۆل خێریە ئەلێکساندرۆڤنا دەستی بە قسە کردوتی گوێ بگرە جەنابی ڕازۆمیخین تۆ خۆت فرامۆش کردو ڕازۆمیخین هاتەوە سەرخۆی وتی بەڵێ ڕازەکەی من خۆم فرامۆش کردووە شەرمەزارم بەڵام نابێت لەسەر و قسانەی کە پێتانی ئەڵێم تووڕە بن چونکە بە ڕازگۆیەوە ئەیان لێم نا چونکە هەم ئەگەر وا بووە کارێکی قێزەون بوو بە کورتی نەک لە بەرەوەی من ئێوەم هەم باشە باوا بێ پێویست ناکە نایڵێم بۆ ناوێرم بەڵام ئێمە هەمومان
کە ئەو هاتە ژوورەوە هەستمان کرد ئەم کەسە لە ئێمە نیە، نەک لە بەرەوەی بەقژی لولکراویەوە تازە لای سەر تاشەوە هات بوو، نەک لە بەرەوەی پەلەی بوو عەقڵی خۆیمان پێ بفرۆشێ، بەڵکو لە بەرەوەی سیخڕ و ڕژدا وەک جوولەکە فێڵبازە و ئەمەیش دیار و ئاشکرایە. ئایا ئێوە بە عەقڵ ێزانن؟ نا، دەبەنگە. ئاخر ئایا ئەو مێردە؟ ئەی خواجیان، لەبەرەوەی لەو کاتەدا لە پلیکانەکانەوە بەرەو لای ژوورەکە سەرەکەوتن، وەستاوتی خانمەکان بڕوانن. هەرچەندە ئەوانەی ئێستا لە ماڵەکەمدان هەمویان سەرخۆشن، بەڵام هەمویان نەجیبن. لەگەڵەوەدا کە ئێمە درۆکەین، ئاخر منیش هەر درۆکەم، بەڵام سەرنجام بە درۆکانی خۆمانەگەینە ڕاستی، چونکە لەسەر ڕێگای ڕاست وەستاوین. وەلێ پیتەر پیترۆڤیچ هەنگاو بەسەر ڕێگای ڕاستانانێ، هەرچەند ئێستا من جوێنم پێدان، بەڵام ڕێزم بۆ گشتیان هەیە. تەنانەت زامی تۆفیشم خۆشەوێ ئەگەر چی ڕێزی ناگرم، چونکە بێجگەل لە تووتەڵە سەگێک چیتر نییە. تەنانەت زوسیموفی حەیوانیشم خۆشەوێ، چونکە خانەدانە و کاری خۆی ئەزانێ. باشە، کەواتەی تر بەسە هەموو شتێک گوترا و داوای لێبورد نەکەم، بمبورن، وایە؟ باشە، با بڕۆین. من ئەم ڕاڕەوە ئەزانم، لێرە بووم، لێرە لەم ژووری ژمارە سێدا کارەساتێک ڕوویدا. دەی ئێوە لە شوێن کامە ژوور؟ هەشتم؟ باش، بەڵام شەو دەرگاکە دابخن، نەهێڵن کەس بێتە ژوورێ. چارەکە سعاتێکی تر بە هەواڵەوە دێمەوە و پاشان دوای نیو سعات لەگەڵ زوسیمۆف دادێم. ئەبینن ماڵەوە ڕۆشتم. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بە نیگەرانی و ترسە و بە کچەکەی خۆی وت: ئای وای دنیا جان، ئەبێ چی ڕووبدا؟ دنیا لە کاتێکدا کە کڵاو مانتۆکەی لابردووتی: دایکە گیان، هێور بە، خوا خۆی ئەم بەڕێزەی بۆ ئێمە ڕەخساندووە، هەرچەندە بەڕاستی لە کۆڕی خواردنەوە هاتووە، بەڵام بڕوا بکە ئەشێت پشتی پێ بەسرێ. تا ئێستاش چەندە خزمەتی کاکمی کردووە. پۆلخێریاوتی: دنیا خوازانێت دێتەوە یان نا، بەڕاست نازانم من چۆن قایل بووم لای ڕوودیان نەمێنمەوە. هیچ ئەوم بەبیردا نەئەهات ئەو بەو حاڵە ببینم، چەند لەگەڵمانە دڵڕەق بوو، وەگەوەی بینینمانی پێخۆش نەبێ، فرمێسک لە چاوی قەتیزما. دنیاوتی: نا دایکە گیان، وانییە، تۆ باش سرنجت نەداوەتێ، تۆ هەرێگریایت، دیارە نەخۆشیەکەی سختە و ئەوەیش وای لێ کردووە. پۆلخێریاوتی: ئای لەو نەخۆشیە چی ئەبێت؟ چۆن قسەی لەگەڵدا کردیت؟ دنیا لەگەڵ قسەکاندا دایکە بە دزیەوە لە چاوی کچەکەی ڕوانی بۆ ئەوەی چی لە بیریدا بخوێنێتەوە. بەوەی کە دنیا لایەنی ڕوودیای گرتووەمەیش بەو مانایە کە بەخشیوێتی کەمێک ئاسوودە بوو، بۆ ئەوەیش کە تەواو دڵنیابێوتی من بێگومانم سبێنێ ڕاکانی خۆی گۆڕێ. دنیاوتی: بەڵام من تەواو لەوە دڵنیام کە سبێنێش هەر لەو بارەوە ئەپەیوێ. ئافدوتیا ڕۆمانۆڤنا بەمە کۆتایی بە قسەی دایکی هێنا و ئەمەش خۆی مەسەلەیەکی دروست کرد، چونکە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا لە گفتوگۆکردن لەبارەی ئەو مەسەلەیەوە ئێستا زۆر دەترسا. دنیا لە دایکی نزیک بۆ ماچی کرد، دایکیشی بە هێوری تون لە ئامێزی کرد. پاشان بە نیگەرانی و دانیشت و کەوتە چاوەڕوانیکردنی ڕاز و میخین. لە پەناوە تەماشای کچەکەیە کرد کە ئەویش هەر لە چاوەڕوانیکردندا بوو. دەستی لە پشتیەوە هەڵپێکا بوو، بیریە کردە و لە ناو ژوورەکەدا پیاسەیە کرد.
ئەم پیاسەکردنە لەم سەرەوە بۆ ئەو سەر خویەکی ئاسایی ئاودوتیا بوو. دایکیشی لەو جۆرە کاتانەدا زۆر لەوە ترسا کە بیرکردنەوەکەی شلوێ بکە. بێگومان ڕازومیخین بەو عەشقە کتوپڕێەوە کە لە حاڵەتی مەستیدا بۆ ئاودوتیا هەڵگیرسا بوو زۆر پێکەنین هێن بوو. بەڵام بە تەماشاکردنێکی ئاودوتیا ڕۆمانۆڤنا بە تایبەتی لەم بارێستایدا کە دەستی لە پشتەوە هەڵپێکا بوو بە غەمباری و بیرکردنەوە هاتوچۆی بە ژوورەکەدا کرد. هەر کەس بەو جۆرە بیبینایە ڕازومیخینی ئەبەخشی، بە تایبەتی ئەگەر لە کاتی ئاسایی خۆی و دوور لە سەرخۆشی بووایە. ئاودوتیا گەلێک جوان بوو، باڵای بەرز و زۆر گونجاو پڕ بوو، لە هەڵس و کەوتیا دیار بوو کە زۆر بڕوای بەخۆیەتی. هەرچەندە ئەمە هیچ لە ناسکی و نەرمی و ڕێکپۆشەکەی نەئێنایە خوارێ، دەم و چاوی لە کاکێچوو. بەڵام ئەم نمونەیە بوو لە جوانی. قژی زەردێکی تێر و کەمێک لە قژی کاکی کاڵتر بوو، چاوانی تا ڕادێک ڕەش و درەوشاوە و لە خۆبایی و لە هەمان کاتدا هەندێک جار تا ئەو پەڕی نەرمونیان بوون. ڕەنگی دەم و چاوی پەڕی بوو، بەڵام نەک پەڕێنی نەخۆشی. ڕووی لە تەندروستیا گەش و پرشە پرشی بوو، دەمی کەمێک بچووک و لێوی سوور و قوت بوو کە وەک چناگەی هات بۆ پێشە و تاقە ئەندامێکی بە خەوشی دەم و چاوە جوان و سەرنج ڕاکێشەکەی بوو. لەگەڵەوەشدا ئەو خەوشە سیمای کەسایەتێکی ڕەسەن و هەندێک لوودبەرزی پێبەخشی. ئەگەرچی ڕووی تاڕادەیەکی زۆر مانای جددی و ڕامانی پێوە دیار بوو تا خۆشحاڵی، بەڵام زەردەخەنێکی دڵگیر و شایستە و پێکەنینێکی دڵبزوێن و بێگەرد سیماکەی ڕازاند بووە. کەواتە ڕازومیخین ناحەقی نەبوو، بەو مەستی و گەرمی و سادەی و خانەدانیەوە وەک پاڵەوانێکی بەهێز کە هەرگیز شتی وا جوانی نەدی بوو هەر لە یەکەم نیگاوە عەقڵی لەدەست بدا. بە تایبەتیەڵێ ئەم ڕێکەوتی یەکەم بینینە وای کرد کە دنیا لە حاڵەتی جوانی و خۆشەویستی و دڵخۆشیەوە کە بینینی براکەی بۆ ڕەخسان، پاشان لە حاڵەتێکی تریشدا کە چۆن لێوە قوت و جوانەکەی بەرامبەر بە داواکاریە سەخت و نادروستەکانی کاکی خەزلین. ئەم دوو دیمەنە بڕستی لە ڕازومیخین بڕی و هێز و توانای بەرگریکردنی نەهێشت. ڕازومیخین کاتێک لەسەر پلیکانەکان بە سەرخۆشی باسی ئەوەی کرد گوایە خاوەن خانوەکەی ڕاستکۆڵنیکۆڤ واتە پراسکۆفیا بافلۆڤنا نەک تەنیا ئیرەی بە ئاودوتیا ڕۆمانۆڤنا بەڵکو بە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنایش ئەبا قسەکەی ڕاست بوو، چونکە ئەگەرچی تەمەنی پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا 43 ساڵ بوو ولی هێشتا جوانێکی ڕابردووی هەرما بووە و لەو تەمەنە گەنجترەی نوان. ئەمە بەستە بۆ هەموو ئەو ژناناشێ کە گیانی زیندوو هەستی نوێ و دڵێکی پڕ لە گەرمی و خۆشەویستیان تا پیری لەگەڵ خۆدا هێناوە. با ئەوەیش بڵێن کە پاراستنی هەموو ئەم خەسڵەتانە تاقە ڕێگەی مانەوەی جوانیە، تەنانەت لە تەمەنی پیریشدا. ڕاستە قژی پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا سپی تێکەوت بوو، تەنێک ببوو، لۆچی وردی لە کەوت بۆ لاچاوی و خەم و خەفەت چاڵی و سیسیان لەسەر گۆناکانی دانابوو. لەگەڵ ئەمانیشدا دەم و چاوێکی دڵگیر بوو، وێنەیەک بوو لە دنیای دوای 20 ساڵی تر. تەنیا ئەوە نەبێ کە ئەو وەک دنیا لێوی خوارەوەی قنج نەبوو. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا ژنێکی زۆر بەهەست بوو، بەڵام نەک زێدەڕۆک کە بگاتە سەوزایەتێکی دەستکرد. شەرمن و سازشکار بوو، وەلێ تا ڕادێکی دیاریکرا بوو لە گەلێک مەسەلەدا خۆیدا بەدەستەوە. لە زۆر شتا، تەنانەت لەو شتانیشدا کە پێچەوانەی بیر و باوەڕی بوون، بەڵام هەمیشە سنوورێکی بۆ شەرەف و یاسا و بیر و باوەڕی خۆی دانابوو کە هیچ کات و هەلو مەرجێک ئەو سنوورەی پێنە ئەبەزان. جۆگرانی ئازیز، لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 29. دوای نزیکەی سەعاتێک لە ڕاڕەوەکەدا دەنگی پێهات و پاشان لە دەرگاکە درا. هەردوو ئافرەتەکە ئەمجارە تەواو بڕوایان بە بەڵێنەکەی ڕازومیخین کرد و چاوەڕێ بوون. وایش بوو ڕازومیخین زوسیمۆفی لەگەڵ خۆی داهێنا بوو. زوسیمۆف
زوو بۆ قایل ببوو کەواز لە میوانیەکە بهێنێت و بڕوا بۆ بینینی ڕاستکۆڵنیکۆڤ، بەڵام بە دوودڵی و بێمەیلەوە هاتبوو بۆ لای خانمەکان، چونکە بڕوای بەخسەکانی ڕاز و مێخین نەبوو کە بە سەرخۆشی کردبوونی، وەلێ زوو هەستی خۆویستیەکەی ئاسوودەی کرد و بەخۆشیەوە قایل بوو، چونکە زانی ئەوان بەڕاستی چاوەڕوانی ئەویان کردووە. 10 دقیقەی ڕێک دانیشت، بە تەواوی پۆلخێریا ئەلێکساندرۆڤنای دڵنیا کرد قسەکانی بەڵگەی ئەوە بوون کە زۆر بایەخ بە نەخۆشەکەدا. لە هەمان کاتیشدا زۆر بە لەسەرخۆی و جددیەوە دەری ئەبڕین. تەواو وەک پزیشکێکی تەمەن 27 ساڵە کە ڕاوێژێکی گرنگی پێ بکرێ بە هیچ جۆرێک لە بابەتەکە دوور نەکەوتەوە و هیچ حەزێکی وایشی دەرنەبری کە بۆنی ئەوەی لێبێ بیەوێ پەیوەندی تایبەتی لەگەڵ خانمەکاندا ببەستێ، چونکە هەرکە هاتە ژوورێ و جوانێ سەر سوڕهێنەرەکەی ئاڤدوتیا ڕۆمانۆڤ نایبینی، ئیتر زوو هەوڵیدا سەرنجی نەداتێ. بە درێژایی ئەو ماوەی دیدەنیا تەنیا ڕوبەڕووی پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا ئەدووە. ئەمە ڕەزامەندیەکی دەرونی گەلێک زۆری پێبەخشی. لەبارەی نەخۆشەکەیشەوە دەریخست کە لە ئێستادا باری تەندروستیەکەی زۆر هیوا بەخشا. بەپێی بۆچوونی ئەویش هۆکاری نەخۆشیەکە بێجگە لە خراپی باری دارایی ئەم مانگانەی دوایی نەخۆشەکە لایەنی دەرونیشی تایە. ئەمە بەرهەمی چەندان هۆکاری تری ئالۆزی سایکۆلۆژی و دارایی و ترس و خەم و هەندێ بیر و باوە ڕوشتی ترە کە زوسیمۆڤ هەستی کرد ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا زۆر بە وردی گوێی لە قسەکانی گرتووە، زیاتر کەوتە لێکدانەوە و شرۆڤەکردن کە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنایش بە ترس و دوودڵیەوە پرسیاری ئەوەی لێکرد کە بڵێ نەخۆشیەکە نیشانەی شێتێتی پێوە بێ. زوسیمۆڤ بەگاڵتەیەکی لەسەرخۆ ئاشکراوە وەڵامی دایەوە کە زێدەڕوویان لە قسەکانی ئەودا کردووە، بەڵام هەڵبەتە لای نەخۆشەکە هەست بە دڵە ڕاوکێکی هەمیشەی ئەکرێ کە بێگومان ئەوە سەرنجامی بیرکردنەوەیکی بەردەوامە لە شتێک، چونکە خودی ئەو واتە زوسیمۆڤ لە ئێستادا زۆر بە سەختی خەریکی لێکۆڕینەوەی ئەو بەشەی زانستی پزیشکیە. وەلێ ئەبێت ئەوەیش لەبیر نەکرێ کە نەخۆشەکە تا نزیکەی ئەمڕۆیش هەرو ڕێنەی کردو. بێگومان هاتنی خێزانەکەی هێز و توانەی تازەی ئەداتێ، دڵخۆشیەکات و دەوری ئەبێ لە چاکبوونەوەیدا. اینجا زۆر بەبایەخەوە بەردەوام بوو لەسەر گفتوگۆکەی وتی بەمەرجێک تووشی ڕاچڵەکین و شڵەژانی توندی ڕۆحی نەبێ. پاشان زوسیمۆڤ هەستا بەوی قار و ڕووی خۆشەوە ماڵ ئاوای لێکردن بە درۆد و سوپاس گوزاریەکی دڵسۆزانەوە بەڕێکرا. تەنانەت دەستە بچکۆلەکانی ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا بێ ئەوەی خودی زوسیمۆڤ چ پێشدەستی و ئاماژەیەکی بۆی هەبێ بۆ ماڵ ئاوای لێکردن هاتە پێشی و تەوقی لەگەڵدا کرد. زوسیمۆڤ بە تەواوی ڕازیبوونیەوە لەو دیدەنیە و لە ڕەفتاری خۆی چۆ دەرێ. ڕازۆمیخین لە چوونە دەرەوەیدا لەگەڵ زوسیمۆڤ پێیوتن بەیانی قساکەین، ئێستا بێت بخەون، سبێنێ زوو دێمەلاتان و هەواڵتان بۆ هێنم. کە ئەو دوولاوە گەشتنە سەر شەقامەکە، زوسیمۆڤ زۆر بە دڵگەرمیەوەتی ئەم ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا چ کچێکی دڵڕفێنە. ڕازۆمیخینوتی دڵڕفێن؟ وتە دڵڕفێن؟ ڕازۆمیخین ئەم قسانەی بە دەنگی بەرز دووبارە کردەوە، لە پرێکدا پەلاماری زوسیمۆڤیدا و دەستی لە گەری و ناوتی ئەگەر تۆ ڕۆژێک لە ڕۆژان پڕکێشی بکەیت تێگەیت؟ هەر بە دەم یەخ ڕاکێشان و نووساندنی بە دیوارێک و هاواری کردوتی گوێت لێمە؟ زوسیمۆڤ کە هەوڵی ئەوەی بوو خۆی لە دەستی ڕزگار بکاوتی وازم لێ بێنە شەیتانی سەرخۆش. هەر کە ڕازۆمیخین دەستی لێبەردا ئەو تەواو لێ ڕاما و لە پرادایە قاقای پێکەنین. ڕازۆمیخین بەرامبەری وەستا بوو، دەستی شۆر کردبووە بەڕوویەکی ترش و تاڵەوە لێ ڕوانی. پاشان بە سیمایەکەوە کە لە هەوری تیرەوتارە چوو لە سەرخۆوتی هەڵبەتە من کەرم، بەڵام تۆی شەروایت. زوسیمۆڤتی ناهاوڕێ، من هەرگیز وانیم، من لە ناو خەیاڵاتی بۆشدا ناژیم. هەردووکیان بە بێدەنگی کەوتەڕێ. تەنیا ئەو کاتە نەبێ کە گەیشتنە ماڵی ڕاستکۆڵنیکۆڤ، ڕازۆمیخین کە لە بیرکردنەوەیکی قۆڵدا بوو بێدەنگێکی شکاند و بە زوسیمۆڤی وت گوێ بگرە، تۆ کوڕێکی زۆر چاکیت، بەڵام تۆ بێجگە لە هەموو ئەو سیفەتە خراپانەی کە هەتا ژنبازیشیت. من ئەمازانم لە کەسە ڕسواکانیشیت، تۆ پیاوێکی هیچ و پوچیت، تۆ ڕائەبێریت و قەڵاوبی.
سڵ لە هیچ شتێک ناکەیتەوە. من ئەمە بەپیز ناو دێرەکەم چونکە ئەو مرۆڤ بەرەولای پۆخلیەمە. تۆ هێن زمان لوسیت کە بێت دانی پێدا بنێم. نازانم چۆن لەگەڵ ئەم هەموو شتانەدا تۆ ئەتوانیت پزیشکێکی چاک و دڵسۆزبی. جەنابی پزیشک لەسەر دۆشەکی پەڕەنوێت و شەوانە لەبەر نەخۆش لە جێگاکەی خۆی ئەڵەسێ. 3 ساڵی دی ئیتر لەبەر نەخۆش لە شوێنەکە تەڵناسی. بەڵام قیرروسیان مەسەلەکەمیان نییە، مەسەلەکە شتێکی ترە. تۆ ئەم شەو لە ماڵی خاوەن خانوەکە ئەنویت. بە 1000 حاڵ قایلم کردووە، منیش لە چێشخانەکەی داخەوم. ئەمەش دەرفەتێکە بۆی چاکتر ئاشنای بیت، بۆی بزانی ئەوەی تۆ بیری لێکەیتەوە نییە. لەودا هاوڕێ سێبەرۆکەیەکیش لەو شتانەی بەسەرەوە نییە. زوسیمۆڤەتی من هەرگیز وان بیر نەکردوێتەوە. ڕاز و میخێنوتی هاوڕێ لەودا شەرم، بێدەنگی، ئابروو، خانەدانێکی زۆر هەیە. لەگەڵ هەموو ئەمانیشدا هەناسەی قوڵ و توانەوەی وەک مۆمیشەیە. هەمیشە وەک مۆم ئەتوێتەوە. سوێندە دەدەم بە هەموو شەیتانەکانی دنیا من لە دەستی ڕزگار بکە. ئەو زۆر ڕووخۆشە. لە چاکت دەرناچم، بەسەر خزمەتە دەکەم. زۆسیمۆڤ زیاد لە جاراندایە قاقای پێکردنیوتی تۆ زۆر سەیری، باشە من ئەتوانم چی لێ بکەم. ڕاز و میخێنوتی دڵنیا دەکەم کە ماندووبوونی زۆری ناوێ، تەنیا قسەی بکە. چی ئەڵەی بێڵێ، هەر لە پاڵیە دابنیشە و بۆی بڵێ. بێجگەلەوە تۆ پزیشکیت، باسی دەرمانی نەخۆشیێکی بۆکە. سوێندت بۆ خۆم پەشیمان نابیتەوە. پیانۆشی هەیە. تۆ خۆ دەیزانی کە من ورینگێک بە پیانۆکەم گۆرانێکی ڕەسەنی ڕووسیە زانم. گۆرانی فرمێسکە ئاگرینەکانی ئەبارێنم. گۆرانی ڕەسەنەکانی زۆر حەز لێیە. بەڵێ باز لە ئاوازکرا. تۆیش پیانۆژەنێکی زرنگیت، مامۆستای خودی ڕۆبن ئەشتاینیت. سوێندت بۆ خۆم پەشیمان نابیتەوە. زۆسیمۆڤەتی باشە تۆ هیچ بەڵێنەکەت پێداوە؟ گرێبەستێکت لەگەڵ دامۆر کردووە؟ ڕەنگە بەڵێنت دابێتێ کە بیهێنیت. ڕاز و میخێنوتی هەرگیز قەت شتی وانە بووە، هەرگیز وانە. چبارە ویست؟ زۆسیمۆڤەتی کەواتە وێڵیکە. ڕاز و میخێنوتی ئاخر نابێ هەروە وێڵ بکرێ. زۆسیمۆڤەتی بۆ نابێ. ڕاز و میخێنوتی چونکە هەروە بە سادە و ساکاری ناکرێ. مەسەلەکە پەیوەندی تێکەوتووە. هەرگیز پێشتر وێنای ئەوەی نەکردبوو کە بشێ ڕۆژێک لە ڕۆژان بە حاڵێکی لەو جۆرەوە لە خەوڕابێ. ڕووداوی شەوی پێشتری بەورد و درشتیەوە هاتەوە بیر. ئەیزانی شتێکی نائاسایی بەسەر هاتوو، شتێک کاری تێکردووە کە تا ئێستا دۆستایەتی لەگەڵیدا نەبووە و هیچ پەیوەندیشی بە کاریگەریەکانی پێشتری ئەوە نییە. بۆ نمونە تەواو لەوە دڵنیا بوو کە ئەو ئومێدەی لە دڵیا بڵێسەی سندووە مەحاڵە بێتە دی. بەڵکو ئەوەندەیش مەحاڵە کە تەنانەت هەر بە بیر لێکردنەوەیشی شەرمی لێ هاتوو. بەپەلە چووە سەر خەمگەلێکی دی کە زیاتر لە ڕاستیەوە نزیک بوون و ئەو گرفتاریانەی کە لە دوێنێ شەوی نەحلەتیەوە بۆی مابووەوە. ناخۆشترین شت کە لە یادەوەریدا مابوو بێتەوە ئەوە بوو کە تا چ ڕادەیەک دوێنێ شەو پیس و نامەردانە ڕەفتاری کردووە. هەڵبەت نەک لەبەرەوەی کە مەست بووە، بەڵکو لەبەرەوەی کە ڕوبەڕووی کچێکی گەنج کە لەو بارە تایبەتیەدا بوو بەهۆی ئیرەی پێبردن و کەرێتیەکەی خۆیەوە و بێ ئەوەی ئاگای لە پەیوەندی وردی کچەکە و دەستگیرانەکەی بێ یانە و کەسە بە چاکی بناسێ جوێنی پێداوە. باشە بە چاقێکەوە وا بە پەلە و خێراکەوتە داوەریکردنی و کوڕە. چه ئەوی بە داوەرداناوە؟ ئایا مرۆڤێکی وەک ئافدوتیا ڕۆمانۆڤنا بۆ پارە خۆی بە پیاوێکی نالایە غەفرۆشێ؟ کەواتە گومان لەوە دانیە کە ئەو پیاوە لایانی چاکی تایە. بۆ مەسەلەی ژوورە فرامۆشکرا و ئامادەکانیش بەڕاست ئەو لەکوێ بزانێ ئەم ژوورانەوەن؟ ئاخر ئەو خەریکی ئامادەکردنی ماڵە. ئەو شەوە چەند خوێڕێتی بەخەرزداوە، بەڵام ئەتوانێ چ پاساوێکی بێ. سەرخۆش بووە
ئەمە پاساوێکی گەوجانەیە کە زیاتر ڕسوایەکە مەی ڕاستی مرۆڤ دەرەخە وا ڕاستیەکان بە تەواوی دەرکەوتن واتە ناپاکی دڵی ڕق و پڕ لە ئیرەیەکەی دەرکەوت پاشان ئارەزوێکی لەم جۆرە بۆ یەکێکی وەکو ڕاز و میخین هەرگیز بەدیدێ بەرامبەر بە کچێکی واجوان ئەو چییە بەدمەستێکی چەنە باز و فشەکەری دوێنێ ئایا ئەشێت بەراوردێکی هێن قەشمەر و سەرسام هێن بکرێ ڕاز و میخین لەم بیرکردنەوەیدا تەوا و ڕەنگی سوور داگەڕا لە پرێکدا وەک ئێستا بێ ئەوەی بیر هاتەوە کە چۆنە و کاتەی دوێنێ لەسەر پلیکانەکان وەستا بوو ئەیوت کە خاوەن خانوەکە ئیرەی بە ئافدوتیان ڕۆمانۆڤنابە ئەمە بە یەکجاری بڕستی لێبڕی ڕاز و میخین بە هەموو هێزی مشتە کۆڵێکی وای بەوە جاخی موبەقەکەدا کێشا کە دەستی بریندار بوو خشتێکی شیشکان دوای کەمێک هەستی بە ڕسوایەکی قۆڵ کرد وتی هەڵبەت شوێنەواری ئەم هەموو ڕسوایی هەرگیز لە ناو ناچێت کەواتە بیر لێکردنەوەیشی بێهودەیە بۆیە ئەبێت بێدەنگ بڕۆم و ئەرکەکانم بە ئەنجام بگەێنم بێدەنگ و بێ داوای لێبوردنکردن و هیچوتن بێگومان ئیدی هەموو شتێک تازە لەکی چووە لەگەڵەمانشدا ڕاز و میخین لە کاتی جللەبەرکردنیدا زیاد لە ئاسایی بایەخی بەبەرگیدا بێجگە لەم قاتە جلیتری نەبوو ئەگەر هەیشی بواە ڕەنگە لەبەری نەکردایە ڕێکپۆش نەبوو بەڵام هەرچۆنێک بێ نەئەبوو بە پیس و پۆخلی و ناڕێک و پێکی بڕواتە لایەن و هەستی ئەوان بڕوشێنێ بە تایبەتی کە ئەوان پێویستیان بەمە و ئەیانەوێ لایەن بێ جلەکانی بەچاکی بە فڵچەپا کردەوە کراسەکەی تا ڕادێک بەردەوام پاک بوو لەم لایەنەوە ڕاز و میخین زۆر ڕێک و پێک ئەینوان ئەو بەیانیە ڕاز و میخین زۆر بایەخی بە پاک و خاوێنی خۆیدا ناستاسیا سابوونی هەبوو سەر و ملو بە تایبەتی دەستی زۆر باشۆرد کە هاتە سەرەوەی ئایا ڕیشی بتاشێ یان نا پراسکۆفیا بافلۆڤنا گوێزانی گەلێک چاکیە بوو کە دوای مردنی بەڕێز زارنیتسنی مردی بۆی مابوو بێ ئەوەی بەزەی بەخۆیدا بێتەوە بەنەرێ وەڵامی دایەوە باوە خۆی بێ ئەگینا وازانن من لەبەر خاتری هەڵبەتە بێگومان وابیری لێکەنەوە کەواتە من هەر نایتاشم پاشان زیاتر لە خۆی نووساوتی بە تایبەتی کە من ئەوەندە پیس و نەگریسم لەسەر سەری ناو کۆڵان و شەقامەکانەچم باشە واوتمان پیاوێکی شەریفم باشە بە شەرفبوون شانازی نەگەرەکە هەموو کەسێک پێویستە لەسەری شەریف بێ بەڵکو زیاتریش لەگەڵەوەشدا کە من خۆم ئەزانم هەندێک کاری ناڕەوام کردووە نەکاری ناڕەوە بەڵکو کارگەلێکی ئاوە هەندێک جاریش بیری وان بەسەردادێ چۆن ئەمانە لەگەڵ ئافدوتیا ڕۆمانۆڤنادا بەراورد دەکرێت لعنەت لە شەیتان باشە باوا بێ من هەروە ئەمێنەوە سوک ڕسوا و سەرسەری بە جەهەنەم لەمایش خراپترە بم زوسیمۆڤ کە شەو لە ماڵی پراسکۆفیا پافلۆڤنا ڕۆژی کرد بۆ ڕاز و میخینی لەم قسە و باسە دابینی کە لەگەڵ خۆی دای کرد پێشەوەی بگەڕێتەوە ماڵەکەی خێرا سەری لە نەخۆشەکەدا ڕاز و میخین پێیوت بوو نەخۆشەکە لە خەوێکی قوڵدایە زوسیمۆڤ وتی لە خەو هەڵی مەسێنن بێ هەڵن خۆی هەستێت و بەڵێنیشیدا سەعات دە سەری لێ بداتەوە اینجا لەسەر قسەکانی ڕۆشتوتی بێگومان ئەگەر لە ماڵەوە بێ پزیشک کە دەسەڵاتی بەسەر نەخۆشدا نەبێ چەند گرانە چارەسەرکردنی پێم بڵێ ئەم ئەچێت بۆ لایەن یان ئەوان دێنە لای ئەم ڕاز و میخین کە لە مەبەستی سەرەکی پرسیارەکە گەیشت وەڵامی دایوتی وا ئەزانم ئەوان بێن بۆ ئێرە بۆەوەی لەبارەی کاروباری خێزانی خۆیانەوە گفتوگۆ بکەن بۆیە منە ڕۆم تۆ لەبەرەوەی پزیشکیت لە من زیاتر مافت هەیە زوسیمۆڤ خۆ منیش قەشەنیم گوێ لەدان پیانانەکانی بگرم دێمە ڕۆم منیش کاری زۆرم هەیە ڕاز و میخین برۆی هێنایە یەکوتی من شتێک بێتاقەت مەکە دوێنێ بە سەرخۆشی کە لەگەڵ ڕاستکۆڵنیکۆف هاتمەوە لە ڕێگا زۆرم چەقەچەق کرد
قسەی قۆڕ و هەڵەت و پەڵەت هەر لەو میانە داوتم کە تۆ ئەترسیت نەکە ئەو نزیک بێ لە شێت بوونەوە. زوسی مەوتی تۆ دوێنێ ئەمەد بە خانمەکانی ژوت. ڕازومی خنوتی ئەزانم کەرێتیم کرد. حەزەکەیت لێم بدە بەڵام بەڕاستی تۆ لەو باوەڕە دایت کە ڕەنگە شێت بێ. زوسی مەوتی قسەی هیچەکەی باوەڕی چی؟ تۆ خۆ دەو کاتێک کە منە دەهێنا بۆ لای وا دەزانی پەرکەمی لەگەڵدایە. خۆشمان دوێنێ زیاتر نەوتمان پێدا کرد بە تایبەتی تۆ. باسی چیرۆکی بۆیەکیەکەت لە پیرە بابەتێکی سێر بوو. ڕەنگە ئەو لەسەر ئەمە شێتگیر بوو بێ. ئەگەر ئەمزانی ئەو ڕۆژە لە مەڵبەندی پۆلیس چی بەسەر هاتوو ئەو بێژوە بە بەدحاڵی بوونی خۆی چۆن سوکاتی پێکردووە هەم هەرگیز نەمەهێشت ئەو باسەی دوێنێ شەو کردمان بەسەر زمان تا بێ. ئەم جۆرە نەخۆشانە مشکێکت لێکن بە چیایەک و ئەفسانە وەک واقع ئەبێنن. ئەوەی لەبیرم مابێ لە جێڕانەوەکەی دوێنێ شەوی زۆمی تووفەوە لە نیوەی مەسەلەکە گەیشتم. ئەمە هیچ نییە. من ئاگام لە شتی سێرترە. پیاوێکی تەمەن 40 ساڵ کە تووشی نەخۆشی ماخۆلیا ببوو هەموو ڕۆژێک کە لەسەر سفرە دانیشت مناڵێکی تەمەن 8 ساڵانە گاڵتەی پێکرد. ئەویش خۆی پێنەگیرا و مناڵەکەی کوشت. ئەمەی ئێمەش بەجلی دراو نەخۆشیەوە لەگەڵ ئەو پۆلیسە بێشەرم و بەدحاڵیەدا بەرامبەر بە کەسێک کە تووشی ماخۆلیا بوو بێت و لەگەڵەوەشدا زۆر خۆی بە گەورە بزانێ ڕەنگە هۆی ڕاستەقینەی نەخۆشیەکەی ئەمە بێ. بە هەر حاڵ بۆ دۆزەخ. بەڵام بەڕاستی ئەم زامیە تووفا کوڕی چاکە وەلێ دوێنێ بە بەلاش ئەم چیرۆکەی گێڕایەوە گەلێک چەنە بازە. زوسی مەوتی بۆچی باس کردووە؟ تەنیا من و تۆ نەبووین؟ ڕازومی خێنوتی بۆ پۆرفیریشی باس کردووە. زوسی مەوتی جا چییە ئەگەر پۆرفیری بزانێ؟ بەڕاست تۆ هیچ کاریگەریت لەسەر دایک و خوشکی هەیە؟ ئابێت ئەمڕۆ زۆر بە وریایەوە مامەڵەی لەگەڵدا بکەن. ڕازومی خێن بە ساردەوتی پێکدێن. زوسی مەوتی بۆ لەگەڵ لۆژیندا ئەو هەڵیۆستینوان. لۆژین پیاوێکی دەوڵەمەندە و پێناچێک کچەکەیش ڕقی لێبێ. ئەوانیش خاوەنی سەرکەتورێکین ها؟ ڕازومی خێن بە تووڕێیەوە شیڕاندی وتی یاخر تۆ ئەم خۆڵتێ قورتاندنت لە چییە؟ من چوزانم سەلکێک تووریان هەیەیانە خۆدیان بپرسە بەڵکو لەوەشت بگەیت. زوسی مەوتی تۆ هەندێک جار زۆر دەبانگیت سەرخۆشیەکەی دوێنێت هێشتا تیاماوەتەوە. خواد لەگەڵ بەناوی منە و سوپاسی پراسکۆفیا پاڤلۆڤنایش بکە بۆ میوانداریەکەی دەرگاکەی لەسەر خۆی پێوەدا بوو کە ڕۆژ باشم لێ کرد و ئەو لەو دیەوە چ وەڵامێکی نەدامەوە. لەگەڵەوەشدا کە ئەو سعات حەوت لە خەوەستا بوو سەماوریان بۆ هاورد بۆ ڕاڕەوەکەوە. تەنانەت من شانازی بینینیشم بەرنەکەوت. جۆگرانی عزیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاوکاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن. ئەڵلقەی 30. لە سەعات 9 تەواودا ڕازومی خین لەگەڵ باکالیفدا لای ئەو ژوورانە بوون کە بەکرێ گیرا بوون. هەردوو خانمەکە زۆر بە پەرۆشەوە چاوەڕێ بوون. لە سەعات 7ەوە ڕەنگە زووتریش هەردووکیان لە خەو هەستا بوون. ڕازومی خین کە دەموچاوی وەکشەوە زەنگ بە یەکدادا بوو بە بێزاریەوە سڵاوی لێکردن. لە پرێکدا ڕقی لە خۆی هەستا چونکە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بە شەوق و پێشوازی لێکرد و وا بە دەستیان وسە زۆری نەمابوو ماچیان کە. ڕازومی خین نیگایەکی ترزامێزی دنیای کرد وەلێ لەو دەم و چاوە فیزایۆ ئێستا نیشانی ڕێز و هاوڕێتی و سوپاس گوزاریەک لە باتی ڕوانینی گاڵتە ئامێز و نەفرەت لێکردن کە خۆی چاوەڕوانی ئەمەیان بوو ئەخوێنرایەوە کە ئەگەر بە جوێن پێدانەوە پێشوازیان لێ بکردایە بۆ ئەم ئاسان و ئاسوودەترە بوو چونکە لەم حاڵەتەی ئێستادا ئەو زۆر هەستی بە ناڕەحەتیە کرد بەڵام بۆ خۆشبەختی ئەو دەرگای پسەکرایەوە و ئەویش زۆر زوو پێوەی نووسا کە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بیستی ڕوودیا هێشتا لە خەو هەڵنەستاوە
بەڵام باری تەندروستی زۆر باشە زۆری پێخۆش بوو چونکە بوو پێشتر لەبارەی هەندێک کاروبارە و ڕایش بکات و ڕوونیان بکاتەوە پاشان قسە هاتە سەر نان و چای بەیانی بەڕاز و میخینیان و دەبێت بەرچاییان لەگەڵدا بخوات چونکە هێشتا ناشتایان نەکرد بوو لە چاڕوانی ڕاز و میخیندا بوون. ئەفدوتیا ڕۆمانۆڤنا زەنگی لێدا خزمەتکارێکی شڕە لەبەری پۆخڵات بەدەم زەنگەکەوە داوای چیان لێ کرد سەرنجام چیان هێنا وەلێ دیمەنەکە هێن پیس و دزێو بوو کە خانمەکان بێزار بوون خەریک بوو ڕاز و میخین جوێنێکی خست بە شوێنەکە بدا بەڵام زوو لۆژینی بیرکەوتەوە بێدەنگ و بێزار بوو وەلێ کە پرسیارەکانی پۆڵخێریا ئەلێکساندرۆڤنای بەسەردا داڕژا گەلێ خۆشحاڵ بوو. لە وەڵامی پرسیارەکاندا ڕاز و میخین 3-4 سەعات قسەی کرد بە درێژایی ئەو ماوەی بەردەوام قسەیان پێبڕی و پرسیاری تازان لێ کرد توانی ئەوەی کەیزانی لەبارەی بەسەرهاتەکانی 2 ساڵی ژیانی رادیۆن ڕۆمانۆڤیچەوە هەمویان بۆ باس بکات تا گەشتە سەر نەخۆشیەکەشی لەگەڵەمانێشدا هەر گەلێک شتی نەدرکان وەک ڕووداوی لای پۆلیس و ئەو بەسەرهاتەی لێی کەوتەوە. خانمەکان زۆر بەپەرۆشەوە گوێیان لێگرت بوو وەلێ کە زانی قسەی کۆتایی پێهاتووە و گوێگرەکانی قایلن تازە هەستی بۆ کرد کە بەلای ئەوانەوە ئەم هێشتا دەستی بە قسە نەکردووە. پۆڵخێریا ئەلێکساندرۆڤنا زۆر بەپەلەوتی پێم بڵێ بیرروڕای تۆ چۆنە ببوورە من هێشتا نازانم ناوت چییە. وتی دیمیتری پرۆگڤیچ. پۆڵخێریا وتی زۆر باشە دیمیتری پرۆگڤیچ گەلێک حەزەکەم بزانم بەگشتی ئەو چۆن لە شتەکان ئەڕوانێ یعنی لە مەبەستەکەم تێبگە چۆن چاکتری بڵێم حەز لە چیە کات و ڕقی لە چییە ئایا هەمیشەوا تووڕە و تڕۆیە مەیل و ئارەزووی ئەگەر بتوانین وای بڵێن لە چییە ئێستا چی زۆر کاری لێکە حەزەکەم ئەگەر دنیاوتی دایکە گیان چۆن ئەبێ وەڵامی هەموو ئەمانە بەیەکجار بداتەوە. پۆڵخێریاوتی خوایە گیان ئاخر دیمیتری پرۆگڤیچ من هەرگیز چاوەڕێەوە نەبووم بەم حاڵەوە بیبینم. دیمیتری پرۆگڤیچ وەڵامی دایوتی هەڵبەتە ئەمە شتێکی ڕوون و ئاشکرایە من دایکم نییە بەڵام هەموو ساڵێک مامم دێتە ئێرە و هەموو جارێکیش تا ڕادەیەک نامناسێتەوە تەنانەت سەر و سیمایشم لەگەڵەوەدا کە پیاوێکی زۆر ئاڵیشە بێگومان بە درێژایی ئەم 3 ساڵ لە یەکدابڕانەی ئێوە گەلێک ئاو لە ئاش گەڕاوە نازانم چیتان پێ بڵێم. ساڵونیە کە من رادیۆن ئەناسم لەو کاتەوە ڕووگرێش مڕومۆچ بەخۆی ئەنازێ و لوت بەرزە لەم دوایەدا و ڕەنگە زۆر پێشتریش تووشی بەدگومانی و ماخۆلانیش بووە جوامێر و میهرەبانە پێی خۆش نییە هەست و سۆزی خۆی دەربڕێ حەزەکە دڵڕەقی بنوێنێ نەک سکاڵای دڵی خۆی بکە هەندێک جاریش ماخولیایی نییە بەڵکو تەنیا ساردە و تا ڕادێک هەستی ناجوڵێ و گیانی مرۆڤایەتی تیا نامێنێ بەڕاستی وەک ئەو وایە کە دوو خۆی دش بەیەک لەودا هەبن و جێ لە یەکتری بگرن هەندێک جاریش تەواو بێدەنگە و بێقسەیە ئەو خۆی وادائنێ کە هیچ دەرفەتی نییە یان هەموو سەرەکەنە سەری کەچی بۆ خۆی درێژ لێ ڕاکشێ و چکارێک ناکە هیچ قۆشمە بازیش نییە بەڵام نەک لەبەر ئەوەی قسەی خۆشی پێ نەبێ نا بەڵکو وەک بڵێ دەرفەتی ئەوەی نەبێ خۆی بەو کارە بێهودانە و خەریک بکە کە لەگەڵیدا ئەدوێن تا کۆتایی گوێ لە بەرامبەرەکەی ناگرێ هەرگیز ئەو شتەی سەرنجی هەمان ڕاکێشێ لای ئەو گرنگ نییە زۆر بەخۆیە نازێ و هەڵبەتە حەقیشێتی باشە ئیتر چی من وای بۆچم هاتنی ئێوە کاریگەری لەسەر چاکبوونەوەی ئەبێ. پۆڵخێریا ئەلێکساندرۆڤنا کە لە بیرروڕای ڕازومیخین دەربارەی ڕوودیا بێتاقەت بوو هاواری کرد ئاخ خواب بکەم وابێ ڕازومیخین سەرنجام بوێرانە تەماشای ئافدوتیا ڕۆمانۆڤنای کرد لە کاتی قسەکردنەکەدا هەندێک جار سەیری کرد بەڵام نیگاکانی زۆر کاتی و کتوپڕ بوون و زوویش چاوی کەلا ئاخست ئافدوتیا ڕۆمانۆڤنا جارێک لە پاڵ مێزەکەدا دانیشت و بە وردی گوێگرت جارێتر سەر لە نوێ هەڵەسا و وەخوی پێوە گرتە بوو لەم سەرەوە بۆ ئەو سەری ژوورەکە پیاسێ کرد دەستی وە خاچ لێ کرد و لێوی ئەکرۆشت هەر بەدەم ڕۆشتنەوە هەندێک جار پرسیارێکی کرد و بیریە کردەوە ئەویش هەر ئەو خۆی هەبوو کە تاکۆتایی گوێ بۆ ئەوە نەگرێ کە ئەیلێن کراسێکی ڕەنگتێری ناسکی لە بەردا بوو دەسماڵێکی سپی و تەنکی بەگەردنیەوە ئاڵاندە بوو ڕازومیخین بەگەلێک بەڵگەزوو لەوە تێگەیشت کە ئەو دوژنە زۆر هەژارن
وای لێکدایەوە ئەگەر ئافدوتیا ڕۆمانۆڤنا بەرگێکی شازادانەی لەبەردا بووایە ئەوسا ئەم هیچ لێ ناترسا، بەڵام ئێستا ڕەنگە لەبەرەوەی کەجلەکانی ئەمەندەن نابود بوون و بارێکی هەژارانەی لە خۆی گرت بوو ترسی خست بۆ دڵی ئەمەوە و لە هەر و شەو ڕەفتارێکی خۆی ترسا. بێگومان ئەمە بۆ کەسێکیش کە ئاسایی بڕوای تەواوی بەخۆی نەبێ هۆی ناڕەحەتی بوو. ئافدوتیا ڕۆمانۆڤنا بەزەردەخەنەوتی تۆ زۆر شتی گرنگت لەباری ڕەوشت و خوی براکەمەوە پێوتین بێلایەنیش بوویت وا چاکەم من وازانم تۆ ستایشیەکەیت. دوای کەمێک بیرکردنەوە لەسەری ڕۆشتوتی ڕەنگە بەڕاستی ژنێکیش لە ژیانیدا هەبێ. ڕاز و میخێنوتی من شتی وام نەوتووە ئەشێ لەم بارەوە تۆیش ڕاست بکەی تەنیا دنیاوتی چی؟ ڕاز و میخین بەجەختەوتی ئاخر ئەو کەسی خۆش ناوێ ڕەنگە هەروایش بمێنێتەوە. دنیاوتی یعنی توانای خۆشویستنی نییە؟ ڕاز و میخێنوتی ئافدوتیا ڕۆمانۆڤنا زانیت تۆیش زۆر سیر لە براکە دەچی لە هەموو شتێکدا. ڕازومیخین ئەم قسانەی لە پرەکدا کرد و بە شێوەیەکیش کردی کە خۆی چاوەڕوانی نەبوو، بەڵام ئەوەی لەبارەی براکەی ئەو کچەوت بووی کە خێرا بەبیر خۆی هێنایەوە وەک چەنەوەر سوورداگەڕا و زۆریش پەشۆکە. ئافدوتیا ڕۆمانۆڤنا کە لێڕوانی نەیتوانی ڕێ لە پێکەنینەکەی خۆی بگرێ. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا کە تا ڕادێک دڵگران ببووتی پێچێت دەربارەی ڕوودیا هەردووکتان هەڵەبن. دونێچکە مەبەستم باری ئێستای ئەو نییە، ئەوەی پیتەر پیتۆڤیچ لەم نامێدا نووسیوێتی و من و تۆیش وامانەزانی ڕەنگە ڕاز نەبن. وەلێ دیمیتری پرۆگڤیچ تۆتوانی وێنای ئەو بکەی کە ئەو تا چ ڕادێک سیر و چۆنی بڵم ڕاڕایە من هەرگیز نەمتوانیوە پێی بە خوخدەی ئەو بەرم، تەنانەت ئەو کاتەش کە تەمەنی 15 ساڵان بوو. من بڕوای تەواوم بەو هەیە کە ئێستاش دەتوانێت لە پرێکدا کارێکی وا بکە کە هیچ مرۆڤێک هەرگیز ئەو کارەی بە خەیاڵدا نێت. با زۆر دوور نەکەینەوە، ساڵ و نیوێک لەمەوبەر نازانیت چۆن ئێمەی سەراسی مەکرد و هێنای نییە ژار و ژەنگ، تەنانەت زۆری نەما بوو دیقی ڕەش بکەم کاتێک کە بیستم لەسەری داوە لەگەڵ ئەو کچەدا. ناوی چییە؟ کچی خاون خانۆکە خات و زارنی چیننادا زەماون بکە. ئافدوتیا ڕۆمانۆڤنا لە ڕاز و میخینی پرسی ئایا تۆ هیچ وردەکاریەک لەبارەی ئەو چیرۆکۆ زانی؟ پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بە گەرمیەوە وتی تۆ ئەوەت بە خەیاڵدادەیە کە فرمێسکەکانم ئاواتەکانم نەخۆشیم تەنانەت مردنیشم لە ئەنجامی خەفەت و هەژاریمانەوە بیان توانایە ئەو لەو کارە بژێڕنەوە؟ نەخێر، زۆر بە هێوری هەموو کۆسپەکانی بڕی، بەڵام ئایا ئەمە ئەشێت؟ بەڕاست ئەشێت ئێمەی خۆش نەبێت؟ ڕاز و میخین بە پارێزەوە وەڵامی دایە وتی هەرگیز لەو بارەوە هیچی بە من نەوتووە، بەڵام من لە خودی خات و زارنیت سیناوە کە چیرۆک بێژێکی باشیش نییە هەندێک شتم بیست کە تا ڕادێک بەلامەوە سیر بوون. هەردوو ژنەکە پێکەوە پرسیان چیت بیستووە؟ ڕاز و میخین وتی هیچ شتێکی نائاساییم نەبیستووە، بەڵام ئەوەم زانی کە بڕیاری تەواو لەسەر زەماوەندەکە درابوو. وەلێک چەکە مرد و کارەکەیش بەدڵی خات و زانیت سینا نەبوو. بێجگە لەمانە ئەڵێن کچەکە جوان نەبووە، تەنانەت ناشرینیش بووە، زۆریش لەش بەبار و ڕەفتار سەیریش بووە، بەڵام ئەڵێن ئاکاری چاکە و شایستەی تێ بوو. بێگومان شایستە و ئاکار چاک بوو، ئەگەینا هەر هیچ مانایەکی تیانە ئەمە. هیچ جیازیەکیشی نەبووە، گوایە ڕوودیا هەرگیز بیری لە جیازی نەکردوێتەوە. بەڕاستی داوەریکردن لە کێشێکی وادا کارێکی دژوارە. ئافدوتیا ڕۆمانۆڤنا بە کورتی وتی من بێگومانم کچێکی باش بووە. پۆلخێریا وتی خوا لێم نەگرێ وەلێ من بە مردنەکەی دڵخۆش بووم، هەرچەندە نازانم لەو دوانە کامیان ئەویتری بەدبەختە کرد، کوڕەکەم یان ئەو. بەدەم قسەکانە پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بە پارێز و دزەنیگاوە بۆ دنیا کە ئەیزانی بۆ کچەکەی ناخۆش بوو
سەر لە نوێ دەربارەی دیمەنەکەی دوێنەی نێوان ڕودیا و لۆژین دەستی بە پرسیار کرد. بێگومان ڕووداوەکە زیاد لە هەر شتێکی تر تا سنووری ترس و لەرز ئەوی دوودڵ کرد بوو. جارێکی دی ڕاز و میخین لە سەرتاوە تەواوی بەسەرهاتەکەی جێڕایەوە، وەلێ ئەم جاریان بیر و ڕای خۆشی خستە سەر. بێ پێچ و پەنا ڕاستکۆڵنیکۆفی بەوە گوناهبار کرد کە هەر بەدەستی ئەنقەس سوکایەتی بە پیتەر پیترۆڤیچ کردووە. ئەم جاریان ڕاز و میخین نەخۆشی ڕودیای نەکردە پاساو بۆ کارەکە، پاشان بەردەوام بووتی پێش نەخۆشکەوتنەکەیشی هەر ئەو خەیاڵێن لەژێر سەردا بوو. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بەبێ حاڵیەوتی منیش هەروای بۆچم. وەلێ سەری زۆر لەوە سوورما کە چۆن ڕاز و میخینەم جارە لەبارەی پیتەر پیترۆڤیچەوە لە سەرخۆ تەنانەت بەڕێزەوە قسەی کرد. ئەمە ئاڤدوتیا ڕۆمانۆڤناشی سەرسام کردبوو. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا خۆی پێنەگیراوتی کەواتە ڕاد بەرامبەر بە پیتەر پیترۆڤیچ وایە؟ ڕاز و میخین بە گەرمی و جەختکردنەوە وەڵامی دایەوتی دەربارەی مێردی ئایندەی کچەکەت ناتوانم ڕایەکی ترم هەبێ. ئەمەش تەنیا لەبەر ئەدەبێکی ڕووکەش ناڵێم، بەڵکو لەبەر باشە هیچ نەبێ لەبەرەوەی کە ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا بە مەیلی خۆیان ئەویان هەڵبژاردووە. کە دوێنێ شەویش من قسەی خراپم لەبارەیانەوە کرد چونکە سەرخۆش و ناتەواو بووم، هەروەها شێت بووم، بەڵێ شێت و بێمێشە بوو، بە تەواوی عەقڵم لەدەستدا بوو. لەو لایەنەوە من ئەمڕۆ خەجاڵەتم. ڕاز و میخین ئەمانەی وت و سوورداگەڕا و بێدەنگ بوو. ئاڤدوتیا ڕۆمانۆڤنایش سوورداگەڕا، بەڵام بێدەنگەکەی نشکان. لەو کاتەوەی قسە هاتە سەر لۆژین و شێکی نەهاتە سەرزار. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنایش لەوەدا کە پشتیوانی لە کچەکەی نەکرد دیار بوو کە دوودڵ بوو. لە دواییدا هەر بەو دوودڵی و نیگایەک لە دوای یەکەکانیەوە بۆ کچەکەی دانی بەوەدانا کە تا ئێستا لە مەسەلەکە زۆرە ترسێ. وتی بڕوانە دیمیتری پرۆڤیچ دونێچکە، من لەگەڵ دیمیتری پرۆڤیچدا تەواو بەڕاشکاوی ئەدوم. ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا بە دەنگێکی پڕ لە قەناعەتە وەڵامی دایوتی بێگومان دایکە گیان. دایکە بەو مۆڵەتەی کە بۆ بازکردنی خەم و ئازارەکانی خۆی وەریگرتە بوو ئەدوت کێوێک لە سەرشانی لاچووە. خێرا کەوتەوە قسە وتی مەسەلەکە ئاوایە. ئەمڕۆ سەر لە بەیانی زوو نامەیەکمان لە پیتەر پیترۆڤیچەوە پێگەیشت کە وەڵامی هەواڵی گەیشتنەکەمان بوو بۆ ئێرە. ئەزانیت دوێنێ بڕیار بوو وە خۆی لە پێشدا بەڵێنی دابوو کە بۆ پێشوازیمان بێتە وێزگە، کەچی نۆکەرێکی نارد بۆ پێشوازیمان کە ناونیشانی ئەم ژوورانەی پێبوو بۆ ئەوەی ڕێگامان پیشاندا. پیتەر پیترۆڤیچ ڕایسپارت بوو پێمان بڵێ کە ئەم بەیانیە خۆی دێتە لامان، وەلێ لە باتی خۆی دیسان ئەم بەیانیە ئەم نامەی گەیشت. وا چاکترە خۆت بخوێنیتەوە، لێرەدا شتێکەیە منی زۆر نیگەران کردووە. ئێستا خۆت تێگەیت ئەو شتە چیە، بەڵام دیمیتری پرۆڤیچ ئەبێت ڕای خۆتم بەڕاستی پێ بڵێ. تۆ لە هەموو کەسێک باشتر ڕەوشتی ڕوودی ئەناسی، لە هەموو کەسێک باشتریش ئەتوانی ڕێنمایی بکەی. با هەر لە پێشیشەوە پێت بڵێم کە دۆنێچکە هەر لە سەرەتاوە لە مەسەلەکە گەیشتۆ بڕیاری خۆی داوە، بەڵام من هێشتا نازانم چی بکەم و تا ئێستا هەر چاوەڕێی تۆم. ڕاز و میخین نامەکەی کردەوە کە مێژووی دوێنەی پێوە بوو، دەستی بە خوێندنەوەی کرد. خات و پۆلخێریا ئەلێکساندرۆڤنای ئازیز، بەو پەڕی ڕێزەوە پێدراگەێنم کە بەهۆی کۆمەڵی کێشەی چاوەڕوان نەکراوە نەمتوانی بۆ پێشوازیتان بێم بۆ وێزگەی ڕێگای ئاسن. لەبەرەوە یەکێکم نارد تا ڕادێک شارەزا و زرنگە، هەروەها بەهۆی هەندێک کاری زۆر پەلەوە کە لە ئەنجومەنی پیران بۆم پێشهاتووە و بۆەوەیش دیداری تۆ لەگەڵ کوڕەکەتاندا و ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا لەگەڵ کاکیدا بەباشی بەڕێوبچێ سبەی بانیش شانازی بینینی ئێوەم نییە. شەرەفی بینینتان و پێشکەشکردنی سڵاو ڕێزم لە لای خۆتان لە پێش سبەینی و لە سعات 8 تەواوی دوای نیوەڕۆدا بۆ ناڕەخسێت. لەو ڕۆوە زۆر بەڕاشکاوی ئەخوازم و جەخت لەسەرەوەکەم کە کاتی هاتنم بۆلاتان با ڕادیۆن ڕۆمانۆڤیچ لەوێ نەبێت، چونکە کە دوێنێ شەو لە ماڵەکەی خۆیدا چوون بۆ سەردانی زۆر بێ ئەدەبانە و خراپ شکاندمی،
بێجگە لەمانە بە تایبەتی خۆم لەگەڵ ئێوەدا لەبارەی شتێکەوە قسە و باسێکی زۆرم هەیە و ئەمەوێت لە بیر و باوەڕی ئێوەش ئاگادار بم. حەزەکەم بەو پەڕی ڕێزیشەوە پێشەکی ئەوەتان پێڕابگەنم کە لەگەڵ ئەم داواکاریەمدا ئەگەر ڕوبەڕووی رادیۆن ڕۆمانۆڤیچ ببمەوە بێ سێودووکردنە گەڕێمەوە دواوە و ئەو سایش هەرچی ڕووبدا گوناهەکەی لاستۆی ئێوەیە. بۆیە ئەمەتان بۆ نووسم چونکە رادیۆن ڕۆمانۆڤیچ لە دیدەنیکردنەکەی مندا بۆ لای نەخۆش دیار بوو کەچی دوای 2 ساعت لە پرێکدا چاک بووە. بۆیە ئەڵم لەوانەیە هەر لە ماڵەکەی خۆی بێتە دەرێ بێتە لای ئێوە. من بڕوای تەواوم بەمە هەیە چونکە بە چاوی خۆم ئەوم لە ماڵی یەکێکدا بینی کە بە سەرخۆشی کەوت بۆ ژێر گالیسکەکەەوە و هەموو گیانی شکا و پاشان مردەبوو. دوێنێ شەو بە بیانووی ناشتنی تەرمی ئەو پیاوە 25 ڕۆبلی دایە کچەکەی ناوبانگی خراپە و هەموو کەس ئەیناسێ. لە کاتێکدا کە من ئەزانم ئێوە بە چ دەردەسەریەک ئەو پارێتان بۆ پەیدا کردووە ئەو ڕەفتارەی زۆر سەرسامی کردم. ڕێزی تایبەتیم بۆ ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا هەیە. هیوادارم هەستی وەفاداری و ڕێز و دڵسۆزی نۆکەری خۆتان قوبڵ بکەیت. لۆژین. پۆلخریا ئەلێکساندرۆڤنا چاوی پڕبوو لە گریان وتی دیمیتری پرۆڤیچ ئێستا من چی بکەم؟ آخر چۆن ئەتوانم بە ڕوودیا بڵێم نێت بۆ ئێرە؟ ئەو دوێنێ لەسەر ئەوە سوور بوو کە بێت پیتەر پیترۆڤیچ دەربکەم. ئێستا ئەمی ترە خوازێ کە نابێت ئەو ببینم. آخر ئەو کە بەمە بزانێ هەر بە تایبەتی دێت و ئەو ساچی قەومی. ڕاز و میخێن خێراو لە سەرخۆ وەڵامی دایوتی ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا چ بڕیارێگەدا بە قسەی بکە. پۆلخیاوتی ئای خواژیان ئاڤدوتیاڵێ خوا خۆی زانێت چیاڵێت و مەبەستەکەشی ڕوون ناکاتەوە. ئەڵێ وا چاکترە واتە نەگوا چاکە بەڵام لەبەر هۆیەک حتمما پێویستە ڕوودیا بە تایبەتی ئەم 6 ساعت هەش بێت و ئەبێت ئەو دوانە یەکتری ببینن. وەلێ من ئەمویست تەنانەت نامەکەشی پیشانەدە مەڵک و بە فڕوفێڵێک یان بەهۆی تۆ کارێکی وا بکەم کەنێت لەبەرەوەی زۆر تووڕێ. بێ لەمانە من لەوە ناگەم چێ سەرخۆش بووە و مردووە و کچێکی هەبووە چۆن ڕوودیا دوافلسی خۆی داوەتە و کچە. ئەو پارەی ئاڤدوتیا ڕۆمانۆڤنا لەسەری ڕۆشتوتی ئەو پارەی بەو حاڵە دەستت کەودایە گیان. ڕاز و میخین بە پیری پەرتەوتی دوێنێ حاڵی باش نەبوو. ئەگەر ئەزانن دوێنێ لە چاخانەدا چی کردووە هەر چەندە شتێکی ئاقلانە بوو هم لەبارەی و کەسەی مردووە و کچەکەی لە ڕاستیە دوێنێ کاگەڕاینەوە ماڵێ شتێکی بمنوت بەڵام من هیچ لە قسەکانی تێنەگەشتم. هەڵبەت من خۆشم دوێنێ دنیاوتی دایجان لە هەمووی چاکتر ئەوەیە ئێمە خۆمان بچین بۆ لای لەوێ بڕات هەبێ یەکسەر زانی ئەبێ چی بکەین. هەرچەند درەنگیشە خوایە ساعت لەدە تێپەڕیوە. ئەم ڕستەی دوای دنیا لە کاتێک داوت کە تەماشای سەعاتە ئاڵتونیە زۆر قەشەنگەکەی کرد کە بە مینا ڕازا بووە. سەعاتەکە بە زنجیرێکی ناسک و جوان کە کاری ڤینیسیا بوو ئاوێزانی گردنی بوو بە هیچ جۆرێک لەگەڵ خشلەکانی تریدا هاوسان نەبوو. ڕاز و میخین لەگەڵ خۆیدا دووە دیاری دەستگیرانەکەتی. پۆلخێریا ئەلێکساندرۆڤنا بە نیگەرانی و شپرزەیەوتی ئاخ بەڵێ کاتی ڕۆشتنە دنیا ژیان کاتی ڕۆشتنە ئەگیناوە هەز دەکا کە لە دوێنێشەوە ڕقمان هەستاوە بۆیە نەچوین بۆ لای. ئای وای خوایە بەدەم قسانە و بە پەلە کۆڵوانەکەی دابەشانیا و کڵاو بچووکەکەی لەسەرنا دنیاش جلی لەبەر کرد. ڕاز و مخین سەرنجیدا کە دەستکێشەکانی دنیا نەک هەر کۆنە بەڵکو و دراویشە لەگەڵەوەدا کە بە ئاشکرا جلەکانیان کۆندیار بوو وەلێ سیمایەکی بە ویقاری پێدا بوون. ئەمە بۆ هەموو ئەوانە ڕاستە کە ئەزانن چۆن بەرگی هەژارانە بپۆشن. ڕاز و میخین بە ڕێزێکی گەلێک زۆرەوە تەماشای دنیای کرد. شانازی بەوە کرد کە لەگەڵ یاڕوات و بخۆیەوت ئەو شاژنەی کە لە بەندیخانەدا گۆرەویەکانی خۆی ئەدوریەوە بێگومان لەو چرکە ساتەدا شکۆمنتر و لە شاژن مەزنتر ئەینوان وەک جاران کە لە جەژن و ئاهەنگەکاندا ئەبینرا. پۆلخەریا ئەلێکساندرۆڤنا بە دەنگی بەرز و پڕ لە سەرسامیەوە هاواری کردوتی خوایە ئایا هەرگیز ئەوم بەبیردا ئاهات کە لە بینینی کوڕەکەم ڕوودیای زۆر ئازیزم ئاوا تووشی ترس و دڵە ڕاوکێ بم. پاشان تەماشایەکی پڕ لە سەرنجی ڕاز و میخێنی کردوتی دیمیتری پرۆڤیچ منە ترسم دنیا ماچی کردوتی دایەجان مەترسە وا چاکترە بڕوات پێی هەبێ من بڕوام پێێتی. ژنەی بێچارە هاواری کرد خوایە منیش بڕوام هەیە بەڵام من بە درێژایی دوێنێ شەو نەنووسم.
جۆگرانی ئازیز لە ئەڵلقەی داهاتوودا درێژەی ڕوودا و بەسراتەکانتان پێشکەشەکەین. تاو کاتە ڕێز و سڵاوی سورێن ناتەق جێبەجەکار پێشڕەمە پێشکەشکار پەسەند بفەرمون. لەگەڵمان بن.